یەکێک لە داهێنانە هەرە گەورەکان لە مێژووی مرۆڤایەتیدا نووسینە. ئەم داهێنانە بۆ هەتایی کۆمەڵگەی مرۆڤایەتی گۆڕی لەبەرەوەی کە دەرفەتیدا بە گوێزانەوەی بیرۆکە و هەواڵ لە نێوان ناوچە دوورەکاندا. ئەم تاتەقوڕە نمونەی ئەو داهێنانەیە و کۆنترین زمانی نووسراوە لە مێژووی مرۆڤایەتیدا. ئەو خەڵکانەی کە لە پشت ئەم داهێنانەوە بوون ئەمڕۆ بە سۆمەری ناسراون. سۆمەریەکان نزیکی 5300 ساڵ لەمەوبەر نووسینیان داهێنا و یەکێک لە پێشکەوتوترین شارستانیەتیان لە مێژوودا دامەزرا. زۆر لە بیر و بڕوا و بۆچوونیان بەرامبەر ژیان هێشتا لە جیهاندا پاشماوی بەدی دەکرێت. سەرڕایەوە توێژەر و دەستگا ئەکادیمیەکانی جیهان بانگەشەی ئەوە دەکەن کە گوایە نزیکی 4000 ساڵ لەمەوبەر ئەو زمانە وەک زمانی ئاخاوتن مردووە و زمانەکە ناپەیوەست و بێپەیوەندیە بە زمانە ناسراوەکانی جیهانەوە. بابزانین ئەم بۆچوونانە تا چەند ڕاستن و سەیری ئەم دەربڕینە سۆمەریە کورتە بکەین. ئیوتو کە ماناکەی دەبێتە ئای خۆر و دەشێت مانای ئایگرمی و ئای ڕۆشنایش بدات. لە کوردیدا دەبێتە ئای هەتاو، ئینگلیزی ئۆهیت و لە ئەڵمانیدا ئۆهیتزە بە مانای ئایگەرمی. دەشێت ئەمە ڕێکەوت بێت. با سەیری دەربڕینێکی تر بکەین. لو نودو کە ماناکەی دەبێتە ئەو نادوێت یان پیاوەکە نادوێت. دەبینرێت لە زمانی سۆمەری، کوردی، فەڕەنسی، ئیتالی و ئیسپانیشتا ڕستەکە بەنزیکی هەمان مانە و پێکهاتەیە. لە ڕاستیدا زمانی سۆمەری هێندە کوردیە کە چەندین ڕستە دوای 5000 ساڵ بە ئاستەم لە زمانی کوردی ئەمڕۆدا گۆڕاوە. بۆ نمونە لو ئەکوپە هەلا هەلاکە کە ماناکەی لە کوردیدا دەبێتە لاو کوپە هەلا هەلاکە یان نن گریولووەکە لە کوردیدا دەبێت بە نەنەگری هەڵاکە. بەو جۆرە چەندین ڕستەی هاوشێوە هەیە کە لە سۆمەری و کوردیدا نەگۆڕاوە و لە ڕاستیدا سەدان نمونەی هاوشێوان. کەواتە زمانی سۆمەری زمانێکی ناپەیوەست نییە و 4000 ساڵیش لەمەوبەر وەک زمانی ئاخاوتن نەمردووە و شێوەی کۆنی کوردیە و پەیوەندی بە زمانەکانی وەک ئینگلیزی، فەڕەنسی، ئیسپانی و چەندین زمانی هیندۆروپیۆ هەیە. ئەم دۆزینەوەی هێندە گەورەیە کەوا دەکات جارێکی تر دەبێت مێژوو بنووسرێتەوە. لەبەرەوە منیش ڕێک ئەوم کردووە. من بەشێکی گەورەی ژیانم تەرخان کردووە بۆ نووسینەوەی ئەو مێژووە بە بەکارهێنانی بەڵگەی زانستی شوێنەواری بۆ ماوەیی، زمانەوانی و مێژووی و هیتر لە کتێبێکدا لەژێر ناونیشانی مێژووی بزر و نەگێردراوەی کورد. کتێبەکە ئەوە دەخاتە ڕوو کە بناغی تێگەیشتن سەبارەت بە مێژووی دێرین و بنەچی شارستانیەت بۆ مەبەستی تێگەیشتن لە ڕابردوودا نەداوە، بەڵکو بۆ خزمەتی ئەجەندای ئایدۆلۆجی و سیاسی دانگاوە. ئەمە بۆتە هۆی ئاڕاستێکی کارکردنی نابابەتیانە لە ناو لێکۆڵەراندا. بۆ کورد ئەمە بۆتە هۆی مێژوویەکی بزر و نەزانراوە. ئەم کتێبە ئەو مێژووە بزر و نەزانراوەی بە پشتبەستن بە بەڵگەی زانستی نووسیوەتەوە. ئەم کتێبە بە دوو زمانی ئینگلیزی و کوردی بەردەستە و بۆ هەتایی ئەو مێژوە هەڵدەوەشێنێتەوە کە بۆ کورد نووسراوە و لەسەر بناغی بەڵگەنامەی زانستی کوردت لە سەرەتای شارستانیەتەوە پێدەناسێنێت وەک ئەوەی کە هەبووە، نەک وەک ئەوەی کە لە کتێبەکاندا بۆ مەبەستی سیاسی پێدەناسێنراوە. هەروەها بە بەڵگەوە ئەوە دەخاتە ڕوو کە کلێلی تێگەیشتنی مێژووی دێرین کوردە و دەیسەلمێنێت کە هەتاوەکو تێگەیشتن لەسەر مێژووی کورد نێتەکایەوە بنەچەی شارستانێتی ڕۆژاوا و زمانی هیندۆروپی بە نەزانرایی دەمێنێتەوە. بۆ زانیاری سەبارەت بە سستنی کتێبەکە شۆ لەسەر فەیسبووکی سۆران هەمڕەش. هاوڕێیان سڵاوتان لێبێ، ئەو کاتەتان باش، هیوامان شادی و بەختەوەریتانە. خۆشحاڵین کە بە بەرنامەیەکی دیکە لە کلاب هاوسی نەدای زاگرۆس لە خزمەت ئێوەی خۆشەویستین. ئەوڕۆ باسێکی مێژوویمان دەبێ لەگەڵ مامۆستایەکی لێکۆڵەر مامۆستا سۆرانی هەمەڕەش بە خێراتنی دەکەین سەبارەت بە مێژوویەک کە لە کوردستاندا بزر بۆ و نەجێڕاوەتەوە و هەروەک بۆ خۆیان ئاماژەیان پێکرد بوو بە مەبەستە سیاسەکان و دەوڵەتانی داگیرکەری کوردستان نایان هەوێنەوەی نوێ ئەوە بزانێ مێژوو شارستانیەتی خۆی. کوردستان وەک وڵاتێکی مێژووی کە لانکەی مرۆڤایەتی بووە. زۆرێک لە شارستانیەتە سەرەتایەکانی مرۆڤ
لە شوێنێکدا سەریان هەڵداوە کە ئەوڕۆ پێی دەگوترێت کوردستان. ئاسەوارە مێژوویەکان پێمان دەڵێن کە وڵاتی کوردان خاوەن مێژوو، شارستانیەت و تەنانەت ناوەندی دەسەڵاتە گەورەکانی ناوچەکە لە جیهانی کۆندا بوون. قەڵای هەلاکۆ بەزێن لە هەولێر، تاقوەسان لە کرماشان، شوێنەوارەکەی گرێمزاران لە ڕوحا، شوێنەوارە بەردینەی حەسکیف، پردی دەڵال لە زاخۆ، بەردەنووسی چێلەشینی شنۆیە، کۆزەی زێڕینی دەشتی سندوس، ئەشکەوتی کەرەفتوو، قەڵای کەرکووک و زۆر یەک لە ئاسەوارەکانی تر، هەموو ئەوانە دەرخەری ئەو ڕاستیەن کە کوردستان وەک خاک هەر لە سەرەتاوە یەک لە کۆنترین شوێنەکانی نیشتەجێی مرۆڤ بوو. هەروەها دۆزینەوەی ئێسکی مرۆڤی نیاندرتاڵ لە ئەشکەوتی شانەدەری دەبەری بارزان و تەورە بەردینەی دینەوەر لە نزیک کرماشان نیشان لە ژینی مرۆڤی سەرەتایەکانە لە ئەو شوێنەی کە هەر لە کۆنەوە ناوی کوردستان بوو. ئێستا دووبارە بە خێراتنی مامۆستا سۆران حەمەڕەش و هەموو ئەو ئازیزانەی کە لە بەرنامەکەدا هەن و جۆگری ئەو بەرنمەیەن سواسی هەموو لایەک دەکەین. تکایە ڕوومەکە شەیر بکەن بە هاوڕێیانی زیاتریش پێمانەوە پەیوەست بن. کاک سۆرانی بەڕێز و خۆشەویست دەیمە لای جەنابەت سەرەتا وتەیەک یا قسەیەک لە کاکاوە هەنگەری دەبیستین و دواتر دەیمە لای بەڕێستان. کاکاوە فەرمونون ئەگەر قسەیەکی سەرەتاییتان هەیە بیفەرمونون و بچینە لای میوانە خۆشەویستەکەمان. زۆر سپاس ساسانجان، سڵاو لە خۆت و لە مامۆستا سۆران و هەموو ئازیزانی هاوکارم لە بەڕێوەبەری تۆڕی نەدای زاگرۆس و هەموو ئەو ئازیزانەی کە لە ژوورەکەدا تەشریفیان هەیە. شانازیە و خۆم بە بەختەوەر دەزانم کە ئەوڕۆ تۆڕی نەدای زاگرۆس لە خزمەت مامۆستا سۆران حەمەڕەش، ئەو کەسەی کە تابۆشکەنی کرد، ڕەچەشکەنی کرد لە هەزری مێژوویی، لە عەقڵی مێژووی ئەو خەڵکەی تا ئێستا مێژوویان نووسیوەتەوە، بە ئێمەیان داوە، بە ئێمەیان ناساندووە، یا بە کوردی پەتیەکەی دەرخواردی ئێمەیان داوە. و ئەساسەن ئەمڕۆ مامۆستا دەفەرمێ جوورێکی دیکە دەبێ بیر بکەینەوە، جوورێکی دیکە بووە لە هەمووی گرنگتر کەوا بوو ئێمە دەبێ فێری بین چێ بووین، چین، ڕەچەڵەکمان چییە، چێ بووە. خۆشحاڵم لە خزمەتی داین، بە خێراتنی دەکەم لەلایەن خۆم و هەیەتی بەڕێوەبەری لێژنەی بەڕێوەبەری تۆڕی نەدای زاگرۆس. داوا لە هەموو ئازیزان دەکەم کە ڕەفیقەکانیان بانگ بکەن. ئەمڕۆ باسێکی گرنگمان هەیە. مامۆستا پێشەکی کورتەیەک لە کتێبەکە و کتێبەکەی دەناسێ و ئاماژەیەک بە ناوەرۆکی و کتێبە دەکا. اینجا لە خزمەت ئازیزاندا دەبین، دەستەکان کراوە دەبێ و هەر کەسێک پرسیاری هەبێ سەبارەت چ بە کتێبەکە، سەبارەت چ بە مێژووی کوردستان. و من پێشترکە لە خزمەت مامۆستادا بووم و قسەمان کردوە حتا ئەگەر کەسێک ڕەخنەی هەیە بە شێوەی زانستی لەسەر ئەو کتێبە، لەسەر ئەم بیر و بۆ چوونە مێژوویانە، بە قەولی ئینگلیسیان وەڵکامە، لە خزمەتیدا دەبین و هیوادارم گفتوگۆ و مناقشەیەکی باشیش لە نێوانماندا دروست بێ بۆ خۆمان هەندێک پرسیارمان هەیە و دوای لە خزمەت مامۆستا دەبین. با زیاتر مەحتەلتان نەکەم و لە خزمەتتدام. ساسانجان میکرۆفۆن لە اختیارێوەدا. بەڵێ سپاس کاکاوی عەزیز. مامۆستا دووبارە بە خێراتنتان دەکەین. مایک دەدەین بە جەنابتان و فەرم و ستەیج لە اختیار ئێوەدایە سەبارەت بە کتێبەکە و کام بەش لە مێژووی کوردستان بزر بۆ و نەجێردراوەتەوە ئەوڕۆ لە زمانی جەنابەت دەبیستین و جۆگری بەڕێستان دەبین. فەرمووتکە. ببوورێنەوە من تۆزێ پێشەکی لە کڵەب هاوس ئەمە دووەم جارمە بەکارهێنمەوە، بۆیە هەندێک جار زۆر ڕانەهاتوومە بەکارهێنانی بەشەکانی. پێشەکی زۆر سپاسی نەدای زاگرۆزەکەم کە ئەم ئێوارەیان ڕێخستووە، سپاسی هەموو ئەندامانی یەکەم. ئەم ئێوارەی هەوڵێم و سپاسی ئامەدوانی شەکەم کە هاتوون ئەم شەو لەگەڵمان دانیشتن و گوێ دەگرن. من سەرەتا پێشەکیەکتان پێشکەشەکەم لەسەر پەرتووکەکە بەگشتی چییە؟
دواییش گوێ لە بۆچوونی بەڕێزانێکم ئامادەبووان و ئاڵ و گۆڕی فکرەکەینەوە لەسەر ئەم بابەتە گرنگە بۆ هەموو لایەک. من لە تەمەنێکی مناڵیمەوە یعنی باسەرەتا پێتان بڵێم ئەم پرۆژەیە چۆن دروست بووە. من لە خێزانێکی وەکو هەموو خێزانێکی کورد هەست بە بوونی کوردین ئەکەی لە مناڵیەوە کە ئینکاری لە بوون دەگەی ئەچیتە خوێندنگە تۆ نیت لە پەرتووکانیت لە ماڵەوە کوردیت لەگەڵ کەس و کارت کوردیت بەڵام کە ئەچیتە خوێندنگە بۆ نمونە لە ڕۆژهەڵات یا لە باشوور تۆ چیت مێژوویەکت پێڵن مێژووی کۆرش و مێژوویکی فارست پێڵن ئەمانە هیچ شتێکی خراپ لەوانەیە بە ڕاستەوخۆ بە تۆ ناڵن تۆ کەسی خراپی ناڵن کورد خراپە بەڵام پێدەڵێن تۆ نیت واتە تۆ لە کتێبانیت. ئەمە کێشەی من بووە لە مناڵیەوە تێناگەیشتم لەو تەمەنە مناڵیەما زۆرم حەزە کرد کە خۆم ناوی خۆمان لە شوێنێکا ببینم. ئەم حەزە ئەم تیتی ئەوەی کە تێبگەم کورد چییە لەگەڵما گەورە بووە ڕۆژ بە ڕۆژ ئەوەی کە هەوڵم ماوە بووی دایمە هەوڵم نەیاوە کە کوردێکی شکۆدار و گەورە دروستکەم لە خۆم ئەمیس لە کورد تێبگەم وەک خۆی بەم ئاڕاستەیە کارم کردووە. بۆ چەندین ساڵ من بە دوای ئەم نەتەوەیە ئاگەڕاوم تا نزیکەی 15 ساڵە لەمەوبەر بۆ یەکەم جار کە چەند وشەیەکی مانایەکانم بینی کە سێرم کرد ناوی پاشاکانیان ئازا وەستا ڕێبەر چەندین بەگزادە بەخوای بەرد بەکبەرد و ئەمانە وای لێ کردم کە تێبگەم زمان کەرەستێکی گرنگە بۆ مێژوو. من سەرەتا هەر بە دوای مێژووە بووم بەڵام دوای سێرم کرد زمان شتێکی گرنگە لەبەرەوە دەستم کرد بە لێکۆڵینەوە لە زۆربەی زمانە کۆنەکانینی لە سۆمەری لە هیتی لە هوری لە لوڤی لە کاری لە سانسکریت من ناڵم لەمانە هەریەکەیان ئەمە بوون بابەتی خۆم و بەڵام هەوڵم لەگەڵ هەمویانانەوە بە ڕێژەی جیاواز ینی شارەزاییەکم پیا کردووە هەندێکیان چوومەتە لایەنی ڕێزمانی هەندێکیان لایەنی وشەکاری بەم شێوەیە شان بە شانی مێژوو وردە ئەمە دەوڵەمەنیەکی لای من دروست کرد وردە دوایی بۆم دەرکەوت ڕۆ بە ئێمەی ئەڵێن بە ناوی مێژووە ئەو مێژووی نەک مێژووی کورد نییە مێژووی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش نییە ئەم مێژووی کێمە ئەمڕۆ لە خوێندنگە و لە زۆر شوێنەی بیسین ئەمە مێژوویەکە لەم 200 ساڵی ڕابردووە لەگەڵ بەرژەوەندی هێزە کۆلۆنیالیستە جیهانیەکان ئەم دەستگا ئەکادیمیانەیە زۆربیان خزمەتی سیاسەتی وڵاتەکانیان کردووە. ئەو مێژووی کە نووسیویانە بۆ ئەو ئاڕاستەیە بۆ نمونە وڵاتی عەرەبی کە پێڵن بە عەرەبی العالم العەرەبی و ئەمانەی کە دروست کراوە ئەمە لە سەدەی 20ەما بۆ گەورەکردنی عەرەب بەرامبەر تورک ئەمەیان دروست کردووە لەبەرەوە مێژوویەک لە پشت ئەم عەرەبەوە دروست کراوە زۆرشت بەنای عەرەبەوە لە هەمان کاتا فارسێکی خەیاڵی دروست کراوە دیسانەوە بۆی هێزێکی تر بەرامبەر عوسمانی بوەستێ لەبەرەوە یەک گرنگی دراوە بە فارس ئەو فارسی ئێمە ئەمڕۆ ئیناسین فارسێکە هیچ بنەمایەکی زانستی نییە فارسێکە فوی تێکراوە شتێکی خەیاڵی دروستکراوە من ناڵم هەموو نەتەوەی مێژووی هەیە بچووکترین نەتەوە ئەگەر بتەوێ بچیترین گروپ مێژوویەکی خۆی هەیە بەڵام ئەو مێژووی کە بێمە ناسرێنێ مێژوویەکی خەیاڵیە. من لەسەرم ئاڕاستەیە کارم کردووە و هەر شتێکیشم لەسەر کورد بیست بێ کورد ئاریە کوردین دەوروپیە ئەمانە پرسیارم لێ کردووە نەموتۆ وایە یاوانیە چوومە دوای بەڵگەنامە گەڕاوم خۆماندوو کردووە جار هەبووە یعنی بەدەیان بەست بە 10 ساڵ خەریکی وشەیە بووم دوای 10 ساڵ تێگەیشتوم ینی کارێکی وردم کردووە بۆ من ئەمە عشقێ بووە کە تێبگەم ئەم نەتەوەی چەیە کە ئاوا من لە باوەشیا گەورە بووم لە هەمان کاتیشا لە دەرەوەی ژیانی خێزانی و کۆمەڵگەیەکی خۆمانە نین لە دەرەوە بەمە من ئەم پەرتووکەم دەست پێ کردووە. ئەم پەرتووکەی کە ئەمڕۆ نووسراوە پێشەکی یەک سەرەتا چیەکایەت بەخوێنەر ئەڵێ کورد لەکوێوە هاتووە لە سەرەتاوە ئێمە شتێکمان دروست کردووە کە پێڵێن پوولە قوڕینە ئەم پوولە قوڕینانە زۆر گرنگە ئەمە نزیکەی 10,000 ساڵ باو باپیرەمان کە شۆڕشتی کشت و کاڵی کردووە لە کوردستانە پێشەوەی ئەو بابەتە تەواوکەم لە کوردستانە ئەمڕۆ هەموو بەڵگە ئارکیۆلۆجیەکان بەرگە شوێنەواریەکان پێمانەڵێ
کوردستان ئەمە قسە نییە، ئەمە بەڵگەی زانستی لە پشتەوە. شوێنی لانکەی دەستپێکردنی شۆڕشی کشت و کاڵ کە گەورەترین شۆڕشی مرۆڤایەتیە. هەروەها دەستپێکردنی نووسین، سەرەتای نووسین لە کوردستانەوە دەستی پێکرد، دوای چۆتە خوارەوە بە نووسینی مێخی و ماڵیکردنی ئاژەڵ و یەکەم نووسین لەسەر ڕاهێنانی ئەسب و چەندین یەکەم پەرزگە، کۆنترین پەرزگە لە جیهانە لە کوردستانە. ئەمانە هەموو کەس لاری لەمە نییە. ئەوەی کە تا ئەمڕۆ نەکراوە لە بەرەوەی مێشکی لێکۆڵەرەکان، مێشکێکە کە ڕاهێنراوە کورد هیچ نییە، هەموو شتێگەڵن لە کوردستانە. بۆ نمونە لە 27 حوتاواتە نزیکەی 15 ڕۆژ لەمەوبەر زانکۆیەکی جیهانی گەورەترین دەستگای ئەڵمانی کە لێکۆڵینەوەکە لە مرۆڤایەتی گەشتە و بڕوایی کە زمانی هندۆروپی لە کوردستانەوە بە جیهانە بڵاوباتەوە. ئەمە من لە کتێب یەکەم و لەم پەرتوکە نوێشە هەمان شتم وتووە، بۆ زۆر خەڵک وایە نەزانی من هەوڵم کورد گەورە بکەم. نەخێر، من ئەمە ئەنجامی لێکۆڵینەوەی چەندین لایەنی مێژووی گەیشتمە و بڕوایی کە ئەم مێژووە ئەم زمانە لە کوردستانەوە. کوردستان کۆنترین زمانی ببورن، زمانی کوردی کۆنترین زمانی هندۆروپیە. ئەم زمانی ئەمڕۆ لە زمانێکی دێرینەوە کە لە شاخەکانی زاگرۆزا دەسی پێکردووە. جا بێمەوە سەرەوەی لە پەرتوکەکەمە یەم بە قوڵی باسی یەکەم کە چۆن نووسین و کشت و کاڵ وردە وردە ئەم خەڵکانە هاتوونەتە خوارەوە، بوون بەوەی کە پێڵن سۆمەری، ئەو زمانە کە ئەمڕۆ لە گەرمیان هەتاوەکو سنە تا سناڕواتەوە، ئەو زمانی کە پێڵن گەرمیانی، ئەوە نزیکترین زمانە لە زمانی سۆمەری. خەڵک ئاگاداری ئەوە نیە، جاری وا هەیە ڕستەیەک هەیە، ڕستەیەکی کوردی ئەمڕۆ ئەتوانی لە سا هەفتای سۆمەری بێ بەو شێوەیە. جا لەو بەشەیە لە ڕووی زمانەوە هاتووم ئەڵم وەرە کشت و کاڵ، چەندین بەڵگەی کشت و کاڵ خراوەتە ڕوو کە کورد ئەمەی کشت و کاڵیشی داهێناوە. یعنی من نایم تەنها لە ڕووی زمانەوە کار بکەم، من لەو ڕیکلامی کتێبەکە کە بڵاو کراوەوە باسی زمانەکرێ، بەڵام کەیتە ناو کتێبەکە هاتووم بەڵگەی DNA گەرمەکەم هێناوە، بەڵگەی چۆنێتی گوێزانەوەی DNA مرۆڤ، شوێنەوارەکان، دابوونەریتی کۆمەلگا. بۆ نمونە کە تۆ لە ڕۆژهەڵاتی کوردستان ئەڵێی سڵم ببوونە سڵام، ئێوە بە سۆمەری ئەڵەن سڵم. سۆمەریەکان یعنی ئەمە سڵممان کردەوە بە سڵام دوای 5000 ساڵ. خاسی هاسوو ئەوە بە زمانی هیتیە. ئێمە پاژماوەی ئەو خەڵکە ڕەسەنین، ئەو شارستانێتە کۆنین کە لەم نەچاوە. جا لە سەرەتای پەرتووەکەمە کورد ئەناسێنم بە خەڵک لەو بناغەیەوە، یەکلایەکەمەوە لە بەش یەکەم و دوای یەکلایەکەمە کورچێ. دواتر ئەچمە سەرەوەی ئەمڕۆ لە جیهانە ئەڵێن کورد هەستی نەتەوایەتی نەبووە تا 300 ساڵەوە پێش ئەحمەدی خانی و ئەمانە دەستیان پێکردووە، کەچی من بەڵگەم هێنا و 1000 ساڵ زیاتر کۆن شعری کوردی هەمووی بەسەر چاوە. شعری کورد کە بە عەرەبی نووسوێتی کە هەستێکی کوردی وەکو ئەحمەدی خانی نووسیوە، و پێشتریش لە سەدەی نوێمی زاینیان نزیکە 1200 ساڵەوە پێش کورد زۆر بەڕوونی میلەتێکی زۆر شانازی خواز بەخۆیەوە ئەو سەردەمە. جا ئێمە وەکو بەڵگەنامە هەتا وەکو 1000 بەڵگەنامەی ڕوون، بەڵام من پێم وایە نەتەوە نییە هێندەی کورد کۆن ئاگاداری ئەو ڕابردوێ. جا من لە هەموو بەشێکی ئەم کتێبە ئەو بۆ چوونانی ئەمڕۆ هەڵەوەشێنمەوە لەسەرەوەی کە گوایە کورد هەستی نەتەوەیی نەبوو، کورد بەم شێوە. ئەمە لەم بەشێکە. لە بەشی ترا کوردستان، ئایا خەیاڵاتی ناسیۆنالیستی کورد یا کوردستان هەیە؟ هاتووم دیسانەوە ئەمە هەڵەوەشێنمەوە کە چۆن کوردستان کیانێکە هەیە و کیانێکە لە سەرەتای مێژووە، چۆن بۆ نمونە سەربازی ڕۆم باسی دەوڵەتی هەزەبانێکە کە هەزەبان گەورەترین حکومڕانی کورد بووە لە سەدەی 4 زاینە. ئەڵێ ڕێک نەخشەی کوردستان لە سەدەی 4 مارسیلینیۆس کە مێژوونووسی ڕۆمە نەخشەی کوردستان بازەکە لە سەدەی 4 ماواتە نزیکە 1700 ساڵ لەمەوبەر. ئەمە بەشێک. دوایی بەشی ئێمە سەر نەورۆز زۆر گرنگە بۆ کورد. یەکەم نەورۆز ئەمە یەکلایە بۆ بەڵگەکانە بین لە کتێبە. یەکەم نەورۆز لە جیهانە کورد کردوێتی. ئەم جەژنە جەژنی کوردە و پێش سۆمەریشە، بەڵام بە بەڵگەوە لە پەرتوکات چەندین بەڵگەم هێناوە کە جەژنەکە لە سەردەمی سۆمەریەوە کراوە و زۆر شوێنی کوردستان شێوە سۆمەریەکەی هەتا 100 ساڵەمە بەرکردووە. و ئەم جەژنە کارێکتەرەکانی ناو جەژنەکە کە زوحاک و
کاوەیە ڕاستیەکەی تەواوکەری دوو خوداوەندی گوتیەکان و سۆمەریەکانن. ئەم خوداوەندە لە شەڕابوون، خودای سۆمەریەکان کە ئەژدەهاکە ئەوان پیان و تۆ ئاساک وردە وردە بۆ لەگەڵ زمانە بۆ بە زوحاک بۆ بە ناوەکەی هێناومەتەوە بە وێنەش دامناوە پەیکەرەکەی کە چەند هاوشێوەیە لەگەڵ هەژدیهای ناو هەندێک هەژدیها کە لە ناو سۆمەریەکان وردە کارێکەی لە کتێبەکە بینن کە چۆن خودای کاوەش تەواوکەری نینورتای سۆمەریە. ئەمە دیسانەوە هەر ئێمە لە هەموو ڕوویەکەوە من لەم پەرتوکە لە هەموو بەشێکە ئیسەلمێنم جارەیتر لە هەموو ڕووکۆی ئێمە خەڵکە دێرینەکەی نەورۆزەکەش هەر نەورۆزەکەمانە بەشێکی ترکە یەم ئەڵەم سەیریکەن بۆ ژنی شەڕکەرمان هەیە. ئەمەم گێڕاوەتەوە ڕۆڵی ژن لە ناو کووردا ئەو ڕۆڵی کە هەتا سەردەم 20م قژیدانە پۆشتیوە ژنی کورد گەڕاندوومەتەوە هەتا سەردەمی سۆمەری. بۆ نمونە لە قۆناغێکا لە سەردەمی ئەیوبیا یەک لە سەرسەی هەموو بیناکانی ناو سووریا لەلایەن ژنی ئەیوبیۆ دروست کراوە. واتە لە هەموو قۆناغێکا لەو بەشەیە ئیسەلمێنم ئێمە هەر ئەو فەرهەنگین و لە پەناشمانە ئەو فەرهەنگی ئاشووری و ئەوەی کە حیجابی فەرز کردووە لەو سەردەمەوە لە پەنامانە هەر هەبوون ئەمانەی کە بڵێن فەرهەنگی سامی پێڵن ئەمانە لە فەرهەنگی بیابانەوە هاتوون لەبەرەوە پێویست بووە کە بیسەپێنن ئافرەت لە ژێر دەستیان نابێت چکە فەرهەنگی ناو بیابان ناتوانێت فەرهەنگێکی نەرم بێ، فەرهەنگێکی زۆر تند، فەرهەنگێکی بکوش زۆر ڕق لە پەنا ئەو فەرهەنگە سۆمەری و هیتی و هوریەی کە زۆر ڕووی ئەو فەرهەنگە تا ئەمڕۆ لە ناو ئێمە ماوە بێوەی بە خۆمان نەبزانین. من هەموویم دەست نیشان کردووە. دوایی ئێمە سەر زمانی کوردی ئەم زمانە چۆن پێیا بووە، چۆن ئەم هەچی وشەمان هەیە ئەمڕۆ لە فەرهەنگە جیهانیەکانە، چۆن وشەی سۆمەری ئەمڕۆ بۆ نمونە زۆر فەرهەنگی ئینگلیزیە بێ بگۆڕین. وشەی کرای ئینگلیزی کە گریە لە کوردیا گریە لە سۆمەریشە بە هەمانمانە چوەتە ئینگلیزی و فەرەنسی و زمانە ئەوروپیەکانە بە مانای ئەوان ئەڵێن کرای بە هەمانمانە. ئەمڕۆ لە فەرهەنگی ڕیشەناسی زمانی ئینگلیزیە ئەڵێ لە بنەچێکی نەزانراوە کەچی سەیرەکەی وشەکە چۆتە پۆڵۆنیەوە چۆتە رووسی بەجیهانە بڵاو بووەتەوە. وشەکان لەم بەشە ئەیسەلمێنم هەر وشەکانیش نییە، ئەیسەلمێنم کە زۆر ڕووی بۆ نمونە ئەستێرە و مانگ کە ئەمڕۆ لەسەر مزگەوتەی بینین چۆن لە ئەوروپا بڵاو بووەتەوە لە پێش ئیسلامە ئەستێرە و مانگ هەیە. ئەمە چۆن هەموو شتێک لە سۆمەر و لە باو باپیرەی ئێمەوە بەجیهانە بڵاو بێتەوە. دوایی یەم چەند کەسایەتیەکی گرنگی کورد بە خەڵکەناسیمێکی لەوانە سوورەوەردیەکان زۆر گرنگە بە بەڵگەوە سەلمانومە کە شەعری کوردیان هەبووە کە چەندانەیەکیان ناویان سوورەوەردی کوردی ناوی بڵێ نازناوی کوردیش لەسەر ناوەکەیان بووە. ئەمەش هاتووم لەم بەشە ناسنامە بۆ ئەم کوردە دێرینانای ئەگەڕێنمەوە، هەندێکیان پێش ئیسلامن هەندێکیان دوای ئیسلامن، ئەمانە ناسنامیان بۆ ئەگەڕێنمەوە لەسەر بناغی بەڵگە نەک بە زۆرکردنی کورد بە بۆچوونی من هیچ خزمەتمان ناکە. دوایی بەشێکی زۆر دەوڵەمەند لە پەرتوکە کە بۆ مێژووی کوردوای لات ئەمە بۆ زانکۆ بۆ هەموو دەستگایەکی ئەکادمی بە بۆچوونی من ئەم بەشێکی زۆر دەوڵەمەنە لە 12 خاڵە پیشانیا چۆن ئەفسانەی ئاری دروستکراوە، چۆن ئێران و فارسی خەیاڵی دروستکراوە، چۆن عەرەب دروستکراوە، چۆن ئێمە بە هۆکارەکان چین ئەمێژووە تێک چووە، چۆن مێژووی جیهان لە بناغە و مێژوو چۆن بەراوردی ئاڕاستەی مێژوو نووسینی یۆنانیەکان ئاڕاستەی مێژوو نووسینی خەڵکی ناوچەکەی خۆمان سیرەکەین. ئێمە بۆ نمونە مێژوو نووس هەیە لە 300 پێش زاینیە، خەڵکی ئەم ناوچەیە ئەڵە سەرەتای شارستانی سەرەتای پادشایەتی لەلایەن میدەوە بووە کە ئەو مەبەستی لە سۆمەریەکان بووە، بەڵام لەبەرەوەی بۆ خەڵکی یۆنانی نووسیوە خەڵکی یۆنانی نەیزانیوە میدکێیە، مید و سۆمەری لای ئەم مێژوو نووسە ناوچەییە هەر یەک کەس بوون، لەبەرەوە بە یۆنانیەکانی وتووە بنەچەی شارستانیەت هێمەیدەکانە لە مێسۆپۆتامیا. واتە ئەم شتانی کە من ئەمڕۆ ئەیڵێم زۆر پێشتر نووسراوە. دواتر یەم مێژووی کورد ئەنووسمەوە دوای ئەوەی ئەمانە هەموو یەکلاکەم و مێژووی کورد لە سەرتاوە نووسمەوە پێش ئیسلام. بۆ نمونە کە من زۆر جارەڵەم مێژووی بزر یەکێ لەوانە دەوڵەتی هەزەبانیە. دەوڵەتی هەزەمانی هیچ کەسێ لە جیهانە مێژووی
تەواوی ئەم دەوڵەتەی نەنووسیوە بە پارچە پارچە خەڵک نازانی هەمان دەوڵەتە لە پێش ئیسلامە سەر چاوە ئەنگلیزیەکان کە لە یۆنانی وەریانگرتووە پێڵەن ئەدیابین دوای ئیسلام بووە بە هەزەبان بە هەمان لە هەمان ناوچەی هەولێر و ئەوەیە حکمیان کردووە ئەم دەوڵەتە هێندەی مید بۆ ئێمە گرنگە نایان ناسین یعنی هەر ئەسڵەن کورد بە حاڵیان ناسێ وە جیهانیش هەر ئاگای لێ نییە کوردن جگەلەوە من مێژووی ئازەربایجانم زۆر بەقوڵی بەستومەتەوە چۆن پاشا مادەکان چۆن بەسراونەتە سەلاحەدین چۆن بەو بە مێژووی مادەکانیشەوە بەسراوەتەوە هەمووی لەسەر بناغی بەڵگەنامە جارێکی تر مێژووی ئازەربایجانم ناساندۆتەوە بە خوێنەری کورد ئەو مێژووی کە ڕێک بزر بووە مێژووی هەزەبان بزر بووە و چەندین لایەنی تر لەم پەردووە بۆ نمونە ئەو دەوڵەتە ئەیوبیەی کە زۆر تاکی کورد لە مناڵیەوە گۆش کراوە قسە بە گەورەترین ئیمپراتۆری جیهان بڵێ کە سەلاحەدینە و گەورەترین مرۆڤیش بەڕێی من زۆر زۆر لە کۆڕش گەورەترە کە لە ڕۆژهەڵاتە گەورە کراوە لە مرۆڤی کورد سەلاحەدین دەبوو زۆر بەمان شانازیمان بەو سەرکردە جیهانیەوە کردایە بەڵام بەداخەوە بەشێک لە پرۆسی داگیرکاری ناشینکردن و دروستکردنی ڕۆحی دووبارەکیە لە ئێمە هەوڵە ئەوان هەوڵێن ئێمە لە بریەوەی بە دەوری داستان و کەسایەتیەکانە ببین بێک ئەوان بەشمانەکەن لە وەختی نەورۆزە ئەمان خەنە دووبەرەکیەوە لەسەر سەلاحەدین ئەمان خەنە دووبەرەکیەوە لەسەر بۆچوونمان لەسەر دین ئەمانکن بە یعنی هەموو شێوەیەک ئەوان کار لەسەر ئێماکەن کە ئێمە یەک نەبین جا ئەم مێژووە وەکوتم هەتاوەکو سەردەی سیانزەهەمی زاینی لە سەرەتای شارستانیەتەوە پێش ئیسلام و دوای ئیسلام و هەموو ئیمپراتۆر بۆ نمونە ئیمپراتۆریەتی میدی چۆن بۆ نمونە نایەکێ لە پاشاکان گومەتە 4 گوندم دۆزیوەتەوە لە کوردستان یەکێ لە پاشا هەرە گرنگەکانی مادەکان کە ئێستا 4 گوند بە ناوی ئەم پاشایەوە سیانیان لە باشوورێکێکیان لە لای نزیک کرماشانەوە ماوە بە ناوی ئەم پاشا مەزنەوە کە خەریب و دیسان و دەسەڵات وەرگێتەوە لە فارسەکان کە مۆخێکی زۆر مەزن بوو لە ئەو مێژووە بزرا ئەو مێژووی کە بە مناڵمان و بە جیهان نەناسراوە من نەم پەرتووکە ناساندومە بۆ من ڕۆژهەڵات زۆر گرنگە ڕۆژهەڵات وەکو هەموو بەشێکی تر بەڵام لەبەرەوەی خوێنەری ئەم زاراوەیە کە من پەرتووکەکەم پێنووسیوە خوێنەرێکی زۆر هەیە و بەڕاستی خەڵکی ڕۆژهەڵات یعنی من لەگەڵ باشووری شاداجیشوم بە سوێنەر لەوێ زۆر و زۆر جدین زۆر هەوڵێن هەوڵێکی زۆرم ما پەرتووکەکەم گەیاندە ئەوێ بە نرخێکی یەک لە سەرسەی باشوور مەبەستی منیش ئەوە بوو کە هەلومەرجی ئەوێ ینی لە بەرچاو بگرم ئێستا لە هەموو کتێبخانەی شارەکانی ڕۆژهەڵات خۆشبەختانە دابینم کردووە لەوێ بۆ ئەوەی خوێنەری ئەوێ بتوانێت بیخوێنێتەوە من لێرە ئەوەی کە پێویست بوو وەکو سەرەتایەک لێرە باسم کرد بۆ ئەوەی بەڕێز سوپاس بۆ گوێگرتنتان و من مایکە ئێمە بۆ بەڕێزان و بۆ گوێگران گوێ لە سەرنج و بۆ چوونتانەگرم و هەچ پرسیارێ یا ناڕوونیەک یا هەر ڕەخنێک من ئامادەم لەگەڵتانە بکەومە و توێش زۆر سپاسەوە من مایکەکە ئەگوێزمە بۆیەوە سپاس مامۆستا دەستت خۆش بێت ئەمە دێنە نێو ناوەڕۆکی کتێبەکە و هەموو بەشانێک کە جەنابەت باست کرد بۆمان باس بکەیت چونکە زۆرینەی دۆستان کە ئێمە قسەمان لەگەڵ هاوڕێیان کرد کتێبەکەیان لە بەردەستانێ بە تایبەتی و هاوڕێیانەی کە لە ئەوروپان و ڕێگای گەیشتن کتێبەکە بەدەستیان ئێمە دواتر لە جەنابەت دەپرسین و وەردەگرین من سەرەتا ئاماژە بکەم دوو مێژوونووسی فارس ینی دەگمەن مێژوونووسی فارس یا ئەو کەسەی کە لێکۆڵەری فارس پێبی هەیە بە زەمیر و ویژدانەوە شتێک لەسەر کورد بنووسێ بەڵام خۆشبەختانە دوو کەس هەن بۆ نمونە بەهرامی مشیری یەک لە کەسایەتی مێژوویەکانە ئاماژە بە مێژووی سومەرەکان دەکات لە باشووری دەریاچەی وان لەو ناوچەی کە ئێستا ڕۆحا یا ئورفای پێدەکوترێ کە دەڵا ئەو پەرستگەی لە گرێناوکەیە یا ئەوی کە لە گرێمزاران کە بە تورکی نێویان کردوتە کوب ئەلیتەپا شوێنەواری مێژووی کوردەکانە
کەسێکی تریش بەنێو مەسعودی گوڵزاری پرۆفیسۆر مەسعودی گوڵزاری کە ئێستا لە ژیاندا نەماوە دەڵێت کە ئەمن 20 ساڵ لە ئەسەدابادی هەمەدان لە پارێزگای هەمەدانە تا سلێمانی و لە ئیلامڕە هەتا ماکۆ بە حکمیەوەی کە کەسێکی وەرزشکاریش بۆ گەڕاوە شاخەکان گەڕاوە و بەردەکانی دیتۆ کە بەردەنووسە کوردیەکان پەیدا بکات دەڵێ کە سەرەتایی ترین شارستانیەتەکان و گوندەکانی کە شکلی گرتۆ و دروست بۆ لە ناوچەی کرماشان بۆ لە جغرافیای کوردستاندا هەموو ئەوانە مامۆستا جەنابەت فەرمووت کە بە فەکت لە لای بەڕێستانە و ئەوانەمان بۆ باس بکەی هەر لە دروستبوونی شارستانیەتە سەرەتایەکانی کە لە کوردستاندا شکلیان گرتە و دروست بوون و فەرموو مایک بۆ جەنابەت. بەڕێزان ئەمڕۆ پرۆژەیەک هەیە لە باشوور و ڕۆژهەڵات ئیژەکە لە هەردوو لایەنەکە چونکە ئەم سنوورە دروستکراوە بۆ ئەوەی تێبگەن لە سەرەتای پرۆژەکە ناوی سنترال زاگرۆس پرۆجێکت پرۆژەی ناوەندی زاگرۆس ئەم پرۆژەیە چەندین زاکۆی جیهانی بەشدارەتیایە لە دیوی ڕۆژهەڵاتی شکارەکەن لای کرماشانەوە هەتا ناوچەی ئەم ناوچەی بڵین دۆڵی شارە زوور کارەکەن هەردوو دیو پرۆژەکە چەند بۆ نمونە جانی چەند شوێنی تر کە ئێستا من ناوەکان نایەتە خەیاڵم لای کرماشانەوە و لە بێستان سوور لە لای سلێمانیەوە لەم شوێنانە بەردەوام چەندی شوێنی تر بۆ نمونە شوێن دۆزراوەتەوە 12,000 ساڵ تەمەنێتی شوێن هەیە 11 ئەمە پرۆسەی مرۆڤ سەرەتا ڕاوکەر بووە ڕاوکەر کە ڕاوکەرێک کە خواردنی کۆکردۆتەوە بەشی ڕۆژانە بژی قۆناغی ئەوەی مرۆڤ کە بوو بە مرۆڤی نیشتەجێ لە کوردستان ڕوویاوە ئەم زانکۆوانە بۆیە ڕویان کردوتە کوردستان بۆی تێبگەن مرۆڤ چۆن لە مرۆڤی ڕاوکەرەوە بوو بە نیشتەجێ ئەم پرۆسێ چۆن ڕوویاوە چۆن کەلوپەلەکانیان گۆڕاوە ئەمە بۆ مرۆڤایەتی گرنگە نەک بۆ هەر کورد بۆ مرۆڤایەتی جا ئەمە هەمووی لە کوردستانە ڕوویاوە و شایەتی شوێنەوارەکانمان هەتا لە هەموو پارچەیەکی کوردستانە بێجیاوازی تەنانەت بەشی ڕۆژاوای کوردستانیشە خۆشبختانە ئەمانە هەیە جا گرێمیرازان کە کۆنترین پەرزگەیە لە لای شاری ئورفە ئەمە کۆنترین پەرزگەی مرۆڤایەتیە جا من سێگۆشەیەکم داناوە ناو سێگۆشەی شارستانیەتی مرۆڤایەتی ئەمە دەستەواژەیەکی نوێیە ئەمێ بیکەم بە جیهانی چونکە هەچی چیرۆکی مرۆڤە بیرتان نەچێ ئەم خەڵکەی با ئەمەتان بۆ ئەم چیرۆکانە چۆن دروست بووە مرۆڤ کە یەکەم جار کشت و کاڵی دروست کرد لە کوردستانە کە شۆڕشی کشت و کاڵی کرد نزیکەی 10,000 ساڵە نەمەوە پێش لە پڕ سەیری کرد خواردنی زۆری هەیە خواردنەکە جاران ئەبوایە ڕۆژانە ڕای کردابە بە دوای خواردنە لەبەرەوە نەیەتوانی دانیشی بیرکات و تۆ ڕۆژەکە هەر فریا بکەوی خواردنەکە ئامادەیکەی پەیایکەی بیخۆی ئەگەر بەشیش بکە بەڵام لەپڕ ئەم خواردنی هێندە هەبوو ئەمبارەکانی پڕ کرد لە گەنم بەشی ساڵەکە ئەمە وای کرد مرۆڤ بتوانێت دانیشێ بیرکاتەوە بتوانێت دانیشێ گوێ لە مۆسیقا بگرێ پێویستی بە مۆسیقاژەن بێ لەبەرەوە ئەمە پیشەی دروست کرد بە دەوری گەنم و جووا ئێمە شارستانیەت بە دەوری خواردنی زیایە دروست بوو ئەمە لە کوردستانە ڕوویاوە لەبەرە وردە ئێمە مۆسیقاژەن کوپە دروستکەر ئەمانە دروست بوو جا شتێ دروست بوو پێڵم پولە قورینە شتێکن خڕی لە قوڕ دروستکراون سوورۆکراون ئەمانە بۆ ئاڵو لەبەرەوەی بڵین کاڵا زۆر بوو بەرووبووم زۆر بوو پێویست بوو گۆڕینەوەی بەرووبووم لە ناوچەکانە دروست بێت چیان کرد هاتن شتێکیان دروست پێڵن پولە قورینە ئەم پولە قورینانە بوو بە بڵین یەکێکیان سمبڵی مەڕ بوو یەکێکیان سمبڵی گەنم بوو دوای 5,000 ساڵ لەم پولە قورینانە چەند کەسێ بیریان کردەوە باشە بۆ ئێمە ئەم پولانە دروستکەین با هەر ڕسمیکەین لەسەر قوڕەکە وێنەی بکەین ئەمە سەرەتای نووسینی سۆمەری ئاوا دەسی پێکردووە واتە پولە قورینەکان ئەمڕۆ بۆ نمونە لە شوێنێکی وەکو چەمچەماڵ لە شوێنێکی وەکو لای کرماشانە لە چەندین شوێنی بەشەکانی کوردستان ئەم پولە قورینانە ئەدۆزرێتەوە ئەمە دوایی چووە خواروتری مێسۆپۆتامیا کە عێراقی ئەمڕۆی پێڵێن سەرەتا ئەمە کرا بە نووسین کە نووسین کرا ئەمە نووسینی سۆمەریە کە کوردی کۆنە و یەکلایە ئەوە باو باپیرانمان بەو شێوەیە نووسینیان داهێنا و شارستانەتەکان دروست کرد جا ئەم
ئەم ڕاستیە مێژوویە هەموو شتێ پشتگیری لێکە، هەموو شتێ ئەی سلمێنێ کە ئەمە هی ئێمە و زمانی ئێمە و شارستانیەتی ئێمەیە. بەڵام ئەمڕۆ جیهان بێئاگایە. من لەم هەوڵام کە جیهانێک کە مێشتی ڕاهاتووە لەوەی فارسێکی خەیاڵی و شارستانیەتێکی خەیاڵی بێ ئەساس بێ بناغە دروست کردووە. ئالێر تاک نمونەتان بۆێنم ئەمڕۆ کە لە جیهاندا ئەم نمونەی پێتان ئەڵێم لە زانکۆکانە بەزانە سەیرەکەن. گوێگرن لێم لە ناو دەقی هوریە، هوریەکان یەکێکن لە نەتەوە هەرە شارستانەکانی جیهان مێژووی مرۆڤایەتی. لە ناو هەندە دەقیانە باسی چەند خوداوەندێکیان کردووە، یەکێکیان لەوانە میترا و دوو خوداوەندی تر. ئەم سێ خوداوەندە لە ناو دەقی سانسکریتیشا هەیە، بەڵام دەقە هوریەکە تەمەنی 4000 ساڵە، دەقە سانسکریتە کۆنترین وەکو بەڵگەنامە و ئەبزام سەر و 1000 ساڵە، ینی دەقی سانسکریت زۆر کۆن نیمانە، زمانەکە کۆنە بەس وەکو دەق وەکو بەڵگەنامە نیمانە. کەچی بڕیاریان ناوە ئەوروپیەکان چکەویستویانە خۆیان گەورەکەن لە جیهان. هەڵێ چی؟ ئەڵێ خەڵکی هندۆ و ئاری حکمی هوریەکانیان کردووە لەسەر سێ وشە. باشە لە بیاتیەوەی بڵێ وەڵا ئەم ناوی خوداوەندە لە هوریەکانەوە چۆ بۆ هندستان و چۆ بۆ ناو سانسکریت کە ئەوە زۆر ئەگەرێکی بۆ هەل لە خۆیانەوە لەسەر سێ وشە بڕیاریاندا خەڵێکی هندۆ ئاری خەیاڵی کە هیچ سەرچاوی لە پشتۆنی ئەمان حکمی هوریان کردووە. ئەو مێژووی ئەمڕۆ ئەخوێنرە زانکۆکانی جیهانە ئەمەیە، ئەمە پێڵەن زانست. منەمانم هەمووی لەم پەرتوکە هەمووی پارچە پارچە هێنمەوە کە چۆن ئەم مێژووە بەهەڵە بە مرۆڤایەتی گەیەنراوە. جا ئەم مێژووە ئێمە من چەند جارێ ئاماژەم بە کەسێک کردووە لای ئیبن وەحشیە. ئیبن وەحشیە مرۆڤگەلێکی عەرەب نەبووە، خۆی کلدانیە، نەبەتی و کلدانی بە خۆی ئەناسێ، پیاوێکی زۆر زانایە. ئەمە هاتووە ئەلفوبێی جیهانی ئەلفوبێی جیهانی و سەردەمەی باس کردوێکی لەوانە کوردیە، بەس چەند قسەیە لەسەر کوردەکە زۆر گرنگە کە باسی وەکە کوردەکان ئەڵێن بناغی شارستانیت بە زمانی کوردی نووسراوە. زۆر بە وردی بۆچوونی کوردە خاتە ڕوو، واتە کوردی جاران کوردێ بۆ ئاشنا وە زۆر ئاگای لە مێژووی خۆی بووە کورد. بەڵام وردە وردە لەگەڵ کاتە ئەم ئاشنایی و قوڵیە بە مێژووی خۆی وردە وردە لی سەنراوەتەوە ئەمڕێ کوردێکی وا دروستکراوە کە لاوازە بڕوای بەخۆی نییە، ئاگاداری ئەو مێژووە گرنگە نییە. من لە هەموو قۆناغێکە ئەو شانازی کوردە بینم. بۆ نمونە پاشای یا میری شارەزور 1000 ساڵەوە پێشناوی ئیبن المادیە میرزادە، یعنی خۆی زانیواتێ خۆی بە نەوەی میدەکاندانەوە. یا شاعری جیهانی نیزامی گەنجەیی کە بەداخەوە کراوە بە ئێرانی و بە تورک و بە درۆ، ئەوە خۆی باسی کوردبوونی دایکیەکە و کورد باوکی هەر باز ناکات لە بەرەوەی باوکی مردووە. تورکەکانیانێ بە زۆر باوکی بکەن بە تور، ئەگەر تورکیش بوو بێ کەوانیە ئەو لە لای خاڵی گەورە بۆ خاڵە عومەری. ئەمە پەروەردیشی کوردانی هەبووە. ئەم پیاوە لە شعرێکیا باسی دەواڵیەکە کە پاشایەکی میدی کوردە لە ناوچەی ئەبخاس لای جۆرجیا حکمی کردووە لەگەڵ سوپای ئەسکەندەرە یەکەم کوردەکە لە جیهانە باسی کوردی میدەکە و لە کۆنترینە با بڵێم کۆنترینە. واتە من چەندین بەڵگە پێمان نەڵێن ئێمە حکومڕانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بووین. ئەو وڵاتی ئەمڕۆ پێڵێن ئێران لە ئەسفەهانەوە تا ئوستانی فارس هەتاوەکو تاران هەتاوەکو ئازربایجان زمانی کوردی قسە کراوە. زمانی کوردی بە شێوەزارەی چەندینی جیاواز قسەی پێکراوە. لە دەماوەندا لە شاخی دەماوەندا لە دامێنیا لە 820 جەژنی کوردی تۆمار کراوە. لە لای دەماوەندەوە ئەفسانەی ئێمە ئێرانی داپۆشیوە. و ئەم وڵاتی کە عێراقی پێڵێت ئەو شاری حلەی کە بابلی کۆنە 700 ساڵەوە پێش نیوەی خەڵکەکەی بەسەرچاوە کورد بووە. ئەوە باکووریش بە هەمان شێوە ڕۆژ. ئەو وڵاتی کە سووریای پێڵەن خەڵکە ڕەسەنەکەی کورد و دواتر ئاشووری و ئەوانەی پێڵێن کلدانی و ئەم قەومانە بووە. و عەرەب بەم شێوەی کە هەیە عەرەب هیچ وەختێ ئەو وڵاتە پێیان نەوت و عەرەب ئەمە بۆچوونی سەدەی 20ەمە کە ئەو وڵاتەش ئەکەن بە عەرەبی. ئەمەیە ئەم مێژووی ئێمە گرێدراوە لە هەموو ڕوویەکەوە. بۆ نمونە تۆڵی شاماران مار لە کوردیە زۆر گرنگە. هەژدی هاومار سەنتەری دڵی ئێمن بە تایبەتی ناوچەی میت.
گوتیەکان هەژدیهان پەرستووە وتوانە باو ئێمە لە هەژدیهاوە دروست بووین ئەژدەهاک ئەمە بۆیە دوا پاشای مین ناوی هەژدیهایە ئەم مار بۆیە لە پەنا دەرگای لالشە بۆیە 1500 ساڵەمەوە پێش موسای خۆرین کە مێژوونووسی ئەرمەنی ئەچێتە ئەرمینیا ئەڵێ خەڵکی ئەم ناوچەیە باسی کوردەکانی و ناوچەیە کە 1500 ساڵەمە پێش ئەڵێ ئەمانە ئەڵێ ئێمە لە نەوەی هەژدیهاین ئێمە لە هەژدی ئەم بۆچوونە لە ناو میدا هەبووە لە ناو گوتیا هەبووە و ئەمڕۆ هەتاوەکو ئەمڕۆ هەژدیهایە لە ناو کوردەکانی ئەرمینیا پارێزراوە کە هەمان شێوەی ئەو ئاساگە ئەو خوداوەندە گوتیا دێرینەی هەیە بێ ئەوەی یەزیدیەکان ئاگیان نەخۆیان بێ ئەو ڕێزەی کە بە مارد ئەینجا منە نمونەیەتان بۆێنمەوە لە هەچ سوچێکی فەرهەنگی کوردیە گری هەمووی بەیەکەوە گرێگراوە هەموو شتێکمان نانەکانمان شلکێنە شلکی ناوەکانی هیتی و سۆمەریە ئەسڵاوەکانمان هیتی و سۆمەریە ئەمانە یعنی ئێمە تەنانەت جنۆکەیە لە کوردەواریە نازام زۆرتان پێی ئاشنا بن جاران کە ژنی کورد مناڵیە بوو ئەیان شەولایە خەوتن ئەیان و ئاڵە دەسی لێوەستێنێ ئاڵە لە ناو سۆمەریا هەمە جنۆکە بووە یعنی هەر شوێنێک یەگری هەر دابوونەری تێکمان هەر لایەنێک ڕێک ئەتوانی ڕێگەکەی بدۆزیتەوە بۆ سەردەمێکی دێرین بەداخەوە ئێمە ئەمنە حقاتی درۆی کۆڕشلکە بیر و کۆڕشل عەزیم و ئەمانیان پێ ناساندوین ئێمە لەم مێژوە دەوڵەمەندەی خۆمان نائاشناین من ئەم پەرتووکە کە ناوەنێ مێژووی بزر ئەو مێژوە بزر کراوە لە ئێمە بە پلانێکی سیاسی لەبەرەوەی نەخشەیەکیان دروست کرد لە سەدەی بیستەمە لەم نەخشەیانە بووین لەبەرەوە لەو مێژوەی کە دەستگا ئەکادیمیە کۆلۆنیالیستە فەرەنسی و ئینگلیزی و ڕووسیەکانیان نووسی خزمەتی ئەو نەخشە نوێنەیانە کرد لەبەرەوە نەتەوەیەک لە مێژووی دێرینان نییە هەسڕاینەتەوە بە پلان ئەمەیە ئەم پەرتووکە بۆیە من ناو بزرد ئەم مێژوە بزرە ئاوا هێنێتە بەرچاوی خوێنەری کورد لە هەموو ڕوێکەوە لە ڕووی زمان لە ڕووی بۆماوەی لە ڕووی تێکستی مێژووی تەنانەت لە ڕووی نانەکەی کەی خۆین لە ڕووی بیر و باوەڕ بۆ نمونە یەکێک لە خوداوەندەکانمان زروان خوداوەندێکە بە دەق لە کەرکووکە نزیکەی 3500 ساڵەوە پێش ناوی خوداوەند زروان هاتووە ئەم خوداوەندە لە ناو دەقی میدی ئەو تێکستەکەمە میدی کە ماوە لە فەرهەنگە جیهانیەکانە هێناومە چەندین جار باسی زروانەکە وە لە دەقی یارسانی کاکەییە زروان بابە نجومی لورستانی کە بە هەورامی کڵامەکەی نووسیوە باسی زروانەکە واتە ئێمە لە هەر چەمکێکۆی گری لە هەر چمکێکەوە ئەم مێژوەیە گری ئێمە ئەو خەڵکە دێرینین بە هەمان شێوە میترا یەکەم کەس لە جیهانە هوریە میتانیەکان باسییان کردووە دوایی لە دەقی میدیا چەندی جار تەنانەت میدەکان ئەڵێن میتراپەنا ئەمە زمانی میدیە دواتر لە سەردەمی ئیسلامە 3 عەشیرەتمان بە ناوی میتراوە نامراوە یەکێکیان میترا هەستی میتراکی بەندە میتری ئەمانە هەمووی تەنانەت ناوی میرداد لە کوردستانە زیاتر لە 2000 ساڵە تۆمار کراوە لە دەقی تێکسەکانی هەورامانە جا ئەوەی ئێمە هەچ شوێنێک ئەم مێژوە ئیگری میلەتێکی شارستان بناغی شارستانیەتی مرۆڤایەتیمان داناوە بەڵام ئەمە شتێکی پێم وایە ئەمە بڵێم سونەتێکی ژیانە دایمە شارستانەتە کۆنەکان ماندووە بن پیرە بن ئێمە شارستانەتێکی پیرین لە ئێمە چۆتە یۆنان ئەوە تا یۆنان تا چەند ساڵێ نەمەوە پێش کە ڕۆژە جیهانی حکومە کرد بەدەست تورکەوە بوو ئەگەر ئەوروپا فریای نەکەوتا و دیانەتی کریستیانی نەبوو ئێستش بەدەست تورکەوە بوو یۆنانەکان جا ئەوەیە ئەو نەتەوە کۆنانی کە بناغی شارستانیەتان دانەوە ئەمڕۆ لە خۆیان نامۆ بوون ئەمڕۆ ئەو نەتەوانی کە تازن بە شارستانیە دووکو ئینگلیز و ئەڵمان ومانە تازن بۆ شارستانەتی مونە ئەمڕۆ شارستانیەتەکە ئەوان گرتویانە بەدەستیانەوە ژیان دەورانە تا سەریش بەدەست ئەوانەوە نابێت بەڵام ئێمە لە خۆمان نامۆکراوین لەو مێژوە دەوڵەمەنە جوانە پڕ لە جوانیە دابڕاوین و لێمان نامۆکراوە ئەمێ چیرۆکەکەی من دیسان و مایکێکتانێمە بۆی گوێ لە سەرنجیەوە بگرمەوە بەڵێ سپاس مامۆستا وەڵاخۆ پرسیارێکی زۆر دروست بوو هەرچەندکە لەسەر ناوەڕۆکی کتێبەکەش ئێمە باس دەکەین
مامۆستا قادر ئەلیاسی بەخێر بێت و کاک ئومیدیش بە هەمان شێوە کاک دیاکۆش لە هاوڕێیانی خۆمان بەخێر بێ بۆ سەر ستەیج. ئەرێک لە دۆستانی مۆدەڕێتۆر ئەگەر و پرسیارێکتان هەبوو مایک لێ بدەن ئێمە لە خزمەتان داین. مامۆستا یەک لە ئەو شتێک کە ئێمە ئێستا دەڵێن مرۆڤی کوردی ئێستا، کاک دیاکۆ دێمە لای جەنابەت، مرۆڤی کوردی ئێستا ئایا نەوەی مادەکانی یا پێش مادەکانیش، بۆ نمونە پرۆفیسۆر مەسعودی گۆڵزاری کە ئاماژەم پێکرد کەسێکی فاریس بوو بەڵام زۆر لە سەرمێژووی کوردستان نووسی بووی، دەڵە کوردەکان پێش ئاریایەکان لەسەر زاگرۆس نیشتەجێ بوون و پێش ئەوانیش مەسەلەن لە ناوچەی موکریان مانایەکان هەبوون، لە ڕۆژاوای کوردستان میتانیەکان و ئەوانەی کە هەتەنانە سومەرەکانیش کە ئاماژە پێکرا. ئایا مرۆڤی کوردی ئێستا نەوەی کۆی گشتی هەموو یانە یا لە مادەکان یا لە بەشەکانی دیکەیە؟ کاوە من ساسانم مامۆستا ببوورە کاک ساسانیان من بوورە من لەم پەرتووکە دوو دەستەواژەی نوێم داناو بۆ تێگەیشتن لە کورد زۆر گرنگە، کوردی شاخ و کوردی دەشت. ئەمە زۆر گرنگە بە ئەنیزیەکەشی نووسیومە. ئەمە ئێمە ئەیبینین لە سەرەتای مرۆڤایەتیەوە، لە سەرەتای نووسینی مێژووە ئامادە بە کوو گوت و ئەمانە ئەکرێ وەکو شەڕکەر، وەکو پەلامارەر. ئەمە ڕاستە، ئەمە بەشێکی ئێمەیە، بەشێکیشمان نیشتەجێ و هینین بڵین کشت و کاڵین. ئەمە لە سەرەتای مرۆڤایەتیەوە لە کوردستانە پێشەوەی نەتەوەی تر بێتە ناوچەی ئەم ناوچەیە. دوو خەڵک هەبوون، خەڵکێکی دەشت کە ئەمڕۆ بە سۆمەری ناسراون و خەڵکێکی شاخ کە بە کوتی ناسرا بوون. ئەمانە ئەوە نەبێ گوتیەکان ناشارستان بوو بێتن، بەڵام لەبەرەوەی خاکەکەی وان شاخاوی بوو زیاتر بەرگەی ژیانێکی زۆر کشت و کاڵی دەوڵەمەنی ناکرد، لەبەرەوە گوتیەکان مەجبور بوون بەردەوام بە ئەسب بێنە خوارەوە پەلاماری خەڵکە کشت و کاڵیەکە بن. ئەمە هەتا سەردەمی سەدەی بیستەم کوردی بڵین ئەوەی کە ڕەوەند لەگەڵ کوردی نیشتەجێ هەبووە. لە ڕاستیان نەورۆز کێشەی بینی، ینی کاو و زوحاک دوو خوداوەندە، خوداوەندی خەڵکی شاخ و خەڵکی دەشتی کووردە. ئێمە لە سەردەمێکە کووردە شاخاویەکان پیان و تۆ گوت، کووردە دەشتیەکان پیان و تۆ، ئەمە بەگشتی هێڵە گشتیەکە وردە قەومی تریشی بڵین گروپ نەک بڵم قەومی تریتیان، هەردووکیان لە سەرچاوەی دێرینە، لە دواترە هەردووکیان بە مات ناوهێنراون. دوایی ئەم گوتانە بوون بە مات. بۆ گرنگە ئێمە باسی چ قۆناغێکین. ئێمە سەرەتاین، ئێمە نەهاتووین بۆ مخاکە، ئێمە خەڵکیم خاکین. وردە وردە خەڵکێکمان لە دەشتەکە پێیوتراوە سۆمەری، خەڵکی شاخەکەمان پێیوتراوە گوت. دوای 1000 ساڵ بەسەر گوتەکانە ڕۆشتووە گوت. دوایی چینێکی حکومڕان دروست بووە، وەکو چۆن لەی ئەردەڵانیا، بابانیا، حەسنەویامە خۆیان ناوناوە میت نەتەوەنین، میت حکومڕانی کوردن. من چەندین دەقم هێناوە میدە کوردەکان، ئێمە دی کوردەکان وەکو بڵێ ئەردەڵانیە کوردەکان، حەسنەویە کوردەکان، هەرەوەیە هەمان ناوە، یا شوانکارە کوردەکان، ئەمەیە ناوەکان. جا ئێمە چین؟ ئێمە هەموو ئەو خەڵکە دێریرانی سەرم خاکەین کە زمانە کەشمان هەڵگری ئەوانەیە، هوری و ئەوەی کە ئەمانە خەڵکی دەرەوە مێژووی نووسی و وای زانیوە نەتەوەی جیاواز نوێنن. ئەم ڕۆسەیری کە ئێمە هەموو بەخۆمان ناڵین کورد، زۆر جار ئەوە تا مەسەلەن سۆرانیەک و کرمانجێ کێشەی هینی هەیە بەخۆیڵێ کورد، هەرە و خەڵکەین، ئەوانیش هەرە و جیاوازی هەبووە لە نێواندیانە. لا ڕاستیەکەی هەر هەمان خەڵکین، ئەوەی کە لە قۆناغێکا وەکوتم زۆر گرنگ کە ئەڵی چین، ئێمە لە چ قۆناغێکا چین؟ لە قۆناغێکا پێمانوترا سومەری و گوتی، لە قۆناغێکا سۆمەری ناوی نەماوە. لەبەرەوەیە 2300 ساڵەمەوە پێش بیرۆسوس کە مێژوونووسێکی ناوچەکەیە، کە مێژووی ناوچەکەی نووسیوە باسی سۆمەری گوتی نەکردەوە، بە هەمووی تۆمیت. چونکە بۆ لە سەردەمی ئەوە کورد لەژێر باڵی میدا بووە. جا بۆیە تێگەیشتن لە کورد زۆر گرانە، زۆر مێشکێکی فراوان، مێشکێکی ئەبێ نەرم بین، نابێ وابزانینەتەوە وەکو ئێمە تورک نین، ئێمە فارس نین، ئێمە زۆر کۆنین و ئەو لە قۆناغی جیاوازە، ناوی جیاوازمانە بۆیە تێگەیشتن لە ئێمە جیاوازە.
ئەو نمونەی کە بۆم هێنایتەوە مێژ و نووسێک 2300 ساڵەوە پێش کە باسی مێژووی سۆمەری و گوتەکان ناڵێ سۆمەری و گوت ناویان ناهێنێ هەر پیانەڵە میدەکان وە لە پەرتوکەکەمای بینی ئەوە جا ئەوە زۆر گرنگە لەوە تێبگەین ئەو جیاوازەی ئەمڕۆ و ئەو زارانەوەی ئەمڕۆ کە هەیە لە کوردیا لە لوورتەوێت لە هەورامیتەوێت لە سۆرانیتەوێت لە کرمان ئەمانە ڕۆژە ڕۆژان تەوەنەمە من ئەمێ ناتوان هەموو یەکلا بکەمەوە چکە کاری زۆری ئەوێ بە ڕۆژە لە ڕۆژان ئەم زاراوانە ئەگەڕێنەوە بۆ ئیلامی و بۆ مانایی و بۆ میدی و هەر یەکەیان زاراوەیەک نزیک لەوانەی ڕابردوو هەمووی بنەچەی هەیە ئەو جیاوازی ئەمڕۆی بین لە کوردستانە پاژماوەی ئەو جیاوازیەی ناوچەکەیە وەکووتم ئێمە نەهاتوین بۆیە میت قۆناغێکی ئێمەیە ئێمە زۆر پێشمیتین ئێمە پێش سۆمەریشین خەڵکە ڕەسەنەکەین کە ئەو گوندانەمان دروست کردووە کرماشانەوە تا شارە زور و هەتاوەکو موکریان هەتاوەکو هەر شوێنە هەڵەکەنی شوێنەواریتیە ئەوە باو باپیرەی ئێمە دروستی کردووە و وە تووشێتی لە بەڵگەنامەی مێژووە وتوێتی سەرەتایشا ئێمە کتێبی ئادەممان هەیە ئادەمیش مەبەستیان ئادەمی دینە ئیبراهیمیەکان نییە دینی ئیسلام و جوولەکە و مەسی مەبەستیان ئادەمی سۆمەریە من بەڵگەنامەشم داناوە کە کورد مەبەستی ئەوە هیوام وایە وەڵامی پرسیارەکەم مابێتەوە ئەوە مایکەکە بۆی واگەڕێنەوە بەڵێ سپاس مامۆستا فەرمووتان کە یەک لە داهێنانەکانی گرنگی مرۆڤ کە سومێرەکان دەستیان پێکردو نووسین بۆ ئایا ئەو نووسینە هەمان خەتی بزماری بۆ یا ئەو بۆ نمونە شتێک باسی باڵندەشتیان کردبا ڕسمەکەیان دەچێشاوە دواتر دەبێتە خەتی بزماری وانە ئەوانش سەرەتایەکەی لە سومێرەکان بۆ یا بە قۆناغ تێپەر بۆ گەیشتۆتە بزماری و دواتر بە شێوازێک کە مرۆڤ نووسیوێتی دەرهاتوو وەکوتم سەرەتا لە شتێکۆ دروست بۆ پێڵەن پولە قوڕینەکان شتێکن وەکو بەقی پارێکی ئەمڕۆ بن بڵین شێوەی بازنەی و شێوەی جیاوازی دروست کراوە ئەمە مرۆڤ بازرگانی لە پشت زۆربەی داهێنانەکانە ینی ژیان و بازرگانی زۆر گرنگە یەکەم جار کە نووسینیان نووسیە ینی بیریانەوە نەکردوەوە چیرۆک بنووسن نەخێر ویستویانە تۆماری من بۆ نمونە کە هاوڕێکم هەیە لەو گوندەی ئەوبەر دوو فەردەگەنمیەمێ لە بەرامبەر ئەوە بۆ ئەوەی وەکو تۆمار لامان بێ دوو پولە قوڕینەیەمێ کە سمبڵی دوو فەردەگەنمە بۆ ئەوەی ئاگامان لەم گۆڕینەوە بێ ئەم گۆڕینەوانە ئەمە دوای 5,000 ساڵ مرۆڤایەتی ژیانی زۆر خاو بووە لە ڕابردووە ئەمڕۆ مەبینە بەهۆی تەکنۆلۆژیاوە ژیان خێرایە لەسەر خۆ وردە ئەمە گۆڕا لەگەڵ فراوانبوونی شارستانێدا دوای 5,000 ساڵ وتیان باشە بۆ ئێمان پولە قوڕینە دانە دروستی کەین و بیخێنە بەر ئاگرووەمە بە هەر یەک پارچە قوڕ ئەمانە وێنەکەین یەکەم جار وێنەیانەکرد وێنەی شتەکانیانەکرد دوایی ئەم وێنانە لە پەرتوکەکەمان ڕوونم کردوەوە چۆن وێنەکان وردە بن بە نووسینی مێخی سۆمەری و ئەمە یەکەم نووسینە لە جیهانە ئەم نووسینە کە نووسرا وشەکانی کوردیە ینی کوردیەکە کە هەمومان لی تێگەین هەمومان کە کوردی بزانین لی تێگەین کوردیەکە کە لە گەرمیانە قسەی پێکرێ و لە ڕووی لۆجیکیشەوە دروستە چکە خەڵکی گەرمیان نزیکترین خەڵکن لەو خاکەی کە سۆمەری تیا بووە ئەوەیە زمانی سۆمەری بۆ نموناڵە نن ئەکوپە هەلاکە هەلا پارچەیەەکە سۆمەریە بە هەماژێ ئەکا کردداری ئەکا ڕێک سۆمەریە من نەمنووسیە من یەک وشە بۆ ژۆگران ڕوون بێ بۆ خوێنەران ڕوون بێ من یەک وشەی سۆمەری یەک وشەی جیهانم وەرنەجێڕاوە من وەرجێڕی زمانی سۆمەری نیم من متماناکەمە سەرچاوی جیهانی کە ئەڵێ گری ینی گریان ئەمە فەرهەنگێکی جیهانی ئەمە ئەخاتە ڕوو لەبەرەوەیە من ئەو بڕایی کە بەخۆم هەیە لەسەر کوردەیڵم لەسەرەوە لەبەروی متمانم کردوتە سەر بەڵگەی زانستی نەک بۆ چوونی خۆم واتە من هیچ گومانێکم نییە چکە ئەو شتانی وتومە لە پەرتوکەکە هەمووی دەستگای جیهانی پشتگیری لێکە هەموو وشەیە کە دامناوە ئەتوانی تۆش ببینی لەو فەرهەنگە جیهانیانە کە من تەمەنم بۆ داناوە ئەنجا گەشتومەتەوە بەڵام هەمووی ئەتوانی سەرچاو گەلەکانی بدۆزیتەوە و ینی ڕوونە بۆ خوێنەر جاری تر مایکە کاگەیەمەوە دەست بەڕێزکار
بەڵێ سپاس مامۆستا ئەمن حتمما دەگەڕێمەوە دێمەوە لای جەنابەت بۆ خۆم پرسیار کە زۆرە ئێستا نەچوینەتە ناو ناوەڕۆکی کتێبەکە. کاک فەرشاد وەردەگرم. کاک فەرشاد کرماشانی لە ناوچەیە کە دروستبوونی سەرەتایەکانی شارستانیەتەکانی مرۆڤی ئەو کات لە کرماشانەوە سەری هەڵداوە. کاک دیاکۆ سڵاوت لێبێ فەرموو. کاک فەرشاد پرسیارت ئەگەر هەبوو جەنابەت مایکل لێدابی پرسە و بچینە لای کاک قادر یا کاک ئومید. فەرمووت کە کاک فەرشاد مایکت بەسترا بوو. فەرموو. بەڵێ سەڵامێک دەرم و خزمەتە گیشتدان و هیوادارم ساق و خۆش و بێ مەزەڕەت بین. کاک سۆرانگیان فەرەفەرە خۆشاتی دەوە لاییمە و کاکاوەگیان سەڵامی دەرم و خزمەتە جنابدیش و گشتێ ئەندامیل و کاک قادریش هەڵ ئەحواڵدان هیوادارم کە هەمیشە خاص و خۆش بین. یە چەنگلەیەک پرسیار هەست کە یەکێک من لە ناو ڕۆژهەڵات وەڕام هەناردنەسەی وە داخۆ ناتوانین لە ناو کڵاب هەوس بەشداری بکەن کە ئەویشە یەسەکە فەرەفەرە لە مامۆستا سۆران سپاس کردووە دەسێ خۆش بوودن و فەرەفەرە لە لێ مەمنونیم کە کتاوە نووساس و فەرە زامەت کیشاز وەلیگان ئیمە لە ناو ڕۆژهەڵات فەرە کەسیش هەست هەتا ناتوانێت کوردی بخوانێت. ئەگەریگە بتوانن ئی کتاوە لە بکەن و دەنگی و فایلە دەنگی وە درسێ بکەین و فایلە دەنگی وە بینەدەیش فەرە ترەک توانێدن یارمەتی دەر بوودن وڵا خەڵکە کوردە کە ناتوانن کە کوردی بخوانن و ئەگەریگە ئیوە ئەزن بین کە ئەو کارە بکرێت و هەتا ئەگەریگیشە بتوانین و تەمام زاراوی لە کوردی وە هەڵی وەگەرنین و بیشریەوە. ئەوە یەکێک لە ئەو پرسیارەی لەبی کە لە ناو ڕۆژهەڵات وەڕا من هاتووی کە من وە ئەرکە خۆم زانستمێ کە لە مامۆستا سۆران ئەو پرسیارە بیشمێ خزمەتێ و لەی لایشوە کاکە سۆرانگیان هیوادارم کە نازانم لە کرماشانی وەتن من زانیت کاک سۆرانگیان. بەڵێ هیچ کێشەم نییە، من کرماشانیەکەم باشە. بەڵێ فەرموو. ئەی خاصە داویارت بوودن گیانەگەم و یە چەنگلێ خۆمیش پرسیار دەرم ئایا ئیمە ئەو جوورەگە هەیمن و ناو ڕەچەڵەکە خۆمانوە ناو شارایی لە ناو ئێران هەست و ئەڕان نمونە مەیە بچکەڵی گەلی بیشەم شارڕەیە شارڕەی لەو جورە فکرێکەم وەکە لە ڕێوە گریاز یانێ ڕێگا یا شارێک وە ناو مەسڵەن مازندران و لە ناو دەفتەرەی ئیمە لە ناو دەفتەری یارسانیش ناوی هاتکە وە مەزندران ناوی هاتکە کە وەتکە ئەورە گشتێ کوردن وە کوردیش وە هەتا ناویان بردەوە. من نازانم ێستا چی زوانیان گۆڕیاس و یە زوانترەکیش وە قسەکەن و یاگەرێگە بایمێرە یە پرسیاتر لە بوارەی جەزیرەی لیگە کە لە ناو کەنداوە لڕوە هەست کە نە خەلیجە فارسە و نە خەلیجە العەرەبی کە هەن ناوی کەنداوە لڕە جەزیرەی لێگە هاناوی ئەو جەزیرەیەکی لەلایەن ناوی لاوانە یعنی جەزیرەی جوانەیل یعنی جەزیرەی لە جەزیرەی جەوان و ئایا یانەتوانێت کە جی کوردەواری بی و یەواش یەواش کورد لە ناوی دەرکریای یاگەریگە نا هەروەی جورە بیەسا کە ناویان شانسی وەندانریاغا یاگەریگە مە یەجیتر دری من وە پێویشن هۆرمزگان هۆر لە ناو زاراوەی لەکیوە یا لە ناو زاراوەی لڕیوە و یانێگە خوەر و خوەر ویشنێ و هەر لە ئەسڵیشان هەر زوان باوگیم تقریبا جورە زلەکی و زەنگنەز و داخۆمە ئێستا لە فکرم وەچەوە زوان داڵگی وە قسەکەم گورانانە زانم قسە بکەم و پێویژن هۆر یانی هۆر مزگان یانی مزگانی یانی لەو جورە شتێلی وە بود گریاوی ئەی چەنگلەی پرسیارە بی دەست خۆش بوودن و فەرە دوارەوە خێر هاتن وە پێدوشم گیانەکەم دەست خۆش بوو کاکە ساسان کە مۆڵات دایە پێم وری شتی قسە بکەم. سپاس. بەڵێ سپاس کاک فەرشاد جان. ئەمن ڕابگەێنم جانا خانم
جەنابەت وەرگیراوی بەڵام وابزانم ناتوانانی بێ سەرجارێک لە ڕوومەکە بچێ دەرێ و بێوە ژوورێ هەندڕایز بکەی ئەمە لە خزمەتت داین. کاک سۆران هەر لەسەر و پرسیارانەی کاک فەرشادیش کە باسی کرد ئێمە زۆر شوێن ناوە کوردەکەی دەڵێن مەسەلەن ئێمە بە تێهرانی پایتەختی ئێران لە کوردەواریدا پێی دەڵێن تاران ینی لە حاڵێکدا بۆ خۆیان بە شتێکی دیکەی پێناسە دەکەن یا هەندێک وشە هەن لە نێو کوردی و فارسیدا تەنیا یەک پیتیان جیاوازە بۆ نمونە پیتی دێ کە زۆرێک لە وشە کوردیانە کە بوونەتە فارسی بۆتە زێ مەسەلەن زانا دەبێتە دانا زەریا دەبێتە دەریا یا زەماوەند دەکرێتە دەماوەند. من لە هەندێک دەقی مێژووی داخێنمەوە کە کوردەکان لە داوێنی چیای دەماوەندی ئێستا زەماوەند و خۆشی و شاییان جێراوە و دەکرێت ئەو نێوە لە زەماوەندەوە وەرگیرابێ. ئایا ئەوانە هیچ بنەمایەکی مێژووی هەیە ئەمە دەتوانین ئاوا پێناسەی بکەین؟ فەرموو. سپاس بۆ کاک فەرشاد ڕێزم هەیە بۆ کرماشان بەداخ و کرماشانم نەبینیوە زۆر من پێڵم دڵی میدیا زۆر ناوچێکی میدیە و فەرهەنگێکی زۆری تایە لە دوورۆ زۆر دڵم ینی دڵمایە بەداخەوە نەمبینیوە ینی زۆر لە شارەکانی ڕۆژهەڵاتم بینیوە بەس کرماشانم نەبینیوە و دڵی یارسانی شەو ناوچەیە زۆر حەزەکەم ڕۆژێ بگەماوێ. سەربارەت ڕاستیەکەی زۆر لە ناوەکانی ئەو وڵاتی ئەمڕۆ پێڵێن ئێران بۆ نمونە ئەسفەهان ئەسپەدانە ئەمە بە قسە نا ئەمە بە سەرچاوی دێرینم هەیە من دایمە حەزم لە سەرچاوەیە ئەسپەدان ئەمە شوێنی دان وشەی دانێنی شوێنی ئەسب بووە بۆ شارێکی میدی بووە و بە درێژایی سەردەمی ئیسلام هەتا ئەمڕۆژ ڕۆژ ئاوای ئەسفەهان هەر خەڵکی لوڕە و هەریە کە کوردن ئەمانە ئیسلمێنێ زۆر شوێنی ئەوەی ئەمڕۆ پێ ئێڕێن ئێران بۆ نمونە ڕێی زۆر ڕێی تێچێ ڕێگا بوو بێ هەر بەناوی ڕێ بوو بێ بەڵام چکە بە هینەکەشی هەڵێن ڕاگا بە زمانە سەرچاوە یۆنانیەکانیش هەر ڕێگە و ڕێکەیە لەبەرەوەی بە ڕێیش و بە ڕێگاکەش هەر ڕێگایە یعنی بەو دوو شێوەیە تۆمار کراوە لەبەرەوە زۆر ڕێی تێ ئەچێ شاری ڕێ بووە و شارێکی میدیە ئەمانە ئەم ناوچانە تاتاران ئەمانە لە سەردەمی ئیسلامە ئەوانە بەد لە دەسەڵاتی کووردا بووە ئەو ناوچانە یعنی ئەقلیمی جیبال ئەو تا ڕێی ئەوانەی گرتوتەوە کە وڵاتی کورد بووە و هەندێک ئاگادار مامۆستا هاتمەنێ و قسەکانیشت ئەو کات کە ئیسلام ئێرانی گرت سەردەمی دەسەڵاتی ساسانیەکان بوون ساسانیەکانیش وەکی باس دەکرێت کورد بوون ئایا ئەوانیش کورد بوون؟ واللهی من ساسانیەکان وەکو بنەماڵە کوردن بنەماڵێکی کوردن لە پەرتووکیە کەمیشا و ئاماژەم پێکردووە بەڵام من تۆزێ بەقوڵی بەوردی ئیشەکەم حەزم کرد لەم پەرتوکافریا ناکەوتم ئەو قوڵیە بەم ئەو باەخی کە ئەیهێنێ ئەو بابەتە پێی بەم لەبەرەوە من لە پەرتووکی کورتیا ئاماژەم پێکردم بەس لەم پەرتوکا کەمتر چونکە بۆ جیهانم نووسی نەمیست پەلە بکەم لە شتێکە کە ینی ئامادەکاری تەواو نەبێت لەسەر من زۆر بەوردی ئیژەکەم جارێ بەجێم هێشتوە ساسانیەکان بۆ ئیشی داهاتووتر دەوڵەتی ئەیوبی بۆ ئیشی داهاتووتر ئەمانم بەجێشتۆ بەس بابێمەوە سەر بابەتەکە ئەم ئێرانی ئەمڕۆ بۆ نمونە کە باسی لوڕی کرد کاک فەرشاد لوڕەکان سەرچاوی ئیسلامی خۆزەم یاقوتە لە پەرسوەکە ئاماژەم پێکردووە کە ڕێک ناگیانەڵێ ئەمانە کوردن ناوەکەیان لوڕە ئاوایە ئێنی سەرچاوێنی و دوانی و سیانی دوایەوە لوڕەکان جاران بە هەورامیان نووسی و زۆربەی کڵامەکان خۆ زۆربەی کەسایەتیە گەورەکانی یارسان لوڕن لەبەرەوەی سێرکە ئێمە هاوفەرهەنگ ینی یەک دینەکە هەتا ئەو شوێنی کوردستانی تا هەڵپەرچیەکە چۆتە لە لوڕستانەوە دەست پێکا بۆ هەموو بەشی کوردستان ناچێتە فارسەوە و دینەکە لە ناو لوڕستانە ئەوەستێکە دینی یارسان دڵی یارسانی لە ناو لوڕستان هەبووە کەسایەتیە گەورەکانی وەکو باڵووری میدی و ئەمانە هەمووی لوڕنجا بەداخەوە ئەو یەکێ لەو بابەتانی کە دروست کراوە ئەو گومانەی لەسەر لور دروست کراوە و زۆر ناویتر ئاماژەی بە مازەندەران ومانە من کارم لەسەر نەکردوون هەتا کار لەسرم ناوانە نەکەم ئێستا بۆ چوونی خێرانایەم حەز ناکەم بە زۆر شت کەم بە کوردی لەوانەیە بکەومە هەڵەوە ئەگەر کاری لەسەر نەکەم بەڵام ئەوەی کە ڕوونە بۆ من مەسەن بۆ نمونەنایی دەماوەن
زەماوەندە چونکە ژی کوردی بێ بە ز لە فارسیە دەبێ بە ز و پاشگیری وەن پاشگیریکی زۆر کوردیە لەو ناوچانەی لای تاران ومانە ئێستاش هەندێ خەڵکی لوڕی ڕەسەن هەیە لەو ناوچانەی پاشگیری وەند کە لە پەرتوەکەمە ئاماژەم پێکردووە ئەڵەمۆ دەماوەند ئەم پاشگیری زەماوەندە ئەم وەندە پاشگیرێکی کوردیە لە زۆر هۆزی کوردی و بە تایبەتی بۆ نمونە هۆزی هەمەوەند ئەو هۆزانی کە لە کرماشان تا دووڕستانن ئەو پاشگیری وەندەیان هەیە هەمەوەندەکانیش لە بنەچال لە ناوچەی کرماشان و هاتوون کاک فەرشاد باسی فایلی دەنگی کرد منە بێ ڕوونکردنەوەیەک لێرا بم بۆ خوێنەری ئازیز من مەبەستمە ئەم پەرتووکە بگاتە دەست هەموو کەسێ بەڵام بڕوا بکەن لەلایەن چەندین حیزبەوە ویستیانە من بکەومە ژێر باڵی حیزبەوە بۆم کارم و هەموویم ڕەت کردوتەوە هەتا ئێستا لەسەر ئەرکی خۆم یعنی گەورەترین ئەرکم خستۆ سەر ینی کڕینی ئەم کتێبە هاوکاریم نەکا بەردەوامم کردنی بەدەنگ لەبەرەوەی ئێمە پرۆسەیەکمان نییە نووسەر بۆی بەردەوام بێ نووسەر بۆ لە ئەوروپا هەیە بۆ نووسەر پێویستی بە هیچ دەستگانیە لەبەرەوەی پەرتووکە فرۆشێ لەبەرەوەی پەرتووکەکەی ئەکرێ بەدەنگ یارمەتی دارایی ئێرە من ئەم پەرتووکە خۆم چاپم کردووە ئەم پەرتووکە دوو ئێدیتەری یەکێکیان بەریتانی یەکێکیان مامۆستایەکی کە لە ئوسترالیا دکتۆرای هەیە ئەم دوانە بەم پەرتوو ئەمانە هەمووی خۆم مەسرەفیەکەم ناتوانم بەردەوام بم ئەگەر لە ڕووی داراییەوە ئەم پەرتووکە نەفرۆشێ بۆ من ئەمە ینی گرنگە منە بێ بە ڕاشکایی بخەڵم من ڕەتی یارمەتی خەڵکی سیاسی لە باشوور داوای کردووە سەردان کەم چەندین کتێبم نێن نەچوم و پێشم وتووە من سەردانی هیچ کەسێکی سیاسی ناکەم ناچمە ماڵی هیچ کەسێکی سیاسی ئەمە بە ڕوونیێڵم چکە من کەسێکم کوردم بۆ مێژوو بۆ کوردەنووسم نامێت تێکەڵی ئەو سیاسەتی کە ناشین بووە لە بەشەکانی کوردستان بەداخەوە نزیک نیم لە هیچ حیزبێ بەڵام پەیوەندیکی ئاساییم لە هەموو لایەکەیە هیچ کێشەم نییە لەگەڵ هەموویانە پەیوەندیم هەیە جا بۆیە کردنی بە فایلی دەنگی ئەمە زەرێر لە منە بەڵام لە هەوڵاین بیکەن بە فارسی لە هەوڵای بیکەن بە تورکی بە کرمانجی بۆ ئەوەی هەموو بەشەکانی کوردستان لی بەژنم هیوادارم تێبگەن لەوەی کە من نامێت بکرێ بە فایلی دەنگ ئەبێ ئاگاداریەوە من مەسەن کتێبی پێشوم نەک ئەوە هەندێک چوو بوون بەداخەوە کۆپیان کردووە فرۆشتویانە بە شێوکی زۆر ناشین کۆپیشیان کردووە لە باشووریش کرابوو لە بەشەکانی تریشی کوردستانە وە هیوام وایە خوێنەر پابند بێ بۆ ڕێزگرتنە لە کاری بۆ ئەوەی نووسەر بەردەوام بێ بۆ ئەوەی پشتگیری بکرێ ئەمێ پشتگیریەکە کە پەرتووکەکەی بکڕێ کە کرا بەدەنگ ئەمە وەکوتم ئێمە پرۆسەیەکمان نییە بتوانرێ ئێمە سوودێ بە بووی من ینی یارمەتی دارایی تەنها لە کتێبەکەم وەرەگرم لەبەرەوە بۆ من گرنگە ئەوە بمێنێ و پچڕانی من مەجبورەکان نەتوانم بەردەوامی من بە کارەکانم چکۆیسە من خۆم تەرخان کردو بۆم کارە وازم لە هەموو کارێک مێناوە بۆی بەردەوام بم ئەم کارە بکەم بەڵام ئەگەر لە ڕووی داراییەوە نەتوانم نژیم ناچم بۆ لای سیاسیە قەت ئەوە ناکەم ئەمەوێ متمانم لەسەر ئەم پەرتووکەم بێ جا لەبەرەوەیە کە نایکەم بە دەنگی هیوام وایە بە داوای لێبوردنێکی زۆرە بۆ گوێگرانی ڕۆژهەڵات بەڵام لە هەوڵان بیکەن بە فارسی و خۆشحاڵە بکرێ بە زاراوەکانی تری بۆ نووسک بە کەلهوڕی بۆوانەی ترا ئەگەر خوێنەری هەبێ نازانم بەس لەوانێ بە فارسی ئاسانکاری بکە تا لوڕستان ومانە بگاتە ئەوێ خۆشحاڵم ئەوانە بکرێ سەبارەت بە دەماون وابزانام وەڵامی ئەوشمایەوە و من لە پەرتووکی کورتیا لە پەرتووکە نەمی زۆر زمان زاڵ بێ بەسەریا ڕوونم کردوتەوە فارسی سەربەرد فارسی کۆن زۆر جیاواز بۆ لە سۆمەری کەچی فارسی نوێ نزیکتر بە تۆ لە سۆمەری ئەمە چی پیشانە فارس زۆر دوور بۆ لە ئێمە لە ڕووی زمانە وردە لای سۆمەریە هاتووە وشەکانی گۆڕاوە بەلای سۆمەریە واتە فارس وردە بەلای کوردیە هاتووە ئەمە سەرچاوی مێژووی لە پشتەوەیە یۆنانیەکانەڵێن فارسەکان هێندە میدەکانیان بەخۆیان لە گەورەترزان ئەوان خەڵکی وڵاتی گەرمن لەسەر کەندا و کەچی جلی چیایی میدەکان لە بەرەکەن جلی شاخ کە بۆ سەرما کراوە ئەو جلە لە بەرەکەن ئەوە ئەیانەوێت لاسایی مادەکانکەنەوە بە نووسین سرا بۆ ئەڵێ تیربازی ئەڵێ ئەسب سواری ئەڵێ دابوونەریت هەموو شتێکیان لە میدەکان دزیوە وشەی دزی بەکارهێناوە و من چەندین سەرچاوم بۆ ئەمە سەلماندووە کە ئەو فەرهەنگە ڕەسەنەی ئێمەیە ئەوەی کە ئەمڕۆ فارس خۆی کردووە بە خاوەنی و ئەو مێژووە
ئەو مێژوو فەرهەنگە دەوڵەمەنی ئەو ناوچێ هی ئێمە براوە. هیوام وایە وەڵامی پرسیارەکانتانم ئابێتەوە. بەڵێ سپاس مامۆستا. کاک هاواری ڕەسوولپوور، کاک هاوار جەنابەت وەرگیراوی نازانم کێشەی کلاب هاوسە یا کێشەی خودی ئێکانتی دۆستانە. کاک هاوار جەنابەت وەرگیراوی جارێک لە ڕوومەکە بچۆ دەرێ وەرەوە ئەمە لە خزمەتت داین. کاک فەریدون یارشەدیش بەخێر بێ بۆ سەر ستەیج. مامۆستا قادری ئەلیاسی سڵاوێکی دووبارە بۆ جەنابەت فەرموو دێینە لای بەڕێستان. کا قادری ئەلیاسی خۆشەویستە گەرجۆت لە دەنگی ئێمەیە مایکەکەت داخرابوو ئێستا کراوەتەوە فەرموو. سڵاوتان لێبێ، ئێوارەتان باش، ڕۆژ باش لەوانەیە کە لە دەرەوەی ئەوروپان بەرحاڵ لە ئەمریکاوەم لەولا. من خۆشحاڵم بەم دیدارە. ساڵانێکی دوور و درێژە لە دوورەوە دەنگی کاک دوکتەر سۆران ئەبیسم بۆ چوونەکانی هەندێک جاریش بۆ هەندێک بابەت لە ڕاستیە پەیوەندی لە ڕێگای تۆڕە کۆمەڵایەتیەکان و پەیوەندیم لەگەڵا گرتووە و زەحمەتم داوێ بۆ هەندێک پرسیار بۆ وێنە لە بیرمە وەختی خۆی لەگەڵ زندەیات بڵێن نەمر کاک ئەوی کەریمی هاوڕێم کتێبی لە تاریکی هەزارەکانی ئیرەجی ئەسکەندەریمە خوێندەوە. باسی هینمانە کرد، باسی ئەو ئاساری دەروەن بێلوولە و دوایی سەرتەک و پاشیەوەش کتێبەکەی فەریدون شایان کە باسی هەزار بەندەک و ئەوانەیەکە. من کۆمەڵی پرسیارم لەو کاتە بۆ دروستە بوو لەبەر ئەوەی کە لە سەبارەت بە ناوچەی زەها و وانە لە بەرگی یەکەمی بیرەوەریەکانمان بیگونجێنم لەگەڵ کاک دوکترە پەیوەندیم گرت و دوای مەرگی کاک ئەبوو لە ڕاستیە زیاتر لەو ڕێگایەوە کاک دکتۆر سۆران مناسی و دوایەوەش ساڵانێکی دوور و درێژە بە دوای کتێبەکە گەڕێم. هەفتەی ڕابردوو هاوڕێیەک وتی هێناومە و بڕیارە ئەو کتێبەی کورتکێیە بخوێنمەوە. ئەم ساڵیش هەوڵماندا کە بۆ کۆڕێک بانکێشتی ئێرە بکرێ. ئیدر نازانم ئەو کەسانی کە قەرار بوو پەیوەندی لەگەڵا بگرن وتیان بڕیارە دوایی وەڵام داتەوە. بەرحاڵ من قسەیەکم بۆ وتن نییە لەبەرەوەی کتێبەکان من خوێندوێتەوە، بەڵام عەشقی مێژووم و سەوداسەرێکی کتێبم بە تایبەت کتێبی کوردی و ئەوانش کە لە دەرگا نوێیەکانە دەن و ئەو شوێنانەی کە تاریکی کەوتوۆتە سەری بۆمان واڵاکەن و تیشکە خەرە سەری کە بەخۆشی واتوانم بەبێ ئەوەی پێشن ڕووپامایی لای ئێمە یا مجاملە بە کاک دوکتەر سۆران بڵێم کە تۆ کەسێکی ئاوایی. حەزەکەم سەرنجێکی ڕەخنەگرانش بووێم. ئێمە مێژووی باو و داپیرانمان هەیە، حەزەکەم ئێستاولا ئەو چەمکە بەکاربێنین. ئەلبەتە من مێژوو نووس نیم، زمانەوانیش نیم، بەڵام هەندێک جار وەکو قاوەچیەکە بە پێشوا قازی محەممەدی وت وشەی پێشمەرگە بەکاربێنن. منیش لەم خوارەوە ئەڵێم باو داپیران وشەیەکی گونجاوترە تا مێژووی باب و باپیران، چون لێرە داپیران یا دایک لەوێ لەبەرچاو ناگیرێ. من سپاسی ئێوە کەم سپاسی ژووری هاواری زاگرۆس و بەڕێوەبەرانێکەم و سپاس بۆ دەرفەتە. سپاس مامۆستا قادری ئەلیاسی خۆشەویست، یەکەم جارە لە ستەیجی نەدای زاگرۆس لە خزمەتت داین. مەش خۆشحاڵین کە جەنابەت لەگەڵمان بەشدار بووی. ڕێز و سپاس بۆ جەنابەت. کاک ئومید سڵاوێکی دووبارە فەرموو مایک بۆ جەنابەت. کاک ساسانگیان ڕێز و سڵاو بۆ جنابەت و کاکاوە و مامۆستا سۆران حەمەڕەش و گەورای بنەماڵەمان خاڵ و قادر ئەلیاسی ئومیدم شەریفی خاڵ. ڕێز و سڵاوم بۆ هەموو لایەکتان هەیە و دەستان دەرنەکا و مەمنون. مامۆستا سۆران حەمەڕەش ئازیز خۆشەویست، مامۆستا من دوو پرسیارم هەبوو، یعنی نزیک بە 3 پرسیارە ئەگەر بکرێت.
یەکوم لە بین لە ئیلام و ناو منتەقەیەک بە ناو سەراوڵە شوێنێکمان هەیە پێژن تەنگەی قیر. ئەو تەنگەی قیرە شارێک بووە لە کۆندا، پێم وایە ئەگەر هەڵم نەکردوێت دەواازەیەک بوێت لە دەواازەکان میدەگان و لەسێر چیاگانێکی زۆر ئاسار سەربازی هەیە. بەداخەوە کە حکوومەت سێدارە ئەوەیە کە ئاڵتون بوو لەوێ بردی، بەڵام ئاسەوارەکەی هێشتا مایە. ئەگەر پەیوەندیتان بەلایەنێکەوە هەیە کە بتوانن بڕۆنە ئەوێ مامۆستا سۆران، من لە فەیسبووک چۆ پەیوەندیمان پێکەوە هەیە، لەوێ ئەتوانم ناونیشانەکەی بۆت بهەنێرم کە زۆر کەس بڕواتەوێ. بە پێی هەندێک مێژوو هەیە کە پێشتر نووسانێژن سەرەوەی نزیک بە 20,000 کەس پێشتر لەوێ ژیاوە. ئەوە یەک. دوومین مامۆستا سۆران، ئەگەر لە بیرت ماوێ پێشتر لە فەیسبوک لە ڕێگەی مەسەنجرە لەسەر کتاوەکەی زەکەریا سیچین ماوەیەک زۆر لەگەڵ یەکا قسەمان کرد، تەنانەت لەسەر ئەوە کە کنفرانسێک بۆ ئینگلیسیەکان دابنی. دیارە من لە وڵات بریتانیاژم، هاتی بڵێ لە دانشگای ساواسیشە بوو، بەڵام ئەو کاتەم زۆر زەختم لەسەرەوە کرد کە بتوانین بۆ مێژوو نووسیە ئوروپیەکانم بتوانین کنفرانسێ دابنیم، یعنی ئەوانەیە کە لە تاراوگەن بتوانیم یارمەتیە کۆ بکەین و هەمومان بتوانیم کنفرانسێ دابنیم و هەم کتاو کورتکێیەوە ئەم کتاو تازەتە بێخێنە بەردەستەوە و مێژوو نەوسووە ئوروپیەکان ئەوانە ڕخنەیەکیان هەیە یان نەقدێکیان هەیە لێ بکەن و دیارە جنابتیش لە بوارە ئاکادمیەوە ئامادەیە کە ئەو کارە بکەیت. ئایا هەوڵێ دراوە بۆ ئەوە کە بتوانیم ئەوە کنفرانسێ لە بریتانیایە لە شوێنێتر دابنین یان نە؟ ئەگەر هەبێت تکایەک بە کاک بۆتان کە لە لەندەنەوە من پەرتۆکەتم لەیسەند لە ڕێگەی ئەوە ئاگادارمان بکە، ئێمەش هەر یارمەتیە لە من لە پاشان ئەگەیمەوە سەر چیای نەمرود لە باکووری کوردستان. هەرو جۆرە کە خۆ دەزانین لە تەورات لە دوای ئەوەیە کە لە نوح ڕووەدا شار شنگار دروستەکرێت لە پەرتۆکی کورتکێگەتە ئەو شنگارە بە هەر ئەم شنگاڵ ئینگۆ ئەناسی، ئەم شنگاڵێکی ئێستا لە کوردستانە و باس لەوە دەکەی لە کتاوی کورتکێیەتە و بە پێی ڕفرنسەکەی لە پێم وایە ئەبن وەحشیە ئەو مێژوونووس کردانی وەری دەگریت کە هەمیشەیەژێ کوردەکان لە کێپەڵکێ بوون لەگەڵ کردانیەکانە، چون ئەوان خۆیانیان کوردەکان بە کورد سام خۆیانان ناسیەوە پەرتۆکان ئەو پەرتۆکان نوح لەسەر کشاوەرزی لەلای ئەوان بووە، هەم لە بوار ئەوەوە هەم لە بوار ئەدەبەوە. پێم وایە کوردەکان هەمیشە لەگەڵ کردانیەکانان لە کێبەڵکێ بوون. بەڵام دەبینین لە مێژووی تەبەریدا لەسەر ئەوەیە کە لەسەر نەمرود یا هەر ئەو کوردمشا هەڵەی مێژوویە ڕوودەدا و دەڵێت ئیبراهیم لەو ناوچە بەدەست پاشایەک لە زگ یا لە نەتوەی خۆی بۆ خریاسە ناو ئاگرەوە. من پرسیارم ئەوەیە ئەو هەڵە مێژوویە ئایا تەعسیرێ دەناتە سەر ئەو باسە لەسەر کوردمشا یا هەر ئەو نەمرودە دەکرێت؟ دیارە لەوێ قورئان و لە مێژوو ئیسلامیەکان بە هەڵە ڕۆشن بووی، لەبەرەوە مێژووی لە بین کوردمشا یا نەمرود و ئیبراهیم مێژوویەکی یەکجار زۆرە، سەروەی 1000 ساڵ بەپێی تەورات ئەمانە هین اختلاف مێژوویان هەیە، جیاوازی مێژوویان هەیە. بەوە دەبێت چی بکەین؟ چۆن لەسەر ئەو مێژووە بدوین؟ مامۆستا سۆران ئەگەر بتوانین یارمەتیم بدەیت. پاشان ئایا ئەو چیای نەمرودە کە ئێستا هەیە هەر ئەو چیا ئەگەڕێتەوە بۆ کوردمشا یانە؟ ئەمە دوومی پرسیارم. سێومی پرسیار کە بۆم زۆر گرنگە، لە پەرتۆکەکانت لەسەر دوو دەوڵەت کوردی زۆر تەرکیزەکەی. یەکێک دەوڵەت ئەیوبیە کە ئەگەڕێتەوە بۆ سەلاحەدین ئەیوبی و دووم دەوڵەت ئازەربایجانە. لەسەر ئەو دوانە تەرکیزەکەی. ئایا ئەوە بەهۆی ئەو گرفتە سیاسیەیە کە کورد هەیەتی یا بە هەر شێوازی مێژووی ئێمەیان تێکداوە جنابت هەڵەسی بەو شێوازە لە بنەڕەت و ئەڕۆی بۆی لەسەر ئازەربایجان و لەسەر دەوڵەت ئەیوبی قسەکانی ئەو دوو دەوڵەتە لەناو پەرتۆکەکانت زۆر دیارن و زۆر بەرجەستن. ویستم لەسەریان ئەگەر تەوزیحی بێ لەسەریان مەمنون بوو مامۆستا سۆرانگیان، دوارە دەست خۆش بێت و مەمنون
بۆ کاکاوی خۆشەویست و بۆ هەموو هەواڵان لەم ژرەدا و بژن و سەرکەوتن. بەڵێ زۆر سپاس کاگومیجان، مەمنون، سپاس بۆ بەشداری جەنابیشت. کاک باهۆز دەگەڵ کاک ڕێناسیش ئەو دوو ئێکانتە بەخێر بێن بۆ سەر ستەیج. کاک هاواری ڕەسوولپوور، من ئەرزی بەڕێستانم کرد کە وەرگیراون بەڵام ناتوانن بێنە سەرەتکایە جارێک لە ڕوومەکە بچنە دەرێ وەرنەوە ژوورێ، ئێمە لە خزمەتت داین با جەنابیشت بتوانین وەربگرین. مامۆستا فەرموو مایک بۆ جەنابەت. زۆر سواس بۆ مامۆستا قادر ئەلیاسی، خۆشحاڵم. ڕاستێکی لە نەرویج و پەیوەندیشیان کرد، خۆیان دەنگیان دەما سەبارەت بە چوونم بۆ ئەوێ. ئێشتا ئەو هینە ڕێک نەخراوە، چاوەڕی برادەرانی نەرویجین بۆ ئەوەی ئەوە ڕێک بخا. سەبارەت بە باو باپیران و یا باو داپیران، زۆر لەگەڵ سەردەما ئێمە بۆ چوونمان ئەم وشەیەی باو باپیرانمانە ماوەتەوە، بەڵام لەگەڵ سەردەما بۆ چوونەکانە گۆڕێ ئەتوانرێ خەڵک ئەمە بکا، بەس کاری من نییە وەکو مێژونوزەوە، کاری خەڵکانێکە کە تایبەتمەندن لە میدیا و لەو شوێنانە کە ئەمانە بکەن بە وشەی باو وردە ئەوە ئەکرێت پرسیار لەوکێ. قادر دەنگخۆشێکی گۆرانی بێژێکی نەتەوەکەمانە و من لە دوورەوە بە خزمەتی نەگەیشتم، بەس پەیوەندیمان هەبووە و خۆشەویستی تایبەتم بۆ هەیە. کاگومێت بابێمە سەر کاگومێت کۆمەڵێ پرسیار بوتی، 3 پرسیار بەخوا وەزام چووە نزیکی 5 پرسیار، بەس بە خۆشحاڵیەوە قسەی لەسەرەکەین. سەبارەت بەوەی ناوچەی ئیلام تەنگەی قیر من ئاگاداری نیم، زۆر شوێن هەیە بەڕاستی کوردستان و نەی شوێنتیایە. من ئەمەی بۆ من گرنگە ئێستا بتوانم ئەم کتێبە مێژوویەم بتوانم کتێبێت لەسەر دینی کوردی بنووسم، ئەمە گرنگترین شوێنە، زۆر شت کە نەفەوتێ. یعنی من زۆر خێت سەری تەمەنمەکە مەڵم بەشی چی بکە، تو بڵی فریای ئەمە ئەوە بکەم پێشەوەی دنیا هەمومان ڕۆژێ ئەڕۆین. من حەزەکەم ئەو تەمەنی کە ماومە کۆمەڵێ شتم بۆ خۆم داناوە، زۆر بە وردیش کارەکەم، بە تەمانین 50 کتێب بنووسم. خەڵکی 50 کتێبی نووسی و کەسی ژاگای لە کتێبەکەی نییە، کتێب کە کاریگەری نەبێ و کە گۆڕانکارینەکان نەنووسرێ باشترە. جا من هیوام وایە بە چەندین ساڵی بتوانم کتێبێک لەسەر ئەم ئاینە کوردیانە بنووسم، جارێتر ئەو ڕۆڵەی کە یارسان و ئێزدی و ئەم ئاینە کوردیانە دروز و ئەم ئاینە کوردیانە ڕەسەنانە کە هی بووە لە مێژووە بیگەڕێنمەوە بۆ کوردی پێ ئاشنا بکەمەوە. سەبارەت زەکەریا، من کەسێکم بڕوام بە کاری زانستی هەیە، هەچ کارێ مێژوو جیاوازی هەیە لەگەڵ چیرۆک متمان ناکاتە سەر خەیاڵاتی خۆمان، ئێمە بە خەیاڵات کارێکتر دروزەکەین، بەڵام مێژوو پێویستی بە بەڵگەنامە هەیە. زەکەریا پیاوێکی جووی ئازربایجانی بوو، بە ملیۆنان دۆلاری پیا کرد بە دروستکردنی حەقایەتێک، هەوادارێکی زۆری بۆ خۆی دروست کرد، گوایە سۆمەریەکان لە ئاسمان و هاتوون. من ئەمانە بە خەیاڵاتێک و کتێب فرۆشتنە بینم وەک لەوەی بابەتی زانستی بن، هیچ بەڵگەی دشی نییە، هەمووی خەیاڵاتی خۆی کە بووی بە خەیاڵاتەوە بی بە چیرۆک نووس. لای من ئەو ناتوانم مامەڵی مێژوو نووسی لەگەڵ بکەم، لەبەرەوەی کاری زانستی ناکە و متمانە ناکە. ئەوە بۆ شوێنی منە، بۆ من لەبەرەوە خۆم بەو بابەتەوە سەرقاڵ ناکەم. خەڵکی تر لەوانەیە پێی باش بێ، بەس من کاری زانستیەکەم و کاری بەڵگە سازیەکەم، لەبەرەوە بۆ من هیچ نییە. سەبارەت بە کۆنفرانس، ڕاستیەکەی ئەم ئێوارە لەگەڵ دەستگایەکە لە هەولێر قسەمە کرد کە لە هەوڵام بتوانم لە هەولێر هەچی خەڵکی دیبلۆماتە بانکەم قسە ئەمیان بە ئەلیزی بۆ بکەم. چەند ڕۆژێکی تر 26 مانگ لە فینلەندام چەندین سەفیر و خەڵکانی دیبلۆمات داوەت کراوە کە میرەجانی فستیڤاڵی بەدرخانە لەوێ، سوپاس بە ڕێزانی ئامادەیان کردو 26 مانگ لەوێ بە هەوڵین بە ئەنگلیزی و بە کوردیش بیکەین، بەڵام لەبەری خەڵکیی زۆری بێگانی لێمانێت دەنگمان بگەێنین بێ. لە ئەڵمانیا ئێستا لە گفتوگوین 27 نۆگەم ئەڵمانیا لە 5 شار ئەم سیمینارانە کەم لە هۆڵاین ئێستا لە زانکۆیەکی ئەڵمانیش بیکەین لەگەڵ دەستگای جەمال نەبەز و چەند دەستگایکی ترا خەریکی پەیوەندین بۆی لە زانکۆیەکی شارڕێکی خەین. لەگەڵ ئەمریکا لە پەیوەندیام بانگێشیان کردوون، بەس خەریکی ڕێخستنی وردەکاریەکانین، ئەمانەیە هەر کۆمەڵگەکانی تریشەوە، ینی هەوڵمانە لە زانکۆی ئەمریکیش پێشکەشی بکەین. وە لە زانکۆی وڵاتی نەمسا بۆ مانگی 11
خەریکی پرۆژێکین لەوێ بە تایبەت بە زمانی ئینگلیزی بۆ ئەڵمانەکانی بکەین ینی لە هەوڵین و ئەگەر فەندی هەبێم پرۆژەی من حەزەکەم زۆر کاری ڤیددیۆیی بکەین کاری ڤیددیۆیی من نتوانم بە ئینگلیزی و عەرەبی و کوردی بە سێ زمان نتوانم ڤیددیۆ بکەم بۆی زۆرترین کاریگەرمانێ زمان ئینگلیزی بۆ جیهان عەرەبی بۆ ئەم ناوچەیە و بەداخەوە فارسیەکەم بە شێوە نییە بتوانم بەرنامەی پێشکەشکەم یا قسەی پێ بکەم لەبەرەوە ئەو سێ زمانە ئەتوانم ینی لە هەوڵین ئەم شتە بکەین بە کارێکی جیهانی کارەکە جیهانیە ئەم پەرتووکە کتێبی کورچەیی بردوۆتە قۆناغێکی ترەوە ئەمە کتێبێکە لە ئاستی جیهانە ینی من نەک لەبەری خۆم نووسی مە خۆم زانم چیم نووسی خۆم ڕخنەگرێکی خراپی خۆمم ئەو نە نەقدی خۆمەکەم بەڵام ئەم پەرتووکە ئەزانم لە چ ئاستێکە ئەزانم ڕۆژێ بێ بە جیهانی بەس پێویستی بەو کۆنفرانسانە هەیە کە ئێستا کاری لەسەرەکەین هیوامان وایە بتوانین سەبارەت نەمرود و شنگال و ئەو ناوچەیە کە ناوم ناوە سێگۆشەی شارستانیەتی مرۆڤایەتی لەم پەرتووکە زۆر بەقوڵی تر چیرۆکی هەیە کە ئەولیا چەلەبیەی جێڕێتەوە ئەڵێ دوای لافاوەکە کوردومشا ئەم کوردومشایە ڕێک هەمان ئەو چیرۆکەیە کە سۆمەریەکان باسی چیرۆکەتان بۆ تاوکەم ئەولیا چەلەبی 400 ساڵەوە پێش ئەڵێ دوای لافاوەکە یەکەم زمانی کوردی بوو کوردومشا پاشا یەکەم پاشا بۆ گەورەترین پاشا بۆ 600 ساڵ ژیاوە لە مەیفارەقی نوانەوە یەتە خوارە بۆ سنجار لەوێەوە زمانی کوردی جیابێتەوە و لەهجەی کوردی دروستە بێت سۆمەریەکان هەمان چیرۆک لە خەمزەوە هەتاوەکو سنگار هەتاوەکو ورە لە زمانیە مەخسەکراوە لە سنگار و زمانی دوایی زمان جیا بووە ئەڵێ خوداوەند زمان جای کرد هەمان چیرۆک هەمان چیرۆکی سۆمەری جا لەم پەرتووکە ئەم بابەتە زۆر بەورتر ئیبراهیم وەکو کارکتەر ئەمانە کەسایەتی دینین هەبوون بەڵام هەندێک وردەکاری ژیانیان هەیە ئەوەنە تۆزی سەردەمی لێنیشتووە خەریکا بێ بە ئەفسانەنی لە ناتوانی بە تەواوی بڵێ مێژووە بەڵام زۆر سەیرە ئەوەی کە مایی سەرنجە شارە زووری ڕێک ئەڵێ 2065 پێش زاین ئیبراهیم هەبووە 2065 حکمی گوتیەکانە لە ڕاستیە ئەو شوێنەی کە گوتیەکان حکمیاتیا کردو لە خواری عێراق ئەو شوێنە کە ئێستا شاری کوتی تیا لە شوێنە هەیە تەل ئیبراهیم ئەڵێ لە یاخراوەتە ئاگرەوە لای گوتیەکان و ئەڵێن کوردێک کردوێتە ئاگرەوە ئەو پاژماوە مێژوویەک دێرینەیە دەماودەم ماوەتەوە کە گوتیەکان ئەمە لە کتێبی دینیا زیاتریش باسیەکەم و ئیبراهیم لە بەرەوەی کەسایەتیشی دێرینە زۆرجار تێکەڵەکرێ هەندێک جار لە هەندێک سەرچاوی ئیسلامیە ئەمە تێکەڵی کاواکرێت تێکەڵ یە نیشتەکان وا تێکەڵ بۆ لەگەڵی کاچووکە کۆنن دێرینن و سەرچاوی دەقی ناتوانانی وەکو مێژووی تەواو مامەلیان لەگەڵ لە برەوە جار تێکەڵی ئەفسانەژە بێ بۆ ئەوەی ئێمە توانین سوود لە ئەفسانە ببینین بەڵام ناتوانین بە تەواوی بڵێن مێژووە بەس لە هەندێک ڕۆڵین سەری کەم ئەفسانەیە پشتگیری لە مێژووەکە بەڵام بێ بە ئاگاوە مامەڵە لەگەڵ ئەفسانە بکەین یعنی ناتوانین وەکو مێژووی تەواوکاریان لەسەرکەین بەڵام ئیبراهیم لە زۆر شوێن ئیبراهیم خەلیل کە لای زاخۆیە بناوی ئەوەیە سەرچاوی جوو کە لەم کتێبا ئاماژەم پێکردو ئەڵێ لای جەزیرە و بۆتانەوە لەو ناوچەیە کە کوردیانیان پێوتوە لەوێ ماوەیە دیل بووە و لە شاری ئورفە ئاوێک هەیە کە ئەڵێن هاتۆتە سەرم حەوزی ئیبراهیمی پێڵێن وە شوێنە هێڵێن لێرە لە دایک بووە لەو ناوچەیە و بۆ چوونی شێر لە خوارەوە لەبەرەوە وەکوتم بابەتەکە دێرینە بابەتەکە چەندین کەسایەت و هەندێکی تێکەڵە بێ لەبەرەوە بێ وا مامەڵی لەگەڵکرد ئەیوبی و ئازربایجان بۆ ئەیوبی من کەسێکی دینی نیم ئەوە ناشارمەوە و ڕێزی دینەگرم هەموو دینەکان هەر دینێمە تێ بگەم بۆ من تێگەیشتن گرنگترین شتە ڕێزی دینیش و ڕێزی بیر و باوەڕی جیاوازی خەڵکەگرم من هەستمە کرد ئەوەی کە ئەو خەڵکی کە خۆی بە ئەلمانی لە قەڵەما کەوتو بووە جنێوێک و قسەی زۆر ناشین بەرامبەر سەلاحەدین گەورەترین سەرکردەی مێژووە لای من نا لە بڕۆ لە ئەدەبی ئەوروپیا بزانە هیچ کەسێکی بێگانە بە ئەوروپا و بێگانە بە دینی مەسیح ئەوە ڕێزی گیراوە کەچی ئێمە لە ناو خۆمانە کراوە بە شەیتان کە بە شەیتان کراوە ئەمە ناسیۆنالیستی کوردی نائاشنای سەدەی بیستەم سەرەتای سەدەی بیستەم بە دوای کەسێک ئاگەڕا کە ئەم تۆمەتەی بخاتە پاڵکێت دەوڵەتی کوردی بۆ زۆر دروست نەبووە هاتن بە هەڵە کابرای ئەم کابرایان لە گرنگە ئەو ڕۆڵە بۆم پیاوە بگەڕێنمەوە کە سەرکردەیەکی مێژووی کووردە
دەوڵەتەکەی لە سەردەمی خۆیان بە دەوڵەتی کوردی باس کراوە کەچی ئەمڕۆ خەڵک جنێوی پێیا جنێوی زۆر یعنی لەسەر سوشیال میدیا ئەو هەندێک وشابینی بەرامبەر و سەرکردە مەزنە مرۆڤ یعنی شەرمەزارە بێ ئەو وشا نابینێ لەبەرەوە من هەستم بە پرسیارەتی کرد بەرامبەرم سەرکردەیە کە ئەو ڕۆڵی کە ئەبوو بۆی پێڕێتەوە بۆم جێڕاوتەوە دەوڵەتەکەم ناساندووە بناغی ئەم بنەماڵە لە شوێنێکەوە هاتن کە دوا پاشای میدیتیا بووە بەسەرچاوە ئەژدانکان کە لە ئازربایجانە چۆن دوا پاشای مید لەوێ نیشتەجێ بووە هەموو سەرچاوەکانم هێناوە ئەم بنەماڵەیە ئاگاداری مێژووی میدی خۆیان بوون ئاگاداری مێژووی کورد بوون کوردی ئازربایجان زۆر ئاگادار بووە و بۆیە بایخم بە ئازربایجانە بایخێکی ناحەقی نەیەوە بەڵام ئێمە ئازربایجانمان هەر فەرامۆش کردووە لە مێژووە باسمان نەکردووە ئێمە پارچەیەکی گەورەی ئازربایجان کوردی بووە کۆنترین کە سەرچاوە کە ئیسلامی گەشتۆتە ئازربایجان یەک نەتەوە بازەکە لە ئازربایجانە تەنها کورد ئێنا ناکرێ ئێمە ئەم وڵاتەکە هی ئێمە و بە تەواوی ئێمەسە ئەمڕۆ تورک هاتوتە ناوی لەو مێژوەی نەگەین ئێمە بوامان نزانی ئاگادار نەبووین کە چەند ئەم ناوچێ سنتەرێکی و ناوەندێکی کوردی فەرهەنگی بووە ئەبێ بیناسین ئەبێ ئەو مێژووە بزرە بێنینەوە بۆیە من بایەخم بە ئەیوبی و ئازربایجانە کاگومێت پرسیارەکانی زۆر بوون هیوام وایە دەرفەت لێنی پرسیارەکانمان کورتتر وێ بۆی زۆرترین کەس بتوانێت پرسیارکە سوپاس بۆ پرسیارەکانی و پرسیاری باشیشی کرد هیوام وایە وەڵام مابێتەوە من دیسانەوە مایکەکە بۆی واگەڕێنەوە بەڵێ سپاس مامۆستا ئەوەی کە جەنابەت دەفەرمووی ئازەربایجان کە بەشێکی ساسان ئەگەر ئیجازە بدەین من ڕۆمە خوارەوە لەبەرەوە سەر ئستێجەکەتان قەرەباڵتن و زۆر سوپاستانەکەم و حافیزی بڕۆمە خوارەوە بیا دەبینێ سپاس بۆ جەنابەت سپاس بۆ بەشداریکردنتان زۆر مەمنون مامۆستا ئەو بەشەی کە دەفەرمووی ئازەربایجان بەشێکی گرنگ لە مێژووی کوردستانە ینی ئەوڕۆ ناسیۆنالیسمی تورک ئازەربایجان وەکو شناسێک بۆ نەتەوەی ئازەری پێناسە دەکەن لە حاڵێکدا وشەی ئازەربایجان لە دوای هاتنی ئیسلام ئەگەر کو من هەڵەبم تکایە مامۆستا ڕاستم بکەوە لە دوای هاتنی ئیسلام بۆ ئەو ناوچەیە وشەکە گۆڕدراوە و ئەو پیتیجێ لە جیاتی پیتیگێ دانراوە کە ناوی شوێنەکە جغرافیاکە بەنێو پارێزەرانی ئاگر بۆ ئاگر پارێزان ئازەرا پادەگان یا ئەگرا پاسیان بە هەمان شێوە باسی لێوە کراوە تورک کەنجێ هاتۆ بەو منتەقەیەوە چۆن ینی ئەو نەتەوە ئەو دەسەڵاتانەی کە لەوێدا بوون بۆ نمونە باسی هەزەبانەکان کرایە ڕەوادیدەکان کە لەو ناوچەیەک دەسەڵاتیان هەبوو ئێمە دەمانەیە بزانین کە کورد تورک لەکەیەوە هاتۆ بەو ناوچانە و چۆن توانیوێتی زۆرینەی ئەو ئازەربایجانی ئێستاە ئاگرپارێزانی پێشوو کە ناوەکەیەتی داگیری بکاو ئێستا لی نیشتەجێ بێ و زۆر با هاتوو هاوارەکەی کە ئەردۆغان ئەو ناسیۆنالیزمە دژ بە کووردە پەرە پێدەدا ئەوانە توانیویانە زۆر بگرن و مێژووی هاتنی تورک بۆوێ چۆن بۆ وە چۆن توانیویانە دەسەڵات لەو ناوچەیە بگرنە بەردەست و ئێستا بە خاکی خۆیان پێناسێ بکەن کاکسەسان سەرەتا ناوەکەی ئاتەرپاسە ئاتەرپاتیە ئاتەرپاس ئەمە لە سەرچاوی یۆنانیە وا تۆمار کراوە و باسی شێکە ناوەکە لە چۆ هاتووە ناوەکە خۆشبەختانە من لە کتێبی لە پەرتویشی کورچیا لێکم ماوەتەوە ئاتەر بە زمانی مادی لە فەرهەنگی مادیە ئەنی کە فەرهەنگی کوردیشە ئاتەر ینی ئاگر پات یا پاس ئەمە وشەیەکی مادیە وشەیەکی کوردیشە یان بە هەمان شێوە یعنی خاک وڵاتی ینی ئاتەر پاس ئاگرپارێز یان وڵاتی ئاگرپارێز ناوچەی ئاگرپارێز ئەمە ناوی وڵاتەکەیە من ئەم لێگانەوەم لە کورچیا کردووە لە 2013 لەم پەرتووکە لە کاتێکە سەیری بەڵگەنامەی ئیسلامیەکەم سیرەکەم یاقوتی حەمەوی بە هەمان مانالێکی یاوەتەوە ینی بۆی بزانی کارەکانی من بێوەی ئاگاداری یاقوت بم لە دوای 10 ساڵ لەو پەرتووکە ئەنجا لەم پەرتووکە ئاماژەم پێ کرد سەرەکەم یاقوتیش بۆی بزانی کە کارەکانم وردە لە ڕووی زمانوانیەوە هەمان بۆچوونی هەیە لەسەر ناوەکەی پێش ئەوان ئەمانایەکان حکمیان کردووە چەندین وشە لە زمانی مانایی کە ماوەتەوە تۆمار کراوە یەکێ لەوانە ئازانایی پاشایەکیان بووە و بۆ چەندینی تر کە لە پەرتووکە ئاماژەم پێیاوە کوردیە
و ئێمە کە سۆمەری کوردی بێ ئیتر ینی پێویست ناکات سەردەمی مانایەکان 2000 ساڵ دوای سۆمەریەکان ناویان هاتووە لەو ناوچەیە و یەکلایە کە کوردیە. ئەنجا ئێمە سەردەمی ئیسلام کە یەکەم نەتەوە ناوە هەندێک کووردە، هیچ تورک ناوی نایێ لە هیچ ڕێکەوتنێکی ئازربایجان لە هیچ بابەتێکی شەڕە تورکی تیانە. ئەمە تورک لە ئینانە دوایی لە 1990 وردە وردە ناویانێت. سەرەتا دوو دەوڵەتی کوردی زۆر گرنگ هەیە، چەند دەوڵەتی هەیە بەس من دوانیان زۆر بایەخم پێیاوە کە شەدادی و ڕەوادین. ئەم دوانە زۆر گرنگن و ئەم دوانە حکمی و پیان وتون خاوەنی ئازربایجان سەرچاوی ئیسلامی پیانەڵە صاحبە ئازربایجان. ئیترەمە خۆ من نەمنووسێمە مێژووەڵێ خاوەنی ئازربایجانن، یعنی کورد خاوەنی ئازربایجان. جگەلەوە کۆنترین کورد پەرتوو کە ناوی هاتووە لە مێژووی ئیسلامە تاریخ ئازربایجان لەلایەن کوردێکی دەوڵەتی ڕەوادیەوە میرێکی ڕەوادیە نووسراوە، چکە وڵاتی خۆیەتی مێژوەکەی نووسیوە، کەسێکی تر نەبووە مێژووی بنووسێ کوردەی نووسێ لەبەری وڵاتی خۆیەتی. کەمە ئەمانە هەمووی بەڵگەنامەیە کە ئەمە دوایی وردە وردە تورکەکان وەکو بەکرێگیراو لەلایەن شەدادیەکان یا ئێستا لە خەیاڵمانیە کامیانەگی ئەیگرێ یەکەم جار. ئەمە میری دەوڵەتەکەی تر تۆزە نیگەرانەکە کە بۆ ئەترسێک کە ئەم تورکە دژی ئەو بەکاربێنەوە پێشی ناخۆشە. دوایی تورکەکان ئەوونە تەبەن کێوین ئەکەونە ڕاوڕوود لەو ناوچانە ئەڵێ فاینیە ڕۆژە ئەکەوێتە ناویان هەچی سەرکردەکانیانە بانگەکە بۆ هینێک میرە کوردەکە سەرکردەکانیان لە ناوە باو ئیتر لە ئازربایجان دەریانەکە. ئەمە باسی سەدەی نوێم و دێمی زاینیە کە وردە وردە دوایی سەلجوقیەکانیان و بەهێزە بن و وردە وردە دەسەڵاتی تورک لەوێ دروزە بێ کەوا ئەڵێم شارێکی کوتەورێز تا 500 ساڵەوە پێش بە شارێکی کوردی باس کراوە. ئەمە تورک تازە هاتوونەتە ئەو ناوە یا کراون بە تورکی ئێستش DNA هەموو ئازربایجان کراوە، ئازربایجانی دەرەوەی ئێرانیش ئازربایجانی دەوڵەتەکە لە ساسی دوای ئەو هەموو هاتنی تورکە لە ساسی ئێشتا لە توخمی لە ڕووی دێنێەوە لە توخمی تورکن کەواتە ئەمە هەمووی بەڵگەنامەیە ئەمە هەر قسە نییە. جا بۆیە من باعثێکی زۆرم بەوەی ئەوە چکە ئەم مێژوە کوردیە چەندین کەسایەتیمانێ وەکو مەسعود نامدار کە نووسەرێ بۆ بەڵگەنامەی کردوتە خۆی ئەڵێ کوردم نیزامی گەنجەوی هەمان کووردە. ئەنجا چی خۆشە ئەو کاتی کە ئەم میرە کووردە ئەم تورکەکان لەناو بە هەردوو میرە کوردەکە شەدادی و ڕەوادیە گەبینن لە شعرێکی دوورودرێژە قەتران کە شاعیرێکی کوردە بەداخ بە فارسی ئەو شەرانی کە ماوە لی فارسین ئەم بینینی ئەم دوو پاشایە بازەکە کە چۆن گرنگە. تەورێز کە 40,000 کەسی بە بوومەلەرزە مردووە چۆن میری کوردی ڕەوادی ئەم شارە دروزەکاتەوە، چۆن قەتران بە شعر باسیەکە ئەم میرە کوردە چۆن لە ماوەیەکی کەمە تەورێزی دروست کردەوە، ئەم میرە چۆن گرنگە بۆ تەورێز. ئەمڕۆ تەورێز کراوە بە خەیاڵ کراوە بە تورکی کراوە بە تورکی، بەڵام ئەمانە شاری کوردین و لە باکووە کورد شەڕی کردووە بۆی ڕووز نێت. ئەمە سەرچاوی تیا لە کتێبەکەمە هەمووی تایە. ئازربایجان بە تەواوی وڵاتی کورد بووە، نەتەوەی تری وەکو تاڵیش و ئەمانش کە هەندێک جار خۆیان بە کوردیش لە هەندێک سەرچاوان نووسراون، بەڵام ئەگەر کوردیش نەبن ئەمانە هاوبەشن لەگەڵ کووردە تات و تاڵیش، بەڵام بە هیچ نەوعێ تورک نەتەوەیە نەبووە خەڵکی ئەویا بێ هاتووە، بەڵام نەتەوەیەکی درن نەتەوەیەکی زۆر کێوین و زۆر ڕێگەسپەرستن خۆیان وردە وردە سەپاندووە. یعنی ئەمە ڕوونە نەتەوەی تریش کردوێتی ئینگلیز خەڵکی بەریتانیا نییە، ئینگلیز لە ئەڵمانیا هاتووتە بەریتانیا و تا بەریتانیا بە وڵاتی خۆی زانێ و زۆر کۆنیش نییە لە سەدەی پێنجەمی زاینیە هاتوۆتە ئەوبەر بۆ بەریتانیا. ئەم هیرانە ڕوویاوە لە مێژووە. جا ئەمەیە چیرۆکی تورک و ئەمێ هیوام وایە بەم پوختیە توانی بێتم وەڵامی ئەوەی ئازربایجان چییە. مامۆستا مێژوویەکی دیاریکراو هەیە کە لە هاتنی وانەیانی مەسەلەن بڵین چەند سەد ساڵ پێش ئەوانە هاتوون بۆ ئەو منتەقەیە؟ خۆی لە سەرچاوەکانە کە دەرەکەون لە سەرچاوی ڕەوادی و وینەکانە لە 1990 دەرەکەون، لە 90 وردە وردە دەرەکەون. 90 تورک بەر ئێران کەوتووە، بەر ناوچەی کورد کەوتووە بە مەوجاتی کێوی بوون، ڕەوەند بوون، هاتوون
پەلامارێکیان نابێت و گەڕانەوە بۆ ئەم تورکمستان و قرقستان و ئەم وڵاتانی خۆیان بەڵێ لەوانە لە پێش ئیسلامە هەبوو بن بەڵام بە ڕوونی سەرچاوی ڕوونی لەسەر نییە بەڵام هاتبنە خەڵکیم ناو نیشتە جێبوو بێن یا ئازربایجان نەخێر بە هیچ نەوعی لە ئازربایجانە نەبوون بە هیچ سەرچاوەیەک نییە لەسەر بوونی تورک لەو ناوچەیە و تورک تازەیە لە تورکیاشە و لە ئازربایجانژە لە تورکیا نوێترە لە ئازربایجانە تۆزێ دێرینترە بەڵام ئازربایجان خۆخۆ ئەمە ڕێکەوت نییە دەوڵەت یەکەم دەوڵەتی کوردی کوردستانی سوور لە ئازربایجان دروست بوو لەبەرەوەی نەتەوەیەکی تیابوو نەتەوەیەکی تەواو لەم وڵاتە هەبووە کە خاوەنی خاک و خاوەنی شار و خاوەنی زمانی خۆی بووە کە کوردستانی سوور دروستکراوە بە زمانی کوردی خوێنراوە لەم دەوڵەتە لە سەرەتای سەدەی بیستەمە دوایی بە ڕێکەوتنی ئەم دەوڵەتانەی تورک و ستالین ومانە وردەوردە ئەم کارەساتی تر لەوێ ڕوویا وردەوردە کوردیان لە ناو برد لەو ناوچانەیە ئەمێ چیرۆکەکە ئەگینە بە هیچ شێوەیەک تورک لەو ناوچانە نەبووە و سەرچاوەیەک نییە تورکی نیشتەجێ لەو ناوچانە هەبوو بێ بە هیچ شێوەیەک وەکوتم هەر وەکو بۆ ڕاوڕوود هاتبن و ڕۆشتبنەوە بەو شێوەیە بەڵێ سپاس مامۆستا ئاماژە بە نظامی گەنجەی کرا نظامی گەنجەی لە شعرێکیدا کە دیارە هەر بە فارسی شعری نووسیوە دەڵێت چۆن ماودەری من ڕئیسیەیە کورد ماودەر سەفەتاونە پیشە من مرد یعنی ئاماژە بە کوردبوونی دایکی دەکاوە مامۆستاژ ئاماژەی پێکردکە لە لای خاڵی گەورە بۆ ینی ئەویش کە تورکەکان بە زۆری دەیان هەیە بیکەنە تورک و لە گەنجەی ئازەربایجان مامۆستا کەلیموڵای تەوەحودی کە لە کوردەکانی باکووری بێسلا خوراسانە دەڵێ زۆرینەی کوردەکانی ئەو منتەقەیە لە قەفقازەوە هاتوون بۆ ئەو ناوچانە و زۆر نێوەکانیشان دەگەڵ خۆیان هێناوە بۆ ئەو ناوچانە ئەوە دواتر لەگەڵ مامۆستا سۆران باسی لێوە دەکەین وشەی تەورێزیش کە ئێمە لە کوردیدا دەڵێن تەورێز خەیابانێک هەیە شەقامێک هەیە لە نێو خودی شاری تەورێز ئێستا بە هەمان تاوڕێژ پێناسە دەکرێت لە شەهرەک سەنعەتی ینی ناوچەیەکی پیشەسازی ئەگەر لە تەورێزێ بەرەو مەهاباد وە دەردەکەوی ناوچەیەکی پیشەسازی لێیە سۆبەی گازی ساز دەکەن ئێستا دۆستان دەتوانن لەسەر ئینتەرنێت سەرچی بکەن بە نێو شرکەتی بخاری سازیە تاوڕێژ وشەی تاوڕێژ تحت لەفزی بە زمان کراوەتە فارسی بۆتە تابریز و بۆ بێسلا بۆی کە لەسەر زمان خۆش بێ و قسەی پێ بکرێ بۆتە تەبریز دەناوشەکە تاوڕێژە و بە تەوڕێژیش لە نێو زاراوەی کرمانجیدا باسی لێوە کراوە دەگەڕێینەوە لای دۆستان کاک فەرەیدونی ئەرشەدی سڵاوێکی دووبارە بۆ جەنابەت ببوورە زۆریش مەعتەل بووی کاکفوادیش بەخێر بێ بۆ سەر ستەیج فەرموو مایک بۆ جەنابەت ئەگەر کو تێبینی پرسیارێک یا هەر شتێکیتان هەبێ بفەرمون من داوای دابوردنەکەم لە کاک فەرەیدونی برای گەورە و عەزیزم قسەکەی پێ بڕم یا پێش لەو حەزەکەم لە خوارەوە گوێگرتان بم و سپاس بۆ کاکە دوکتور و سپاس بۆ ئێوە کە ئەم شەوەتان ڕەخسان سپاس مامۆستا قادری ئەلیاسی خۆشەویست ئێمەش خۆشحاڵین کە لە خزمەت جەنابەت دابووین و هیوادارین زیاتر لە بەرنامەکانمان بەشدار بی زیاتر لە خزمەت جەنابەت دابین کاک فەرەیدون فەرموو مایک بۆ جەنابەت بەڵێ فرە مەمنونم دەنگ من هەست ئەمیدوارم دەنگم بەڵێ فەرموو سپاس بۆ ئەم ژوورە تایبەتە تۆڕی دەنگ و نەدای زاکرۆس سپاس بۆ کاکاوی ئاهەنگەری بانکێشتی کردم و سپاس بۆ دکتۆر سۆرانی بەڕێز کە خۆشحاڵ بووم بەڕاستی لە نزیکەوە بەم شێوە یانێ دەنگیم ژنافت زۆر لەگەڵ بەرهەمەکانی ئاشنا بووم ئەلبەتە ڕەخنەگریشی هەیە من کارم بەوانەوە نییە لەبەرەوە ناشتوانم وەکیلی کەس بم بەڵام سەبارەت بە ئەوەی کە هەڵوێستێکی جوانی هەبوو دکتۆر کە کتێبەکە نەکرێ بە دەنگ ئەوڵەن منیش هەر ڕام ئەوەیە کاک فەرەیدون دەنگت نەما ئێستا مایکەکەت بەسترا
کاک فەریدون جۆت لە دەنگی ئێمە هەیە؟ بەداخەوە ئێمە جۆمان لە دەنگی کاک فەریدون یارشەدی نییە، مایکەکەی بەستراوە. کاک فەریدون ئەگەر کو باگت خوارد و جۆت لە دەنگی ئێمە و ناتوانانی قسام بکەی لە ڕوومەکە بچۆ دەرێ وەرەوە. وابزانم تەلەفۆنی هەیە بەڕێزیان. کاک باهۆز وەردەگرین تا کاک فەریدون دەگەڕێتەوە لامان. کاک باهۆز سڵاو لە جەنابەت، فەرموو مایک بۆ جەنابەت. کاک باهۆز جەنابەت جۆت لە دەنگی ئێمە هەیە؟ بۆ ورە کاک ساسان دەنگی منتان هەیە؟ بەڵێ فەرموون. بژی دەستان خۆش بێ، سڵاو ڕێزم هەیە بۆ ئێوە بۆ هەموو هاوڕێیان و هەروەها بۆ کاک سۆرانیش. لە ڕاستیدا من وەکو خوێنەرێکی بابەتەکانی دیارە چەند پرسیارێکم بۆ دروست بووە. دەستخۆشی لیاکەم سەرەتا بۆ هەموو ئەو بابەتەنەوە بۆ کتێبەنەی کە دەتوانم بڵێم بە گشتی دگەرگونی یا گۆڕانکاریکی لە جیلی ئێمەدا لە ڕاستیدا دروست کرد. من خۆم 5-6 ساڵ لەمەوبەر کتێبەکەی یەکەمی کورتکێیەم خوێندووەتەوە، زۆر کەڵکم لێ وەرگرتووە، بەڵام بە هەر حاڵ کۆمەڵێک پرسیاریژم بۆ دروست بووە. یەکەمی پرسیار ئەوەیە ئایا ئەڵبەت کاک سۆران بۆ خۆشی ئەگەر بە هەڵە نەچووێتم، چون بەڕاستی من 5-6 ساڵەوێ کتێبەکەم خوێندووەتەوە و باشی لەبیرم نەماوە لا پەڕەکانی، بەڵام ئەوەی کە هەیە هەنگێک لە زمانەکان دروستەکات، واتە زمانە کۆنەکان وە بەراوردێک دەکات یا هەڵسەنگاندنێک دەکات لەگەڵ زمانی ئەمڕۆی کوردیدا، و لە پەڕە کۆتاییەکاندا ئاماژە بەوە دەکات کە ناکرێت بەر ئەساس یا بە پێی زمان پێناسە بۆ نەوە بکرێت. بەڵام ئەوەی کە من بابەتەکانیم دڵباڵ کردووەوە، بابەتەکانی پێیگیر بوومەوە، ئەمڕۆ قسە و باسەکەیژی زۆر باستەوە سەر زمان، یانێ کاتێک کاک باهۆز دەنگت زۆر دەپچڕێ، ینی زۆر تێنەگەیشتین، تەنیا ئەوەندەی کە کوتت لە لاپەڕەکانی کۆتاییدا لەوێدا دەنگت نەما. کاک باهۆز کاک باهۆز جۆت لە دەنگی ئێمە هەیە؟ مایکەکەت بەستراوە کاکە. بەداخەوە کاک باهۆزیش کاک ساسان بە گشتی لە پرسیارەکەی تێگەیشتم، ئەگەر پێت خۆشە وەڵامیەوەیەمەوە. بەڵێ وەڵا هیوا دەخوازین کاک باهۆز بخۆی گوێی لێ بێ، ئەگەر کو ناتوانێت قسەش بکە ئۆکەیەک بدا کەمە کە بتوانێت بزانین دەتوانێت گوێی لە بەرنامەکە بێ یان نا. مامۆستا فەرموو جەنابەت، ئێمە دواتر ئەگەر کاک باهۆز ئەو پرسیار کاک باهۆز ئێستا مایکەکەت کراوەتەوە، فەرموو. داخەوە کاک باهۆز دەنگت هیچ لای تەواو نییە. دەنگی من باهۆز تێگەم خەڵکیی زۆریش و پرسیارەکە بۆ ئەوە بایەغ بە زمانێ ڕاستیەکەی ئەم پەرتووکە مێژووە، بەڵام من هەموو کەرەستەیە مۆسیقا دابوونەریتە، تەنانەت ئەو نانی کە بەکارێنین شلکێنە و شلکی، من هەموو ناوەکانم هێناوە بەراوردی کرد بە ناوەکانیان لە ناو هیتی و سۆمەریە. بەمانە من ئەمێ بە هەموو ڕێکەوە ڕۆڵیژن بە سڵاوکردنمان، بە چلە دەرکردنی مناڵمان، بە هەموو شتێ، بە شوێنەوارمان، بە دەقی دینیمان، بە کشت و کاڵەکەمان، بە DNA گەنمەکەمان، بە هەموو شێ بە خەڵکڵم کاکی ئەم خەڵکە دێرینە، ئەم مێژوەی ئێمە. بەڵام زمان لە قسەکردنا مەسەن لەو ڤیددیوانەی کە بڵاوم کردو بۆ پەرتووە کە بۆ سەرنجڕاکێشی ئاسانە پیشانی بێ خەڵک بە چاو
خێرا بیبینێ وەک لەوەی تۆ بابەتێکی مێژووی قوڵ باسکەی ئەگینە پەرتوکەکە ئەم پەرتوکە زیاتر مێژوو باڵیا و بەسەریا وەک لە کورچیە بەڵام ئێمە گەوهرێکی گرنگمان هەیە من هاتووم دەوڵەتێکی وەکو ما گەورەتی ئیمبراتۆریەتی مێژووی مرۆڤایەتی هەیە بە کوردی قسەی کردووە من چۆن ئەم گەوهرە لە کیس جیهان و لە کیس کوردێم هاتووم هەموو شەکانیانم هێناوە ئەڵەم وەرە ئەمە زمانی کوردیە فەرهەنگێکم داناوە کاڵم ئەمە مێژووەکەی کوردی ئەمە بە کورد هاتوون ئەمە زمانەکەشید سۆمەریەکان بە هەمان شێوە هاتووم زمانەکەیان هوریەکان بە هەمان شێوە ماناییەکان ئەمانە چکە بەڵام ناسنامەی کوردی کوردبوون من ئەتوانم بڵێم نایەنەی زمانی جیاواز یا زاراوی جیاواز کێشە نییە بۆ من ئێمە ئەم زمانە جیاوازانە قساکەین کە بوون بە زاراوە یا هەندێک جار خەریکە زاراوەش تێپەڕێ بێ بە زمانی جیاواز بەڵام لە ناو لەژێر ناوی کوردیە ناسێنراوە ئێستا بۆ نمونە بەشێکم داناوە لەسەر لوڕ و هەورامیەکان ئەم زمانە بە چەندین سەرچاوە کابرا بۆ نمونە خانای قوبادی خۆی سۆرانیە هەر بە هەورامیە نووسێ بە زمانەکەی خۆشیڵە کوردی یعنی ئەمانە هەمووی یەکێکی وەکو براهیم کوردی گۆرانی شارە زووری کورد گۆران شارە زووری لە چەندین بەڵگەنامای وانووسێ چەندین گۆرانم هەیە کوردی گۆران سەرچاوی ئیسلامی کە یەکێ لە کوردەکان گۆرانن بە هەمان شێوە لوڕەکان ئێمە چەترێکمانەیە چەترێکی کوردی کە پێڵێن کورد لە ژێرم چەترا ئێمە هەمە ڕەنگین ئێمە شێوەی حکومڕانیشمان هەندێک لەم کێشانی ئەمڕۆ هەمانە هی و ڕابردووە مێژوویە ئێمە ئێشتا دەوڵەتە شارمان تێنەپەڕانەوە ئێمە دەوڵەتە شار سەلاحەدینێکە لە کێشەکانی دەوڵەتی ئەیوبی کە هاوشێوەیە لەگەڵ دەوڵەتی ئەیوبی ببوورە دەوڵەتی مادی و دەوڵەتی هوری دەوڵەتە شارە دەوڵەتەکەی وەکو دەوڵەتە شار حکمی کردووە کە جیاواز بووە لە دەوڵەتەکە ئیسلامیەکانی تر ئێمە ئەمەیە ئەم جیاوازیە و ئەمەیە تێگەیشتن ئەو پرسیارێکی کاک باهۆز تێگەیشتم بۆ ئەو نەباغی بە زمان کە زمان لە لایەکی تر وای لە من بایەغم بە زمان لەبەرەوەی ئەی سەلمێنم بۆ ژیان ئێمە و خەڵکانەین ئەی سەلمێنم بە هەموو ڕێکەوە بەڵام ڕوونی شەکەم و ئێمە بە زاراوی جیاواز ساکەین و ئەم زاراوانە لە ژێر ناوی کوردیا ناسراوە بە درێژایی مێژوو سەر ڕای جیاوازی و چەندین سەرچاوم هێناوە کە چۆن ئەمە ئەوروپیەکان لە سەدەی بیستەمە دوایی فارسەکان و ئەم دەوڵەتانی دراوسێمان بۆ مەبەستی سیاسیانەیە زمانی هەورامی گۆران لە کوردی داببڕن بە مەبەستی هەموویم ڕوون کردوتەوە سەرچاوە ئەوروپیەکە یەکەم جار کە چۆن ئەمە هەوڵدراوە هەمووین هێناوەتە بەرچاوی خوێنەر ئەمێجا ئەوە دووسێ هیوام وایە لەو بەشە کورتەی کە گوێم لێبوو لە پرسیارەکە تا وەڵامی ئەو پرسیاری کاک باهۆزما بێتەوە و مایکەکە گەڕێنمەوە. بەڵێ سپاس مامۆستا. کاک باهۆز جۆر لە دەنگی مامۆستا بوو تێگەیشتی ینی وەڵامی پرسیارەکەت وەرگرتەوە؟ وەڵا کاک ساسان وەڵام وەرگرتەوە سەرەتا بە داوای لەنەوە بەڕاستی من خەتەکەم تۆزی کێشەی بوو بۆیە هاتیژمە سەرەوە یانە پرسیارەکان بۆم گرنگ بوون دیارە وڵامەکەم وەرگر لەسەر ئەو بەشەی پرسیارەکە ما بەڵام یەک دوو پرسیارتر هەیە ئەگەر مەجال بێت ئیزن بدرێت ئەگەر بە کورتی بێ کاک باهۆز چۆن بەڕاستی مامۆستا سۆران هەر ئەوشۆ لەگەڵمانە و زۆریشم ئەمن شت نووسیوە کە لەگەڵی باز بکەین و سەرکاری دۆستان وەردەگرین تکایە فەرموو بە کورتی ئەیان پرسم بە کورتی مامۆستا کاک سۆران ئەوەی کە هەیە وەکو ڕەچەڵک ناسی وشە بۆ نمونە ئەیسا ئاماژیان بە ناوی شارەکان کرد ئایا بەگشتی دەتوانێت ئەمانە بەڵگە بێ بۆ نمونە ئەوەی لێکچوونی تەورێز بە تاوڕێژی کوردی دەتوانێت بەڵگەیەکی تەواوکەر بێ ئەمە یەکێک لە پرسیارەکان پرسیاری دووم ئەوەیە کە جوغرافیای کوردستان ئەگەر ئێستا جەنابەت بی پێناسەی بکەیت چۆن ئێمە ئێستا زۆر کێشێمان هەیە لە ڕووە مێژوویەکەیەوە بەڕاستی نازانین ئەو جوغرافیا تۆ یانە ئەگەر بۆ خۆت پێناسەی بکەیت بە پێی چی پێناسەیەکەی ئایا بە پێی قەلەمڕەوی دەسەڵاتەکان پێناسەیەکەی یا بە پێی ئەو با بڵێم بەڵگەنە یا ئەو تێکستەنە یا خۆب ئەو ماتریاڵەنە کە بە شێوەیەکی کەونارناسی یا ئەوەی کە وەکو ئاسەوارناسی مەوجودە ئەمەش پرسیاری دووهەمم بوو پرسیاری سێهەمیش ئەوەی
مێژووی یا باوڵم شارستانیەتی مسریەکان پەیوەندیەکانی لەگەڵ شارستانیەتی ئەم ناوچەکە وەکو هێلالی زێڕینیا ئەوەی کە وەکو کوردستان دەیناسین چێ چون گەرنۆڤێڵ زۆر ئاماژەی پێداوەوە حتا ئاماژە بە ناوی نەفرتیتی ئەدا کە بە ڕەچەڵەگناسی زمان بووی چووەوە ئەڵێ نەفرتیتی لە شارستانیەتی خۆریەکانەوە هاتووەوە بە مانای سەیری ئەو ژنە جوانەکە کە هات دەمەوێت تێبینی ژت یا ڕایژت لەسەر ئەو شارستانیەتە و پەیوەندی ئەم دوو شارستانیەتە بزانم بژین و بمێنن. بەڵێ دەست خۆش کاک باهۆز ئەمە مامۆستایزم بفەرموو کاک فەرەیدون و کاک ڕێناسیش وەربگرین ئەو دوو بەڕێزە دواتر دێمەوە لای جەنابەت کە لەسەر پرسیارەکان وەڵامت هەبێ. کاک فەرەیدون دووبارە سڵاو وابزانم دواتر قەتە بووی ئێستا فەرموو ئەگەر کاتت هەیە و جۆل لە دەنگی ئێمەیە فەرموو مایک بۆ جەنابەت. بەڵێ ڕێز سڵاو دوارم بیسەر دەنگم بێت. بەڵێ ئێستا دەنگتان هەیە فەرموو. بەڵێ ئەوە تەلێفۆنێکم بۆ جاران گورگە هات بۆ خەڵکێسە تەلێفۆنی بۆ دێ ئەرز بێت کە سپاسی دووبارە بۆ دکتۆر سۆران و خۆشحاڵ بووم کە دەنگیم 20 لەم ڕێگاوە و سپاسی ماندووبوونەکە یەکەم بەڕاستی کارێکی ناوازەی کردووە هەرچەند کتێبەکەی نەگەشت دەستم بەرام لەم لاولۆلا ڕەخنە و تێبینی و ئەوانم لەسەری خوێندوێتەوە زۆر زۆر خۆشحاڵ بووم هیوادارم کە بەردەوام بێ بەتایبەت لەسەر ئەو بابەتەی کە فەرمووی ئایینی کوردان کە بەڕاستی بابەتێکی زۆر گرنگە. من بۆ خۆم شەخسەن ماوەیەکی زۆر گەڕاوم کە ئایا کورد جەهانبینی هەیە تەفسیری جەهانی هەیە تەعویلی جەهانی هەیە هەرچەند لە یاسانەکانە دەیدۆزینەوە بەڵام ئەوە کارێکی زۆر زۆر گرنگ و پێویستە هیوادارم کە بەردەوام بێ جەنابی. یەک دوو پرسیارم هەبوو ڕەنگە چەند پرسیار ئەوەی کە مامۆستا سۆران بۆ ئەوەی کە نەمدی لە فەرمایشەکانیەت ئاماژە بە تەمەدونی ئیلامە یا شارستانیەتی ئیلام کە خۆیان باشتر دەزانن زۆر زۆر دکومنت و بەڵگە دۆزراوەتەوە ژێرخاکیەکان دۆزراوەتەوە سەبارەت بە تەمەدونی ئیلام و شارستانیەتی ئیلام ئەگەر بە کورتیش هەبووە فەرمایشێکی هەبێ. پاشان ئێوە باشتر دەزانن کە مەریوان ناوچەیەکە بینی هەورامان و دواتر دێتە هەڵەبجە و دواتر دێتە دەوروبەری بانە و سنە و ئەوانە کە زرێبار بۆ خۆی لەوێ بێرها گۆلاوێکە دەریاچەیەکە کە وا باوە دەڵێن شاخێکیش لەوێ بە ناوی فەیلەقوز دەڵێن لەوێ شارێک هەبوو بەرحاڵ ڕەنگەت شارستانیەتێکی تێدا بێ ئەگەر نەزەریان سەبارەت بەوە و هەروەها سەبارەت بە زیویە کە زیویە چ دەورێکی هەیە چ جۆرە ئەوەشمان بۆ ئەگەر باسکا ببوورە زۆر پرسیارەکان بە خێرا عەرزەکەم لەبەرەوەی کە کاتی دۆستان نەگرم و هەروەها شارستانیەتی سەکاکان بەتایبەت لە ناوچەی سەقز کە پەیوەندی دەبێ ڕەنگە بە زیویەوە ئەگەریش بینە ناوچەی سنە کە حەزەکەم سەبارەت بە سنەش ئەگەر بفەرمونون کە دۆستان ئاماژیان بە هەندێک ناو کرد و مامۆستا سۆرانیش لەسەر وشەکان بەرحاڵ کاری کردووە بۆ نمونە بەشێک لە خواروی سنە هەیە بە ناوی نایسەر کە زۆر کەس ئاماژە دەکەن کە ئەوێ ناهید سەر بووە پێدەچێ لەوێ بەرحاڵ شارستانیەتێک هەبێ بەر ئەساسی ئەو مێتۆلۆژیە. سەبارەت بە ئەوەی کە ئەو کتێبە بکرێتە دەنگی نازانم پێشتر لە سەرەتای قسەکانمان عەرزم کرد ڕەنگە ئەو کاتەکە قسەکانم قەت بوو منیش پێم وایە کە نەکرێت لەبەر ئەوەی کە ئەوڵان ئەو دۆستانەی کە ئاماژەیان کرد کە لەبەر ئەوەی کوردی نازانن بخوێنەوە باشترە بە دەنگ بیبیسن دەی باشتریشە ئەگەر سەبارەت بە مێژووی کورد دەخوێنن بڕۆن کوردی فێر بن ئەو کاتە کتێبەکەش بخوێنەوە و پاشانیش ئەگەر کتێبێک بەڵگەنامەیە بێ بەڕای من ئەگەر بکرێ بە کتێبی دەنگی ئیتر لوتفی ئەو بەڵگانە کە ئینسان دەبێ بە چاو بیبینێ نامێنەوە شاراوە دەبێوە بەرحاڵ بیسەری کتێبە دەنگیەکە لێ تێناکە. زۆر زۆر سپاس بۆ کاتێ بۆمتاندا. سپاس مامۆستا فەرەیدونی ئەرشەدی ئێمەش خۆشحاڵین کە لە خزمەت جەنابەت دابووین. کاک ڕێناس فەرموو مایک بۆ جەنابەت.
ڕێز و سڵاو هاوڕێیان سپاس لەم ژوورەوە لە بەرەوەبەرانی هەروەها ڕێز و سڵاوی تایبەت بۆ مامۆستا سۆرانی عەزیز. پێشەکی لەو جێگە کە مامۆستا سۆران باسی کێشەکانی خۆی کرد لە چاپی کتێبەوەی کە بتوانێت کارەکانی درێژە با بەداخەوە کەوتمە بیرەوە شارەی مامۆستا هەیە من کە ئەوەی کە دەفەرمێ ئەوەی نەتویست بڵێ ڕەبی بە دەردی کوردی زاناچێ. زۆر بەداخەوە هیوادارم کە کێشەکانی مامۆستا سۆران بە زووترین کات لا بچێت و بتوانێت درێژە بە خزمەتکردنی بە مێژوو ئەدەبیاتی کورد بدا و بە دەردی کوردی زانا نەچێ. و بەڕاستی جێگەی داخە کە ساڵانە سەدان و دەیان گۆرانی بێژی فاشیستی تورک و فارس تێن لەو باشوورە بە ملیۆن دولار پۆڵەوە بێنەوە، بەڵام ئەو پارە نادرێت بە کارێکی ئاوا بایەختار کە کەسێکی وەک مامۆستا سۆران درێژەی پێ بدا. پاشان پرسیارەکەم مامۆستا سۆران ئەوەیە کە ئایا زاراوە و بنزاراوەکانی کوردی ئەوەی کە کورد و لوڕ قسەی پێکا، یانە لە کەنداوە لە لۆڕی بیگرین تا تێتە ژوورە و لەکی و کەڵهوڕی و سۆرانی و بەرەو ژوورتر کە هەورامی و شکاکیوەمانە، ئایا هەرکام ڕێگەی جیاوازی خۆی لە مێژوودا بڕیوە و گەیوە بە ئێمڕۆ، یانە ڕێگەیەکی هاوبەش شتێکی هاوبەش لەبێن ئەم زاراوە و بنزاراوە کوردیانە هەیە؟ ئایا شتێکی هاوبەشی وامان هەست یانە هەرکام ڕێگەی خۆی بەجیا بڕیوە؟ و دوو لە فارسیا کە خۆ هەروە دیاکۆنۆف لە مێژووی ماداژێ فارس تەنانەت لیباسەکەی تەنانەتە و تاجی نیلوفەرەی کە وەک بێژین نەمادی فارسەکانە لە مادەوە گردوویە، زوانەکەی وە لیباسەکانیشی لە پاش ئیسلامی شەرەمە پێشات و فرێک لە پیتەکانی لە وشەکانی لە عەرەبی گرێ. بۆ نمونایسە زۆر سەیرە مەسەڵەن فارس کاتێکە شتێک ئەیژن بنووسین بە تایبەت لەینا ئەیژێ مەسەڵەن حێجیمی، یانێ حەیەکە تەلەفوزەکە، وەلێ ئەوەی کە ئەیبیسێ نازانێ ئایا ئەمە هێ دوو چاو بنووسێ یا هێ جیمی، نیشانەوە کە ئەم وشە ئەم پیتەی لە زوانێک تر گردووە هی خۆی نییە. ئایا لە کوردیشا شتی وامان هەیە کە کوردی زوانی کوردی زاراوەکانی بنزاراوەکانی پیتێک وشەیەک شتێکی لە زمانی تر گردبێت و هێشتا نەیتوانیوێت جێگەی لە ناو زمانی خۆیان بکاتەوە و هێشتا وەکو فارسی کێشەی بێ کە مەسەڵەن قێ و غێوەک یەک تەلەفوزەکەن فارسەکان لە کاتی وتنا، یانە ئەگەر فارسێک وشەیەک بێژێت ئەو فارسەکەی تر نەزانێ وشەکە چییە بگرە بپرسێ بێژێ کام کدوم وەک ئەو شتێکە خۆیان کدوم قەین، یانێ قێ دوو نقطە یا غێ یەک نقطە، یا مەسەڵەن وتم وەک هێژن هێ جیمی یا هێ دوو چشم. ئایا لە کوردیشا شتی وامان هەیە؟ زۆر سپاس، سەرکەوتوو بن. سپاس کاک ڕێناس، سپاس بۆ بەشداریتان. مامۆستا دێنە لای جەنابت و یەک پرسیاری ژە من لەسەر پرسیاری دۆستانەوە بێ باسی کە لۆڕ دەکرێت بۆ نمونە هەر ئەو نەخشەیە کە کاک باهۆز دایناوە ئێمە چەندە دەتوانین بێسلا ئەو نەخشەیە دابنێن وەک نەخشەی دێرینی کوردستان، یا ئایا بە شێوازێکی دیکە بپرسم کورد پەیوەندی بە کەنداوە هەیە کە ئەوڕۆ ناسیۆنالیزمی ئێرانی پێی دەڵە کەنداوی فارس و عەرەبەکان بە خەلیجە العەرەبی پێناسەی دەکەن؟ فەرمووتکە. دەستان خۆش بێ، سپاس بۆ ئەم پرسیارانە. کاک فەریدون سەبارەت ئەوەیڵێ تەورێست تەورێژەمانە، ئێمە ئەمە بۆ سەلماندن نییە، بەس تۆ ئەو شتانی لە بەردەست ئەو بابەتانەی ناوانێتە بەردەست هەوڵی لێکدانەوەی بۆ بکەی، پشتگیری لەو بۆچوونت بکەی، بەڵام ئەمە تاقە پشتگیری نییە. دەوڵەتی شاری تەورێست پایتەختی دەوڵەتی ڕەوادی بووە، حکمی کردووە کە وێران بووە هەر خۆی پاشا کوردیەکە دروستی کردوێتەوە، مێژووی وڵاتەکە کورد نووسێتی، بەڵام خۆ ئەگەر ناوێکیش بدۆزینەوە کە کوردیە جاریتر مانای پێبینەوە هەر ینی یەکلایەکات و ئەجینە یەکلایە، ینی ئەمە بابەتێ نییە تۆنی نکۆڵی لێ بکەیت، چکە شتێک نییە بە ناوی تورک لە وڵاتی ئازربایجانە و مێژووەکە وەکوتم یەکەم پەرتوو کە نووسراوە و ناوی هەبێت لە مێژووە پاشایکی کورد نووسێتی لە سەرچاوە ئیسلامیەکانە، پاشای کورد بە ساحیبە ئازربایجان خاوەنی ئازربایجان باس کراوە، حکمیان کردووە خاوەنی پەرتووکیان لەسەر نووسیوە، شارەکان پایتەختیان بۆ ئەیتقومە لەوە زیاتر وڵاتی ئەمەیە. ئەگەر ناوێکیشی سەرچاوێکمان هەبێ ڕووی بکەینەوە کە من کارم لەسەر ئەو ناوە نەکردووە، وابزانم کاکساسان ئاماژەی پێیان من خۆم کارم لەسەر نەکردووە، ئەمە شەر پشتگیری لەو بۆچوونانەمانەکە. چۆن پێناسی کوردستانگەین لەسەر چ بناغەیە؟ بەڕێی من کوردستان و هەموو قەڵەمڕێوێ هەموو دەوڵەتێ لە گۆڕانایە، بەڵام
کە تۆ باسیەکەی ئەو شوێنانی کە کوردی شیا من بۆ نمونە ئەڵێم ئەمە قسەی مەسعودیە لەسەر کورد هاتووم قسەکانی مەسعودی لەسەر کورد کردووە بە نەخشێک ئەم نەخشەیە لەگەڵ دەوڵەتی لەگەڵ قەڵەمڕەی میدیایەکە ئەمە لە خۆیەوە نییە چونکە هەمان خەڵکن ئەڵم ئەوە تا هەمان نەخشەیە نەخشە هەیە خەڵک لە جیهانە کردوێتی کوردستانی هەتا لوڕستان کردووە ئەمە نەخشەی جیهانیە کراوە بە کوردەکەی ئەو کەسی کە بە کورد ناسراوە لە جیهانیا تۆ نەخشەی شوێنی نیشتەجێی ئەوان لەم سەردەما بە وڵاتی کوردانە ناسرێ بەڵام هەندێک جار بە پێی کەسەکان خەڵک هەیە ئەگەڕێتەوە بۆ سەرچاو مێژۆ بۆ نمونە هەمەدان شارێکی کوردی تەواو بووە بەڵام تورک وردە پاڵی بە کورد ناوە لە ناو شارەکە زیاتر گوندەکانی ڕۆژهەڵاتی ئەمڕۆ خۆیان بە کوردانن و تەنانەت لەژێر کاریگەری هەوڵی توانەوەی کووردا لوڕەکان خەریکە ینی هەندێکیان خۆیان ینی زیاتر بەنزیک لە فارس پێناسە بکەن ئەمانە هەوڵی ئەسیملێکردنە بەڵام ئەم ناوچانە وڵاتی کوردن و دەوڵەتێکی وەکو کوردگەلیەت وەڵی بمبورن لە ناو ئەمشۆ زۆر بابەتمان باس کردووە هەردێکیان لەوانەیە لە پەرتووەکەمان باسم کردووە کە ناوچەی سەرجستان و کە سیستان و ئەم ناوچانەی کە ئەچێتە سنووری بڵین بەلوچ کە چۆن دەوڵەتی کوردی تیا بووە ئێمە سەرچاوە لەسەرە ئەمە دروستمان نەکردووە کورد لە ڕاستیا درێژ بۆتەوە بۆ کەندا و ئەمە ینی لوڕەکانەکە کە کوردن و درێژبوونەوەی کورد بۆ خوراسانیش ئەمە هی پێش ئیسلامە یەکێ لەو دەلیلانە کە لە سەدەی نوێمی زاینیا کەسێکی وەکو مەسعودی ئاماژە بە کوردی خوراسانەکە ئەوەتە کوردی خوراسان لە سەدەی نۆ ماوەکو کوردێکی تەواوی ئەویا ینی دڵنیا بە سەدان ساڵ پێش ئەوە لێ بوون بەداخەوە سەرچاوەیەکمان نییە ڕێککەی چوون بەڵام لە پێش ئیسلامە لەوێ بوون ئایا سەردەمی مادەکان بووە یا سەردەمی ئەشکانیەکان بۆ نازانین چکە بەڵگەنامەمان نییە بەڵام دڵنیا لەبەرەوەی مەسعودی لە سەدەی نوێما باسییانەکە یعنی دێرینن لەوێ لەبەر ئەوە وەڵاممە بۆ ئەو سەربارەت پێناسەی کوردستان میسر یەکێ لەو بابەتە سەرنجڕاکێشانی کە لەم ماوا بڵاو بووە DNA خێزانی فرعونەکان فرعونە حکومڕانەکانی میسر خەڵکی میسر نین خەڵکی ئەم ناوچانەی کە پێڵن کەوانەی بەپیت کە کوردستان لە دڵی ئەو ناوچەیە لە خەڵکی کەوانەی بەپیتن خەڵکی میسر نین واتە ئەوان شارستانیەتەکان وە شارستانیەت لە ڕووی شوێنەواریەوە شارستانیەتی ئێمە دێرینە بەڵام پەیوەندیشی فەرهەنگی دێرین هەیە لەگەڵ میسرا هوریەکان تا ئێوێ ڕۆشتون ینی پەیوەندیان لەگەڵ میسرا زۆر بووە و ئەمە ڕەنگیاوەتەوە لە شعری سەدەی دێمی زاینیە هەندێک شعر لە ناوچەی جەزیرە و بۆتان نووسراوە کە هەڵەیە بە شانوباڵی پاشای فاتمیە یعنی نزیکن لە شیعەگەری فاتمیەکانەوە ئەمە پاژماوەیەکی دێرینی هەیە فاتمیەکان پەیوەندیکی زۆریان هەبوو لەگەڵ جەزیرە و بۆتان و تەنانەت سەلاحەدین کە چۆتە ئەوێ خۆمە ئەمە بناغەیەکی لەبەرەوەی کورد تا ئەوێ ڕۆشتووە لە سەردەمی هەزەبانیەکانە یعنی کە لە 200 پێش زاین و حکمیان کردووە هەزەبانیەکان ویستویانە کێشە بۆ ڕۆم دروستکەن لە ناو ڕۆمە واتە پەیوەندی کورد و میسر زۆر دێرینە زۆر پێش ئیسلامە من هەموو قۆناغێکە لەم پەرتوکا دامناوە واتە سەلاحەدین نەچوە بۆ میسر وەکوی کە وڵاتێ بێ ینی ئەمە پەیوەندیەکی درێژکراوێکی فەرهەنگیمان لەگەڵ میسرا هەبووە زۆر دێرینە زۆر دێرینە لە هەموو قۆناغێکای بینی لە سەردەمی سەلاحەدینە لە پێش سەلاحەدینە چەندین پێش بوونی سەلاحەدین دەوڵەتێکی وەکو دۆستەکی مەروانیشی پێڵەن پەیوەندیکی بەقوەتی زۆر بەهێزیە بۆ لەگەڵ دەوڵەتی فاتمیەکانە بۆ وەکوتیشم هەندێک لە شاعیرەکانیان ئێستا شیعەکان بەکارێنێن وەکو نمونەی شعری شیعەگەری لەبەرەوەی ئەو بەشان و باڵی زۆر فەخر بە کوردبوونیەوەکە لە ناوچەی جەزیرە و بۆتان کە چی نزیکە لە فاتمیەکانەوە ئەمە ینی بۆ ئەوەی تێبگەین کە ئەمە پەیوەندیکی زۆرمان لەگەڵ لە پەرتوکەما وردەکاری زۆرە بینی لە سەردەمی هوریەکانەوە چۆن ئەو پەیوەندیە و تا سەردەمی سەلاحەدین و دواتریش چۆن ئەو پەیوەندی هەبووە کاک فەریدون پرسیاری ئیلامی کرد
من پێم وایە خۆم ئیلام ئەو حەقم ناوەتێ کە هەیەی ئیلام ناوچەیەکی شارستانی زۆر گرنگە شارستانێتی ئیلام ئاماژەم پێکردەوەکو شارستانێتی ئەمە بەڵام فریا ناکەوی ئەم نازانی من چی سەرچاوم هەیە و ئەم کوردستانە وڵاتێکی وەکو بەریتانیا ئەو نە سادەیە ئەو نە ئاسانە مێژوەکەی بنووسی بەڵام ئەم فەرهەنگە ئەو نە ینی بەریتانیا لە پێش 2000 شتێکی نووسرا شتێ نییە کە بتوانی بزانی بەریتانیەکان چۆن ژیاون بەڵگەمە ناممانە لەبەرەوە تۆ توانی زۆر باسانی مێژووی بەریتانیا بنووسی بەڵام تۆ نووسینی 5,000 ساڵی ئەم ناوچەیە هەیە شوێنەواری 10,000 ساڵ و 12,000 ساڵ هەیە لەبەرەوە نووسینەوەی ئەنی لەوانەیە مناڵی منیش خەریک بێ هەر خەریک بێت تەواو نەبێ فریا نەکەوم لەبەرەوە تا ئێستا زۆر بابەت هەیە کە من نەمتوانی فریا بکەوم بۆ نمونە شاری مەریوان مەسەن ئیبانی لەوە چێ ناوی بانە بێ مەریوان تا ئێستا سەرچاوێ نەکەوتۆ بەرچاوم و کاری تایبەتیشم نەمتوانێت لەسەر هەموو شارێ بکەم ئەمەموو شارە هەر یەکەی مێژووی پێش ئیسلام و پێش ڕۆم و پێش فارس و پێش مادی هەیە ئەمانە ناتوانی فریای هەمووی بکەوی بۆیە من تەنها کەسێکم منە مێژووی نەتەوەیەگە نووسمەوە ئەبێ چەندین خەڵکی تریش مێژووی ناوچەیی هەیە تۆ لە مەریوانە مێژوو نووسێکی ناوچەی بتوانێت سوود لە پەرتوەکەی من بێنە کە مێژووی دەوڵەتەکەی نووسیوە ئەویش دەوڵەمەنی کا بە مەریوان ڕۆڵی لەو مێژوە گەورەیە چییە ئاوا ئەتوانی بەیەکەوەی شەر نییە مرۆڤێک بتوانێت فریای هەموو شتێ بکەوێ چونکە وەکوتم یەکێکە لە دەوڵەمەندترین ناوچەی جیهان و دەوڵەمەندترین مێژوومان هەیە ئەمە بە من حەز ناکەم شت بۆ کورد دروستکەم ئەوە ڕاستیەکێ لەبەرەوە فریای زۆر شتی ئەوە ناکەم زیویە ئاماژەم پیاوە لە سەبارەت بە دەوڵەتی ماناییەکان زۆر دەوڵەتێکی گرنگە پێش مادەکان ڕۆڵێکی گەوریان لە کوردستانە بایەخم پێداون لە پەرتووکی پێشوو لەم پەرتووکە لەوانەیە بڵێم زیاتریش بەستومەتۆ بە مێژووی دواتری ئازەربایجانەکان چونکە ئازەربایجان دروستکراوە چۆن پەیوەستە بەو لەم پەرتووکا پەیوەستی زۆر گرنگە لە هەموو قۆناغێکە کوردستانم بەستۆتەوە بەوەی پێشتری بەوە دواتری بۆ ئەوەی بە خوێنەری بڵێم ئەمە مێژوویەکی گرێدراوە بەیەکەوە یەک تەواوەکە باخێکی زۆرم باوە بە زیویە و بەو ناوچەیە سکاکیەکان خەڵکانێکی زۆر هاتوون هەر کە بە ئەنگلیزی پێڵەن سیفیان سکاکی ئەمانە هاتوون هەندێک بۆچوون لەسەر زمان و لێکۆڵینەوە هەیە بەس وەکوتم نەک ئەوان چەندینی ترنەتەوە هاتوون یۆنانیەکان هاتوون لەم ناوە شاریان چەندین شاریان بەجێشتووە مەسەن لە قەڵای کەرکووکیان حکوم کردووە ڕۆم هاتووە ئەمانە هەمووی هاتوون فرای هەمووی ناکەوین زۆرن ناوچەیەکی دەوڵەمەنە نایسەرە باس کرد کارم لەسەرەوە نەکردەوە کوتم بە هەزاران شوێن هەیە من ناوی شاری وام لایە پەرتووکم هەیە هەر لەسەر ناوی شار ئەم هەموم شارانی کوردستان لەسەریە نووسرێ ئەمە توانرێ کەسێک بە تایبەت لەسەر پەرتووکێ لەسەر شارەکانی کوردستان بنووسێ لەوێ زیاتر ڕوونکردنەوە بەوەکوتم من مێژوو نووسم ئەمەوێ مێژووی ئەم نەتەوەی نەفەوتێ ئەمە کارەکەی منە جاکە شارێتە ڕێم لەوانەیە مەسەن هەندێک جار قسوور بم بەرامبەر بۆ منەش سنە لەوانەیە لەم پەرتووکەما زۆر ناوچەکەی باس کراوە بەڵام لەوانەیە وەکو خۆی باز نەکرا بێ یا شارێکی تر فریان نەکەوم ئەمە ناگەێنە گرنگ نییە و شارە لەبەرەوەی من ئەمێ مێژووی نەتەوەیەک بنووسم شاریەتە ڕێم باسیەکەم بەس فریای هەمووی ناکەوم سەبارەت بە زاراوەکان و هاوبەشی وەکوتم لە 27 حوتا تازەترین لێکۆڵینەوەی جیهان ئەڵێ مێ سەرەتای زمانی هەندۆروپی ئەو تیۆریانەی ڕابردوو هەڵەن کە لای قەزوین و لای ناوی چییە لای ئەنەدۆڵ کە تۆزێ کوردستانە و سەر و کوردستانە بەرە و بەشی سەرەوەی تورکیا هاتە خوارەوە بەناو کوردستان واتە زمانی هەندۆروپی لێرە بڵاو بێتەوە بە دڵنیایی زاراوە کوردیەکان ڕێژێکی هاوبەشیان هەیە بەڵام هەندێک زاراوە هەیە شوێنی جوڵاوە یعنی شەرت نییە لە هەمان شوێنە بووە ئەو زاراوانەی کە لە پەنایەکان و زۆر جیاوازن ئەوە لە سەردەمێکا جوڵەیە دروست بووە کە لە پەنایەکا بیت و هاوبەشی و نەبێت زاراوەکە ئەوە یەکێکیان جوڵاوە لە شوێنێکی ترۆ هاتووە بۆم شوێنە لە شوێنێکی تری کوردستانی گەورەوە هاتووە نەک لە ئینەی بەرەوە ئێمە بناغەمان ئێمە هاوبەشیمان لەگەڵ هەموو زمانی هەندۆروپیایە زمانەکەمان دایکی و زمان هەندۆروپیە ئەوە شوێنەواری
ئەو قسەی منی سەلمان کە زۆر کەس ینی لای سیر بوو من لە پەرتوشی ڕابردوو ماڵم زمانی هندۆروپی لە کوردستان و بڵاوبەتەوە ئەمە تیۆریکی تازە بوو ئەوە تا جیهانەڵێ شوێنەکەی وتووە بەس ناڵێ کوردی لەبەرەوەی لە ڕووی سیاسیەوە قبول نییە بە دڵنیایی ئەو هاوبەشی پرسیارتان لەسەر کرد هاوبەشی هەیە سەبارەت بە فارسەکان و عەرەب فارسەکان ئەو وەکوتم بەسەر چاوە بەڵێ زۆرترین شتی لە نەتەوە وەرگرتووە و ئەمە بە قسەی هیرۆدۆت و بە قسەی سترابۆ و چەندین سەرچاوێتی کە فارسەکان هەموو شتیان لە خەڵکی دەرەوە وەرەگرن نەتەوەی تازە ئەو شتەی هەیە وەکو ئەنلیزی ژوایە ئەو نەتەوە تازانی کە ڕەجی قوڵی هینیان نییە ئاسان شتی خەڵکی تر وەرەگرن کورد لەم سەدەی بیستەمە خەریکەکەوێتەوەیش بە هەوڵی توانەوە شتی نەتەوەی تری هاتوۆتە ناو ئەچینە کورد خۆی فەرهەنگەکەی قوڵ و دێرین بوو شتی خەڵکی تری کەم وەرەگرت هێشت بوویەوە کوردی ئایا پیتی وەرگرتووە نمونێکتان بۆڵم مەسن جاران من کەس جوێم لێ نەبووە بڵێ حاجی ئۆمەران هەرایان و حاجی هۆمەران چونکە لە ڕابردووە دەرەکەوێت کە لەوە ئەچێ لەم سەردەما بەم هات بێتە ناو ئێمە بەهێت تۆمارمان کرد بێ بۆ نمونە من هەندێ بۆ نووسینی مێجەرسۆنم هەیە کە لە کوردستانە نووسێتی ئەنجومەنی نەبیست و نووسێتی هەنجومەن ئەگەری نەبیستوەڵە هەگەر لە قسەی خەڵک وەریگرتووە لەوە چێ ئەیەکی هەندێ هەیە لە کوردیا بەڵام هەندێ هەیە بێ تازە بێ هەندێ ئەیەکمان هەیە لە هەندێ حاڵەتە بەس ئەیەکی سەرەتا لەوە ئەچێ لە هەندێ حاڵەتە تازە هات بێتە کوردیەوە وەکووتمان مثلا بازاری وەسمان پاشا کەس ناڵێ بازاری عوسمان پاشا لە بەڕووی بازارەکە 200 ساڵە کۆنە خەڵک ناوە کۆنەکە لە وەسمان پاشا هەندێک گوند هەیە گوندی چێ ئەلی خەڵی لە ڕابردووان نەیوتوە ئەلی وتوەتی ئەلی خێزان هەیە بنەماڵە هەیە 30 ساڵەت ینی بڵێن باو باپیرانیان لە سەرەتای لە کۆتای هەرسەکانە لەدایک بوون بە بنەماڵەکانی ماڵی چێ ئەلی چکە لە ڕابردووان نەمانوتوە ئەلی تازەیە زمان گۆڕین هەموو نەتەوێک ئەوە شتێکی ئاساییە پیت ئەگۆڕێ لەژێر کاریگەری نەتەوەی دراوسەیە و بەهۆی خوێنەوار بوونەوە بە زمانی نەتەوەکی تر ئێمە خەریکی ناوی جاران خۆمان ناوی بێگانەمان گۆ کرد بەو شێوەی خۆمان نەمان و وەسمان نەمانەوە عوسمان نەمان و هۆمەر بەڵام ئەمڕۆ بەهۆی کاریگەری هەوڵی توانەوە و قوتابخانە و میدیاوەمانە خەریکین ئێمە زمانی پیتی ئەوان بەکارین ئەمە لە جیهانە شتێکە ڕوئە و بەردەوامە وابزانم لەسەر ئەوەی لور وەڵامم مایەوە بەڵام زۆر گرنگە بەشێکم داناوە لە پەرتوکا وەڵامیەوەی کایە لورەکان ئیبینی لەسەر چاوە تەنانە لە سەدەی بیستەمە کە لە لوڕیانوتووە ئێوە چێن هەمان ئەو چیرۆکە کوردی کاڵێ ئێمە لەو کەسانە دروست بووین کە لە سوپای زوحاک لە زوڵمی زوحاک ڕزگارکراون چونەتە شاخەکان هەتا سەدەی بیستەم هەمان چیرۆک و هەموو ئەوانەی کە ئەمڕۆ دەوڵەتێکی وەکو حەسنەوی کە لەوەچی خۆیان لور بوو بێتن سیرەکەی لە لوڕستانەوە هەتا شارە زوریان حکوم کردو و خۆشیان بە کورددانراون و هەم ناوچی کوردستان وڵاتی خۆیان بووە حکمیان کردووە لەبەرەوە لور ئەمە هەوڵی سەدەی بیستەمی ئەوروپیەکان دەستیان پێکردو و فارسەکان زۆر بەخەستی کاریتیاکەن ئەیانەوە کار و هەندێک لور ڕیش کەوتۆتە ژێرە و کاریگەرەوە هیوام وایە وەڵامی ئەو پرسیارانم مابێتەوە مایکە کاگەڕێنمەوە بەڵێ سپاس مامۆستا کاک پێوەر و کاک هوشیار و کاک مەنسووریش بەخێر بن بۆ سەر ستەیج کاک فواد دێنە لای جەنابەت فەرموو تکایە ئەو هاوڕێیانی کە لە بەشەکانی کورد لە هەر بەشێکی کوردستان زاراوەیەکی جیاواز لە سۆرانیان هەیە بە زاراوەی خۆتان قسە بکەن فەرموو تکایە کاک فواد بەڕێستە ممنون کاک سەسەن ینی من بە زاراوەی خۆم بەڵێ ینی بە سۆرانی قسە بکەی دەرنێرمە خوارێ فەرموو کاک خاص بێ منیش سڵام و ڕێزیمیان پێگردێتە گەرەکمانەیە باچوو کاکسۆران زەحمەتی وشکشتن کتیبێوش نویستن نامێکیش مێژوو مەسەن کوردیە من پاسە ڤیرەبەریش کردو کە کەسی نەنویستن
یەک نەفەرە باچوو کتێبێ نوویستان ئەنی ئەسڵ و مەسەلەکەی ناچێ کە کاک سۆرانی بەڕێز ئەگەری کتیبە قەڵەمەڵدانوەنە بە نوویستەنەڵ طبعا پاسە نوویستەنەڵ کە تەمام و مێژووت ینی ئەگەر جە کوردی بێبەر ینی گردە شێونان پێبەرە ینی هیچ نەتەوێتەر هیچ تاریخێتەر و هیچ مێژووتەر قبولش مەکەر من مەتاو بمبورە باش تێناگەم بۆی وەڵامەکەم دروست بێ باشە بمبورە باشە بەبووە هەمووی بزانیا بەستریان ناکەم جەناب زەحمەتێکت کێشاوە مێژوویکت نووسووە بە ناوی مێژووی کورد کەس نەیکردووە باشە من ناتوانم وەکو خۆم وەکو تاک ڕخنەی لێ بگرم ناخوێندومەتەوە نا ئەوەی کە خۆم توانی ئەوەم بووە کە بڕۆم ئەو مەسائلەی جەنابەت تەلاشت کردووە خوێندووەتەوە نووسیوتە ئەوە ناتوانم ڕخنەی لێ بگرم بۆ ئایا ئەبێ بۆ منی کورد مطلق بێت وا بیری لێەکەمەوە قەڵەمی چ دوا لێداوە ینی ئەگەر قەڵەمەکە دوا لێدا بێ کە نەتەوەکانی تر لە دەرەوەی نەتەوەی کورد دەیانی پیا بنێن ئەو قەڵەمە لەلایەن ئەوان بووە ینی مێژوو وا دەسی ینی کەسێک دەست ئەبەرێتە ناو مێژووی کورد ینی تەواوی مێژووی دەرەوەی کورد ئەشێوێنەی بە یەکەوە تەناقوز دروستەکە لە ناو مێژوەکانی گشتیان ئەوان قبولی ناکەن ئیستا ئێمە وەکو نەتەوەی کورد ئەبێت چی بکەین کە ئەم مێژووە کە ئەنووسرێت و نووسراوە بە هەموو کەم و کەسرەکەیەوە کە حتمەن تایەتی من خۆشت ئشارەت بکرد کەسێک توانی ئەوەی نییە بە هەموو کەم ئەبێ باوەڕی بێ بکەین وەکو ئەوەی شاهنامەیەک موجودە ئەوەی کە شاهنامەی قبوڵە چ لێ ئەزانێت چه سەوادیە چه سەوادی نییە چه حاڵیە چه حاڵی نابێت لە بەرامبەر بەو شاهنامە سیاسەتەکە فەرهەنگی تعریفەکاتەوە و شەڕی پێکە یەکێک لە ئێمە چی بکەین کە ئێمەش وامان لێ بێت ئەم مێژووە کە جەنابەت نووسیدە بێ ئەوەی حاڵی ببم بێ ئەوەی فوادێک تحقیقی کردبێت دەدانە چتی لێ وەرەگرم بە ژیانی پێکەم وەکو کورد قبولم کردووە ئەسم فەرزکە نەچوومە بخوێنمشتەوە لەگرا خۆشەویستێک وتی بەڕێزێک لەگرا وتی کەسێک گەگەرێکی مێژووی کورد بخوێنێتەوە ئەبێ بڕوە کوردی فێر ببێ و من نەقدی ناکەمەوە قسە بەزێژم ئەو بەڕێزە مامۆستایان پێچەستان پێش باشترە مامۆستاکەی لای بەن هەر بە ناوی خۆی ناوی بەرن پێویست ناکە مامۆستا پێ بۆیە شاهنامە لە قاوەخانە دەستی پێکرد گەرەکتە مێژووی کتێبەکەت مێژووی کورد باس بکاتەوە ئەبێ بە هەموو جۆرێکی پێ بکەن کە هەموو ئەوەی کووردە حتا ئەوەی کوێرە ئەوەی سەوادی نییە بە داستانە بە شیعرە بە گۆرانیە باسی بکەین کات ئەبا ینی ئەبێ کاتی بۆ دانین ئەبێ باوەڕی پێ بکەین بە کەم و کەسیەکانیەوە و گشتمان لە مەولا باسی بکەین بۆ مناڵەکانمان ئاوا مێژووێک ئەچێتە ناو نەتەوەیەک خۆمانە بێ باوەڕمانە بێ بێ یەک نەفەر لە دەرەوەی نەتەوەی کورد ئەم مێژوەیە کە جەنابەت هەر کوردێکتر بینوسە قبولی ناکەن بی بەمە ئامریکا و بی بەمە ئوروپا و بی بەمە ئەملا و ئەملا بیخوێنەوە ئەو لا تەرجمەی نایکەن چون تەناقوز دروستەکەی لە تەواوی مێژوەکانە بە باوەڕی منیش وەکو کورد ئەسڵان بۆ مهم نییە ئەسڵان بۆ مهم نییە کەس باوەڕی پێ ناکەم مهم خۆمم کە باوەڕی پێ بکەم ئیستێج ئەگەر کەسێکتر توانی ئەوەی نییە کە بینوسێتەوە دوو کەلەمە دوو خەت بنووسێت جەنابەت زەحمەتت کێشاوە کتێبێک نووسیوە چی بکەین کە گشتمان باوەڕی پێ بکەین هەل لە ئیستەوە نەتەوەی ئێمە ئیسە ئام لەم نەسڵی ئێمە ئەبێ چی بکەین کە نەسڵەکانی تر باوەڕ پێ بکەن ئەبێ من بۆ مناڵەکەم باسی کەم
ئەکسەری ئەوانەی لێرە هاتن قسەیان کرد خەریکن نەقد دەکەن بێ ئەوەی کتێبەکان خوێندوتە من خۆم نەخوێندوتەوە خەریکن پرسیارەکەن بۆ من چیت نووسیوە ئەم شارە چیت نووسیوە بۆ ئەو شارەکەی تر خەریکی گەرەکتە نه فەرق ناکە شتێکە بۆ کورد نووسراوە کوردێک نووسەتی باوەڕی پێ بکەن لە ئەوەی کە هەر کەس ترێک نووسیە باشترە من پێم وایە ئەبێ باشتر بێ ناکرێ خراپتر بێ هەرچیت نووسیوە لەوەی ئەوانەی هەرچی نووسیان ئەگەر ڕاستیش بێ نەکەی جەنابەت دروستە ئێمە ئەبێ کارێک بکەین ئەو کتێوی جەنابەت ئەو مێژووە من وەکو داستان بیکەم بە ڕۆمان نوویسە بیکە بە ڕۆمان ئەوەی شاعرە بیکە بە شعر ئەوەی فیلمسازە بیکە بە فیلم ئێمە بێ وە ئەگە گەرەکمانە ئەو مێژووە وە بۆ 100 ساڵی تر بۆ 200 ساڵی تر مێژووی جەنابەت بکەوێتە ناونەتەوەی کورد ئێمە بێ هەر لە ئیسەوە ئیستە ئێمەمانانەمێ بیکەین نە ئەوەی جەنابەت بێ ئەگرا مێژووەکەت گەرەکت بێ من باوەڕی پێ بکەم بۆ نەتەوەی کورد ناچێت بۆ 100 ساڵی تر 200 ساڵی تر ئێمە ئەبێ ئیسە کاری لێ بکەین دەست خۆش بێ کاک سوارانگان سپاس ممنون کاک پێوەر فەرموو مایک بۆ جەنابەت کاک ژیوار جەنابیشت بەخێر بێ فەرموو کاک پێوەر سلام و ڕێز و شەوەخێر و خزمەتە گشتە گەورەی لێکە لەنەوە کۆر تەشریفتن هیوادارم مامۆستا سووران لە کارۆڕیەکەی مە بڕەسێتەوە ئەگەر نە تا بکەمێ سوورانی مامۆستا ڕێکەم باشە لەبەرەوە فەرموو مامۆستا گیان ئەوەڵ وەرجە هەر شتی خزمەتە دەرز بکەم کە بەندە لەنەو کۆڕەگەیە سلێمانی کە سەمانگلەیە و پێشبی خزمەتەدان ڕەسیم هەرو کابرای دینەوەریە بیم کە قسەی ئەبوو هەنیفەی دینەوەری شوەگەردی یەکترەکی کردی من عرض بود که هم هاتمابان که سلامی بیم خدمتتان و خیر هاتنتان بکم و آشنایی بیم خدمتتان همیشه که و هر حال بیروبوچون خواهم عرض بکم اولا که راستیت ما پرتوک تازگه دان نخوانم بس پرتوک کردکیه خوانم و داخل لسر پرتوک تازگه سرنج و تیبینی یک نیرم ولی و گشتی وقتی که بس میجو بود اویشم و تایبت میجو گریک چوی گل کرد و جغرافیایی و تایبتی باس جغرافیایی چو زاگرس و مزوپتامیا که و راست لانکه نیشت جیبون و دیاتر شارستانیت مروایتی بینه و راست هم مروف نیرسدو یعنی گاجار اوغره کن و قجبن و چوزانم لاین و رهند جیاواز دیرن که و راست هایم نیرسد بعد میجویش برنیه که یعنی خود میجویش و راست ری جغرافیا زوانی لاله یعنی زوانی و راست گد که نیرسد و هر حال نتوان فره دریج داد ری بکم و فره کاتدان بگیرم یه پرسیاری که همیشه مشکم با خوی خری کد یسه که توان بزنم کردیل ولاتیلی چوی گرجستان و ارمنستان و ترکمنستان و تنانت روسیه قزاقستان یانی لکه کرد دیرن من همیشه لیلی خام و لنو یانه مینم که چوی جریانی کردیل آیا یانه کوچبر بینه یعنی کوچ کرنه چینه سوره یا و راست نیشتجی اوره بینه اگر نیشتجی اوره بین یعنی یکه ایموی نتیجه باز برسیمن که گشت ای ولاتیل بان یعنی باکور ایران امروه خوی گشتیان کرد بینه که ایسا چو جزیره چو درگه در واقع چو درگه لهر نوچگ کمی گلیان مننه یه فره مشکم خریک خوی کردیم ما مستدرم توی لبان یه اگر امکانی هست یه رون کرنوی اگر رامان بینو دست دانش خوش و فره سپاس و کاتدانی اگر ما همه خدمت دان بله سپاس کاک پیورجان سپاس بۆ بەشداری کردن کاکساسەنوازم وەڵام بینەوە ئەنجاکیی تر وەرگین کاگوشیاریش وەردەگرین بەڵێ فەرموو مامۆستا هەڵبەتە لەسەر ئەو کوردانەی کە لە ئاسیای مەرکەزیدا هەن لە وڵاتانەوە قەزاقستان زانایەکی بواری نەوت و سەرچاوە سروشتیەکان
پرۆفیسۆر نادر نادرۆف کە لە وڵاتی قەزاقستان بوو لەو چەند ساڵی ڕابردوودا کۆچی دوایی کرد یەک لە کوردەکانی قەزاقستان بوو کە لە بواری نەوت و گاز و کانزاکاندا زانایەکی جیهانی بوو کە کوردێکی زۆر پارا و جوانی کرمانجیشی قسە دەکرد. فەرموو مامۆستا ئەو ویستمەک زانیاری ئەوە بە خزمەت دۆستان بگەێنم. فەرموو مایک بۆ جەنابەت. دەستخۆش وەزم کاک فواد بوو سەرەتا ئەو بۆچوونەی وتی ئەمە کەس نەیکردەوە بە بۆچوونی خەڵکی تر زۆر هەوڵیاوە کورد چەندین کەسمان هەوڵیاوە ئەم مێژووە بنووسێ بەڵام لەوانەیە بڵێم ئەم مێژووی من نووسیمە تۆزێ ئاڕاستە گۆڕینێکە ئەوەی کە بە گشت جیهانە هاتوومەتەوە جیاوازێکی تۆزێ لەوا بێ پێم وابێ ئەمین زەکیش بە شێوەیەک لە سەرەتای لە 1932 بە شێوەیەک لەو شێوە کردوێتی بۆ سەردەمە بەڵام ئەمە ئەم پەرتوکەی من ئەو تێگەیشتنەی جیهان هەڵەوەشێنێتەوە ئێستا زمانی سۆمەری لە جیهاناڵە مردووە ئەم جیهاناڵە 4000 ساڵ لەمە پێش مردووە کە ئەمە یەکێکە لە نالۆجیکی ترین نامەنتیقی ترین تێگەیشتن لە شارستانیەت ئایا شارستانیەتێ گەورەترین کاریگەری لەسەر جیهان هەبێ ئەمڕۆ بیر و باوەڕی سۆمەری لە مزگەوتە لە کەنیسەیە لە پەرستگەی جوولەکە لە چەندین شوێنە لە جیهانە هەیە ئەمڕۆ وشەی سۆمەری لە هەموو کەچی تۆ بڵێ ئەم زمانە پەیوەندی بە زمانێکۆ نییە و مردووشە 4000 ساڵم پێش ژمانی گەورەترین شارستانێت ئەم هەڵەیە کە تا ئەمڕۆ بەردەوامە ئەم پەرتوکەی منیش ئەماکە ئەمە کارێکی ئاسان نییە وەکوتم بۆی لە کورد تێبگەی ئەبێ یەک دنیا تیۆری هەڵوەشێنیتەوە بۆیە کاری من تۆزێ گران بوو وەکوتم مێژوو نووسی تریش زۆر هەوڵیاوە و کاری زۆر مەزن کراوە من سوپاسی هەموو مێژوو نەسانان کە ئەمڕۆژ هەوڵێن و کە بەردەوامیش لە ڕابردووە هەڵیاناوە بە شێوەی جیاواز و من ناڵم وەڵا هەربکاری من کراوە ئەگەر وا بڵێمەوە هەڵەیەکی گەورەیە چکە ئێمە بەیەکەوە کارەکەین من سوودم لە چەندین مێژوو نووسی کردووەگرە کەسێکی وەکو مامۆستا بۆرەکەیی کە بەداخەوە کۆچی دوایی کرد گەوهرێ بوو ئەو بایەخی پێنەرا لە میدیای کوردیە سێ پەرتوکی نووزوێ مێژووی ئەدەبی کوردی یەک ڕۆڵی گەورەی یاوەتەوە بە کڵامی یارسانی بە وێژەی هەورامی کە هیچ کە ئەوانەی لەسەر وێژەی کوردی نووسیانە زمانی سۆرانی و کرمانجی زاڵ بووە بەسەر ڕوانگەیانە ئەوەی شکانووە کە بۆچوونی من لەو ئاڕاستا ڕەچەشکێنە کە ئەدەبی یارسانی کڵامی یارسانی ناساندەوە بە هەموو میلەتی کورد و ڕۆڵی زمانی گۆران و هورامی ئەو ڕۆڵی کە ئەبێ بێینەوە ئەو بۆی گەڕاندۆتەوە لای من ئەوە گەورەی ئەو پیاوە بوو بەداخەوە ئەوەکو نمونەی هێنمەوە من لەوانەیە فریان نەکەوم ناوی هەموو کەسێکی مەزن بێنمەوە کە لە کووردا هەوڵیاوە و هەوڵ زۆرە و بە هاوکاری هەمومان ئێمە من تەنها نیم من سوودم لە مامۆستا بۆرەکەی زۆر بینیوە سوودم لە چەندین کەسی تر بینیوە کەسێکی وەکو ڕۆژبەیانی مەلا بوو و کەسێکی وەکو مکریانیەکان ئەو برایانی مکریانی کە چەند هەوڵی کۆکردنەوەی فەرهەنگی کوردیان ناوە لەوانەیە فریان نەکەم ناوی چەندها کەسی مەزن کە ژیانی تەرخان کردو بۆ فەرهەنگ و مێژووی کورد فرای هەمووی ناکەوم بەس خەڵک زۆرە کە هەوڵیان ناوە من سوپاسی هەمویانەکەم و هەموو شەش پێزان جیهان قوبوڵی ناکەن جیهان شتی تازە قوبوڵ ناکەن جیهان کاتێک کابراایشی وەکو گالیلۆ من خۆم بەراورد ناکەم بە گالیلۆ بەس لە ڕووی بەراوردی کاتێک کە شتێکی نوێتە ئارۆ تەنهاوی بەراورد دەکەمەوە گالیلۆ وتی عرز بە دەوری ڕۆژاخولێ خەریب بوو بیکوژن ئەمڕۆ جیهان ناوکوژن بەڵام کابراایك هەیە وەبزام شۆپنهاوەرە ئەڵێ شتی نوێ کە تەحەدایشتە فکرێکی نوێ سێ قۆناغیە یەکەم جار خەڵک گاڵتەی پێکە دوایی دژایەتیەکە دوای قوبوڵیەکە ئێستا من لە بینی قۆناغی گاڵتە پێکردن و دژایەتیکردنام لە جیهانی دەرەوە چکە بۆ جیهانی دەرەوە دەقی کردووە لەسەر مێژوویەکی 200 ساڵە ئەمە لە خوێندنگە و لە هەموو جیان ناخوێنرێ بەڵام بیری نوێ فکری نوێ هەمیشە ئاوا بووە ئاوا وردە جێی خۆی کردوتەوە مهمەوەیە کارەکەمان متمانەی لەسەر بەڵگەنامەیە بۆیە بڕوامان بە خۆمانە ئەم بڕواایە لەوەوە هاتووە بۆیە ئامادەین بچین ڕوبەڕووی هەموو دەستگایەکی جیهانی بینەوە و لە هەموو زانکۆیەکە ئامادەم من ئامادەم لە زانکۆی تاران ڕوبەڕووی فارزمەوە ئامادەم
لە ئەمریکا ڕوبەڕووی زانکۆی هارڤردمەوە بەو زمانانی کە ئەزانم ئەمە ڕوبەڕووی جیهانمەوە ئەم شتم خەمەڕوو لە بەرەوەی بەڵگەنامەی دەپشتێ بەڵام ئاسان نییە کەشتی نوێنی شەڕی لەگەڵەکرێ و ڕۆژێ قوبوڵەکرێ بەڵام ئێمە چاوەڕێی ئەوە ناکەین هەوڵین بۆی قوبوڵگە بەڵام هەوڵین کۆمەڵگی خۆمان بەم مێژوو ئاشناکەینەوە کوردوا لێکراوە ڕقی لە خۆی بێ کوردوا لێکراوە کە ئاگای لە مێژووی نەبێ منیش لەگەڵ کاکفوادام کەوتی نابێ بە خەڵک بڵین کوردی فێر بە بۆی ئەم مێژوە زانی نەخێر خەڵک هەیە بە چەندین هەلومەرجا نەیتوانی کوردی فێر بێ نەیتوانیوە بەڵام لە من و تۆک لەوانەیە کورتتر بێ واتە هەر زمان ئێمە کوردی بوونمانێکیی وەکو دەمیرتاش و ئەبزانم تا تەمەنێکی زۆر کوردی نەزانیوە دوایی هەوڵی ئاوردە دەخۆی فێر کردووە وە چەنەها خەڵک لە بەشەکانی کوردستانە هەن کە کوردی نازان بەڵام کوردێکن لەوانەیە لە زۆرمان کورتتر بن واتە ئێمە نابێ بڵین بیسەپێنین بەسەر ئەوەی بەرامبەرمانە هەلومەرجی خۆمان وا بۆ کوردی زانین ئەوەی بەرامبەرمان نازانین کە زمانەکەی توێنراوەتەوە وابزانین ئەو لە ئێمە کەمترە لە ڕووی کوردبوونەوە بە هیچ نەوە ئێمە وا بیر ناکەمەوە و کورد هەیە بە هیچ شێوەیە کوردی نازانێت زۆر لە من کورتترە لە زۆر ڕووی ترەوە لەبەرەوە ئێمە بێ ئەو کوردە و ئەو مێژووی کە ئینووسین باوەش بێ بۆ هەموو جیاوازیەک باوەش بێ بۆ جیاوازی شیعیت سونیت عەلەویت یارسانیت یەزیدیت موسڵمانی هەچ کامێکیانی تۆ لەژێر چەتری مێژوویەکی کوردیایی ئەمێ کوردبوون هەمەڕەی نییە و نابێ هیچ ئاڕاستێ ئاوا کوردون لە مناڵمان بگەێنین ئاوا کوردبوون وانەزانێ ئەگەر سونی نەبی کورد نیت ئەگەر شیعە بیت من هاوڕێم هەیە شیعەیە لە من کورتترە ئەمە بەڵام بەداخەوە هەندێک لە سونەی کورد هەیە وازانێ شیعەبی ترتەوە کورد نیت یان لە کوردی کەمەکاتەوە ئەمانە ڕوانگەیەکی هەڵەیە و منیش پێم وایە ئەبێ هەوڵ بین ئەبێ وەکو چۆن شانامەیەکیان ئاوا گەورە کردووە و ئێمە هەزار شانەمان هەیە بەس تێکستەکانی کەرکووک کە لەلایەن هوریەکان و نووسراوە ئەو هەموو دەقانە کە ماومانە ئەسمان ڕاهێناوە 3600 ساڵەوە پێش منە ئەو تێکستەم هێناوە تۆ لەمەرەوە کوردیە کردومە بە ئەنگلیزی ئەبێ ئەمە من هەوڵەکی خۆمە وەکو مێژوو نووس بەڵام هونەرمەند دەتوانێت بەشێکی لەمە بکە بە وەکو کاکفواتی بیکا بوێنە کەسێکی تر دەتوانێت بیکا بە شعر کەسێکی تر بیکا بە چیرۆکێکی مێژووی بیکا بە فلیمێ بە دۆکومنتەریەک ئەم منەی بابەتیایە بۆ هەزاران بابەت بۆ ئەوەی ئەمە لە ناو کتێبەکە نەمێنێ مە بێتە دەرەوە چەندها بەرنامەی لە تەلەڤیزیۆنە لەسەر بکرێت بەداخەوە تەلەڤیزیۆنە کوردیەکان هی باشوور ئەوەی مەژغوڵی تەنورەی گۆرانی بێژێکی لوبنانین و مناڵی کورد بەوە سەرقاڵەکەن فەرهەنگیان نەخسووەتە سەر تەلەڤیزیۆنەکان بە ئاسی جیاواز هەندێک تەلەڤیزیۆن زیاتر کەمتر بەڵام بەگشتی هێڵە گشتیەکە بەداخەوە کە تەلەڤیزیۆن ئەتوانێت ڕۆڵێکی زۆر ببینێ من لە هەوڵام نازانم چەنە پێمەکە توانای وەکوتم ئینگلیزی و عەرەبی و کوردیم هەیە لە هەوڵام ئەمانە بکەم بە ڤیدیۆ بەڵام پشتگیری زۆر ئەوێت و منیش تۆزێ خۆمە پارێزم لەم پارتە سیاسیانە بەڵام لە هەوڵام پرۆژێکی وا بکەم کە شان بەشانی لێکۆڵینەوە و کتێب بەشێکی زۆریشی بکەین بە دۆکومنتەری و بیکەین لە هەوڵین لەگەڵ ئەوروپا لەگەڵ چەند کەناڵێ تا چەند توانین سەرکەوتومی نازانین بەڵام بە هەوڵی هەموو لایە ئەبێ ئەمە بڵاوکەینەوە ئەبێ وە ڕەخنەش لای من هەموو وەختێ سوپاسی ڕەخناگرم من لە ڕەخنە فێرە بم هەمومانە بێ لە ڕەخنە فێربین ڕەخنە کارێکی هەڵە نییە بەس شێوەی ڕەخنەکردن ئەگەر ئێمە وا نەزانی کە ڕەخناگینە ئەو کەسەی بەرامبەرمان دوژمنە و ئەو کەسەی کە ڕەخنەشی لێرە گیرێ بێ بە سنگێکی فراوانەوە ئەو کەسانە بینێ و هیچ کەسێک کارەکانی پێرفێکت نییە یعنی کامڵ نییە لە هەموو شتێکە ڕووی لاوازی هەیە ڕووی بەهێزی هەیە و لە ڕێگای ڕەخنەوە ئەگەر ڕەخنێکی زانستی و متمانە بە بەڵگە بێ لێک فێرە بین و کارێکی دروستی ئەزانم کاک پێوەر ئەو پرسیارەی کرد ئەو کورتانە لە ئەرمەنستان و لە کوردستان کورد لە ئەرمەنستانە کوردی ڕەسەنە یعنی وڵاتی خۆیەتی هەموو شارێک ناتوانن پێ بڵێن فڵان شار بەڵام کورد ئەرمینیای حکوم کردووە تەنانەت نیزامی گەنجەی باسی دەواڵیەکە کە پاشای
سوپای ئەرمەن و کوردە لەکوێ لە ئەبخاس لای جۆرجیاوە واتە کوردی بەشێکی جۆرجیا کوردی حکمی کردووە و بەشێکی کورد بۆی ڕۆشتووە بەڵام ئازربایجان هەتاوەکو تاران ئەمانە هەتاوەکو ئەسفاهان هەتاوەکو خوارەوەی لوڕستان ومانە وڵاتی کووردە ئەمانە لە ئەسڵا وڵاتی کوردووە ئەوانە نەتەوەی ترن پاڵ بەیەمە بەڵام کازاخستان خەڵک چووە بە وەکو کۆچبەر وڵاتی ئەمەنیە قرخستان ئەمانە کوردیتیایە قرخستان گۆرانی بێژێک هەیە مامەدۆف گۆرانیکی سۆرانی وتووە لەسەر هینەکەم دامناوە زۆر ناسکە گۆرانیەکە نایەتەوە خەیاڵم بەس گۆرانێکی زۆر ناسکە لە قیرقستان کرمانجە بەڵام لە دایکبووی ئەوێشە کەچی گۆرانێکی سۆرانی زۆر ناسک بووتەوە خۆی گۆرانی بێژە و لە چەند شوێن کۆنسەرتەکە جا ئێمە با هەموو شوێنێ نەڵین جیهان هەمووی کوردە نەخێوانیە هەندێک کورد وەکو کۆچبەر چووە بۆ شوێنی دوور وەکو کازاخستان و قیرقستان ومانە وڵاتی کورد نییە بەڵام ئازربایجان و بەشێکی ئەرمینیای کە ئەمڕۆ ئێستا ئەرمینیا شەڕە لە بینی ئازربایجانەوە خاکی کووردە ئەو ڕۆژە منەمەم نەزانی بوو سەری هەواڵمە کرد پردێ هەیە لە بینی ئازەریەکان و ئەرمەنیەکانە ناوی پردی هەکاریە وتم سەیری کە چۆن کورد لە هەموو شتینەکانی ئەوە تا خاکی کووردە شەڕی لەسەرەکەن ناوەکانی کوردیە کە ئیسلام سوپای ئیسلام گەیشتۆتە ئازربایجان باسی نەهرل ئەکرا دەکا ڕووباری کوردان لە ئەزربایجانە و شتێ نییە بە ناوی تورک و ناوێکی تووشیدا هەموو ئازربایجانە بەڵام با نەڵین هەموو شوێنێکی تر هی کووردە ئەوە نەقازان ئێمە هەوڵین شتەکان تێبگەین ڕاستی شتەکان من دژی و ئاڕاستەم کە هەندێ مێژونووس و هەندێک نووسری کوردێکا ئەوێشت بە زۆر کا بە کوردی نەخێن ئەوە خزمەتمان ماکە کورد پێویستی بەوە نیشتی خەڵکا بەی خۆی ئەوەی هەیە بەز ئەوانەی خۆی داواکاتەوە هیچی تر لەبەرەوە با دروستی شتەکان وەکو خۆی تێبگەین هەوڵ نین شت بە زۆر بکەین بە کوردی ئەوە تێگەیشتنمان لێڵەکە ئێمە مانێت دروست لە کورد تێبگەین چونکە 100 ساڵ زیاترە ئەوە هەوڵێن ئێمە لە کورد تێنەگەین دەبا ئێمە هەوڵەکە ئەو بین لە کورد تێبکەین پێویستمان بەوە نییە وەکو تورک مێژووی درۆینە بۆ خۆماندو یا وەکو فارس ڕاستی فارسیش کردوێتی و عەرەبیش و تورکیش کورد بەس پێویستی بەوەی مێژۆکی خۆی دروست بزانێ ئەوەی بەسە چکە مێژوویکی ئەوە دەوڵەمەنە لەوانێ چەندینی هەزار سەدانی وەکو من خەریک بفریان نەکەوێت ئەم مێژوو دەوڵەمەنە دروست بکاتەوە هیوام وایە مامۆستا ببوورە لەسەر وشەی یێریڤان پایتەختی وڵاتی ئەرمەنستان یێریڤان وشەکە کوردی نییە ئاگاداری نیم کارم لەسەر وشەکە نەکردووە ناتوانم وەڵام چون ئێستا وەک نێویش مەسەلەن ئێستا من لە هەولێرم من کەس دەبینم ناوی یێریڤانە ینی وەک ئەو نێوە لێرە بوونی هەیە یا هەر ئەو شتانێک کە ڤان لە ئاخری نێوەکان هەیە مەسەلەن نێسیروان بێریڤان ئاریڤان ئەوانە زۆر من وەکوتم زۆرم حەز لە کاری زانستیە ئەبێ چین لەسەر ناوەکە کار بکەین زانین بۆ چوونی تر چییە لەسەری ئەجا دوایی قسە بکەین من بە ئاوا سەرپێی ناتوانم وەڵام بەمەوە کارم لەسەر نەکردووە لەوانەیە بەڵام ناتوانم بڵم وایە بنوا کارەکەم ببوورە بەڵێ سپاس مامۆستا حتمەن دێینەوە لای بەڕێزت کاکاوە دێمە لای جەنابەت ئەگەر کاتت هەیە فەرموو مایک بۆ جەنابەت بەڵێ زۆر سپاس ساسان جان ماندوونەبوونی لە خۆت و لە مامۆستا سۆران و لە هەموو ئەو ئازیزانەی کە لە ژوورەکەدان و سپاس بۆ تەشریفێنانێم و ئازیزان و بەخێراتنیان دەکەمەوانەی کە تازاتونەتە ژوورەکە وەڵام مامۆستا ئەوەڵین باسم تێبینیە وات خۆ دووڕاگرت لە سیاسیەکان و سیاست وەک تێبینیەک باسی دەکەم ئەوەی ڕاستی بێ ئەگەر ئینجیل و تەورات و قورئان و نەهج البەلاغە و شاهنامە و هەموو ئەو جورە کتێبانە دەستەڵات و سیاسەتی لە پشت نەبا ڕاستیەکەی ئەلان لەو دۆخەدا نەدەبوون کە ئێستا هەن ئەو سەروەری و ئەم وەزعیەت هەیە باشەی کە ئێستا هەیەە هەر یەک لەو کتێبانە هەمووی هۆکارەکەی ئەوەیە کە
سیاسەتیان لە پشت بووە دەستەڵاتیان لە پشت بووە و ئەگەر ئێمە بە باوەڕی من جوانترین مێژوش بنووسینەوە مەسحەفە ڕەش و هۆرە و هەزار نووسراوە و دەقی بە پێزی چەند هەزار ساڵەشمان هەبێ ئەگەر ڕاستەکەی دەوێت دەستەڵاتی لە پشت نەبێ لەوانەیە تەنانەت وەکو گۆرانێکی خۆشیش جێ نەکەوێ یعنی حتا تا لەو حەدەشدا جێگای خۆی نەکاتەوە من بەداخەوم کەوایە بەڵام ئەمە ڕیالێکی واقعیەتی ئەم دنیایەیە مێژووی ئێمە دەخەکانی ئێمە دەستەڵاتی لە پشت نەبێ بەو جێگایی کە دەبێ بگان ناکات هەروەکو چۆن ناجول بەلاغە و شاهنامە و قورئان و ئەولا و ئەولای دیکەش مەگەرەوانە چینە و کتێبانە ئەم کتێبانە بەڕاستی چین لەوانەیە سەرجەمی ئەو کتێبە لەگەڵ ڕێزم بۆ هەموو ئاین و دینێک ئەمڕۆ بە هەموویان پینیسیلینێک نەهێنن یان نەتوانن پینیسیلینێک بۆ ئێشی مرۆڤێک جێبەجێ بکەن بەڵام چون دەستەڵاتی لە پشتە ئەم جێگایی هەیە بۆیە هیوا دەخوازم کورد بە کەڵک وەرگرتن لە خرەدی سیاسی لە هزری سیاسی تەنانەت بڕوانێتە دەقە ئەدەبیەکانیش شعری کوردی بە هیچ جێگایەک ناگات تا دەستەڵاتی کوردی لە پشت نەبێ سیاچەمانە و هەڵپەڕکێ و مۆسیقای کوردی بە هیچ جێگایەک ناگا ئەگەر دەستەڵاتی لە پشت نەبێ با جوانترین هەڵپەڕکەی دنیامان هەبێ با جوانترین گۆرانی و فۆلکلۆری دنیامان هەبێت ئەگەر دەستەڵاتی لە پشت نەبوو بە هیچ جێگایەک ناگا کەوا بوو بە داوای لێبوردنەوە دەوێ بڵم دەبێتە هیچ یعنی یان نابێتە هیچ شتێک ئەو شتێک کە دەمان هەوێ ئەمە بۆ خۆمان لە شەبەکەی نەدای زاگرۆزدا ڕوانینێکی سیاسیمان بۆ بوونی کورد هەیە بۆ بوونی خۆمان هەیە بۆیە لە سیاست ناپرینگینەوە و سیاسیش بیر دەکەینەوە سیاسیش دەجوڵێنەوە و ئەساسەن سیاسی بیر لە مێژووەکەمان دەکەینەوە چون تەواوی ئەو زەحمەتە یەکجار زۆر و بە نرخی کە جەنابەت کێشاوتەوە کەس مێژوو نووسان و مێژوو زانانی دیکەش ئەگەر بە سیاسی نەکەین نایگەێنین بە کورسی نایگەێنین بە ناتوانین بگەێنین بە جێگای خۆی جا ئەسان گرنگیش نییە ئەو شتە ڕاستە یا ڕاست نیە ئەو شتە دروستە یا دروست نیە نەوەی کە ئەو گرنگەکەی لەوەدایە کە بۆ ئاکادمیسیێنێکی وەکو جەنابەت بۆ ئاکادمیسیێنەکان یا لە ئاستی ئاکادمیکدا با گرنگە معلومە سەنەن نهج البلاغە یا شاهنامە یا قورئان یا ئینجیل بۆ جێگە و پێگەی ئاکادمیکی نییە چون تێیدا نییە نات باسی چی دەکەی مەسەن چی لە ئینجیل دەردەکێشی لەباری ئاکادمیکەوە یا لە تەوراتەوە یا لە نهج البلاغەوە یا لە شاهنامەوە شاهنامە میلەتی دروست کردووە میلەتێک کە 2500 ساڵە حکوومەت دەکا شاهنامە چییە بەڕاستی چییە چی تێدایە چی بۆ بەشەر تێدایە هەر هیچ شتێکی بە کەڵکی تێدانی هەمووی درۆیە بەڵام میلەتی دروست کردووە بۆیە من ئەو داوایم لە هەموو ئەو کەسانەی کە بیر لە کورد دەکەنەوە لە داهاتووی کورد دەکەنەوە داوام ئەوەیە کە سیاسی بیر بکەنەوە لە داهاتووی کورد جا ئەدیبن نووسەرن شاعرن وەکو مامۆستا فەریدون ئەرشەدی کە تەشریفی لێرە سڵاوم لە خزمەتیدایە مامۆستا قادری ئەلیاسی کە هونەرمەندێکی پایەبەرزە و تەشریفی لێرەیە مەجبورین سیاسی بیری لێ بکەینەوە یعنی ئێمە دەبێت سیاستمان بۆ مێژومان هەبێ سیاستمان بۆ سیاچەمانە و چوزانم بۆ هۆرە و بۆ دەق و بۆ نووسراوە و بۆ فۆلکلۆر و بۆ هەموو شتێکمان هەبێ ئەمە ئەم بەحسە هەروەکو تێبینیەک ویستم بارستان بکەم دۆستێکی تورکم هەیە لێکۆڵەرێکی زۆر شارەزایە کەسێکی زۆر شەریفە بۆچوونێکی لەسەر نیوی هەمەدان هەبوو زۆرم پێ بەلاوە سیر بوو ئەسەن ئەو پێی وایە ئەو هەگمەتانە و ئەکباتان و ئەوانە نییە ئەمە هەر هەمان هەمەدانە هەمەدانیش وەکو قەندان وەکو خێدان هەمە یعنی هەموودان یعنی هەمەدان جێگایەک بۆ جۆرا و جۆری تێدا بووە
پێکاتەی جۆراوجۆری تێدا بووە جێ هەمووان بووە ئەوە بۆ چوونی ئەوە من ڕوبەڕوو ینی فیس تو فیس لێم بیستوە دەڵێ هەمەدان ینی جێگای هەمووان پێم خۆش بوو بۆ چوونی جەنابەت لەسەر ئەوە ببیستم و هەوڵێکی زۆر چر و پڕژ لەلایەن تورکەکانەوە بەڕێوەیە و ئەوانیش پێیان وایە سومێرەکان تورکن نانی ئەوان دەڵم پرۆتۆ تورک بوونەوەرە ئێستا تقریبەن بەلای ئەوانیشەوە ئیدی هەر لە ڕۆژهەڵاتی دنیاوە تاوەکو ئوروپا هەموو هەر تورک بوون و بەتایبەتی مەسەڵەن سومێرەکان و مادی بچووک و ئازەربایجان وانە هەموو بە تورک یا پێناسە دەکەن ئەوانش بە نووسین وانە ئەو کارە دەکەن و من بەشێک لە کارەکانیشیان جۆ لێ بووە لەو کلاب هاوسەدا زنجیرە بەرنامەیان دانابوو لەسەر مێژووی ئازەربایجان و ئاوایان پێناسە دەکەن لە کۆتاییدا زۆر بەداخەوەم کەوت شۆدادە ژوان و کاکاوە ڕەسوڵپور نەیانتوانی بێنە سەرێ نازانم هیچمان پێ ناکرێت کێژەی تکنیکیتان هەیە لە کلاب هاوسەکەی خۆتان خەتای ئێمە نییە زۆرم پێخۆش بوو ئێوە تەشریف بێنە سەرێ بەڵام باوەی کە بۆ خۆشم چەند جار داوەتم کردوون نەتانتوانی فەرویستم داوای لێوردنیەکان لێ بکەم فەرموو ساسان جان زۆر سپاس سپاس کاکاوە مەمنون کاک سۆرانیزم بدە کاک هوشیار و کاک مەنسوور وەربگرین دواتر دێینە لای بەڕێزت کاک هوشیار بەخێر بێی فەرموو مایک بۆ جەنابەت سڵاو ڕێز بەڕێزان ماندوو نەبن دەستان خۆش بێ بۆم بەڕێبردنیە بەرنامە بەڕاستی زۆر گرنگە و دەستخۆشیش لە بەڕێز مامۆستا سۆران دەکەم کە لێرە دەبین و گوێبیستی قسەکانی دەبین هەرچەند کە من هەمیشە قوتابیەک گوێبیستی قسەکانی بووم لە کەناڵە کوردیەکان بەتایبەت لە فێسبوکی خۆی لە سەرەتای دەستپێکردنی و تا ئێستا هەمیشە هۆگری بابەتەکانی بووم و لێ فێر بووم و بەشێک بووە لەو لە کەڵگی وەرگرتن بەتایبەت بۆ من لە زانکۆ بەکارم بردووە لەسەر دینی یاسانەکان بەتایبەت دین ئەوەی کە من لەسەر دین خوێندومە و زۆر دەبوایە بەڕاستی کارێکی زۆر گرنگت کردووە دەستخۆشی لێ دەکەم بۆ کارە گرنگەکەت و هەمیشە کارەکان جوان بووە و هەشتا هەر کە دەڵێم کەمیشە بەڵام سەرەتای دەستپێکردنی هەر شتێک زۆر گەورە بوو بە دەستپێکردن دەستخۆشی لێ دەکەم و هەر بژی تو نەمەنە زۆر بێ زۆر هەیە بەتایبەت ئەوەی لە باس مێژوو دەکرێت بەتایبەت باسی مێژوو دەکرێت بەڕاستی ئەمە بگەڕین بەناو هەموو کۆڵە و کوچانێکی کوچەیەکی کوردستانە بەتایبەت لە گشتی لە هەچوار پارچەی کوردستانە بۆنی مێژووی لێ دێ ینی پێویست ناکە بەدووی ئەوە بگەڕن کە بیسەلمێنی کەمە خاکی کوردستانە یا ئەمە جێگەی کوردستانە چونکە هەموو شتێکی کوردستانیە بگەڕەوە بۆ ئەمپراتۆرەکان کە دێ بووە گۆتی و لۆلی و ئەمانەتیدا بووە و ئەو دەسەڵاتانە کە هەبووە هەمیشە دەسەڵاتەکە کوردی بووە دەسەڵاتەکە دەگەڕێتەوە بۆ ئەو هەموو کوردیەکان و هەموو بگرە زاراوەکان و زمانەکان و وشەکان کە کاکسۆران بەتایبەت بەکاری دەبا زیاتر لە سۆمەرەکان بەکاری دەبا کە کوردی بووە بگرە کە دەگەتە میدیەکانش کە زۆر بەیانی تر بە کوردی قسەیان کردووە کوردیەکەی جیاوازتر بەڵکو هەر لە کوردستانی بووە بەتایبەت کە دەگەڕەوە باسی مێژوو دەکەین بەڕاستی ئەمە هەندێک کەس لە ناو مێژووی کووردا دەردەکەین و هەندێک کەسیش لێنە ناوە کە پێویستی بەوە نیە بەشێک بێت لە مێژووی کوردستانی ئێمە کە باس لەسەر دین دەکرێت من ئەتوانم بڵێم لەبەر ئەوەی کە ڕشتەکەم لەسەر دین بۆ زیاتر لەسەر دین باشە دەتوانم قسە بکەم تا ئەوەی کە لەسەر مێژوو و قوتابێکی مێژوو بوومە و مێژوو هەمیشە شتێک بووە کە لە پشتی کارەکانی من بووە بۆ ئەوەی کە بیسەلمێنم کە کورد بوونی هەبووە کە نەبووە بەتایبەت لەسەر تەمورە شتێکم نووسی بووە کە مێژووەکەی دەگەرەوە 5000 ساڵ کە زریابەکان چۆن کردیانەوە بە عود کە دوایەوە چۆن کردیانەوە چۆن کراوە بە ساز لە باکووری کوردستانە و هەروها زریابەکان کە دەرکراون لە باشوور چۆن ڕۆشن بۆ ئەندەلوس و ناوە کە بەشێکی گیتاریشان دروست کردووە هەر لە شێوەی عود و لە شێوەی گیتارش بەتایبەتەوەی کە من لە مۆسیقاش ئەو ڕشتەمە خوێندووە بەتایبەت کە دەگەڕمە سەر مێژووی سەلاحەدین پرسیارەکەم ئەوەیە پێم خۆشە چەند جارێک مامۆستا سۆران زۆر باس جەخت لەسەر سەلاحەدین ئەیوبی دەکاتەوە من سەلاحەدین ئەیوبی وەکو کوردێک دەناسم کە کووردە بەڵێ کورد بووە خوێنی کورد بووە لە ناوچەی کوردستان سەری هەڵداوە و دینێکی ئیسلامی گەورە کردووەتەوە و ئەگەر ئەویش نەبوایە لەو بڕوادام کە دینی ئیسلام دەڕوخا ئایا بەڕاستی چه پەیوەندێکی بە کوردەوە کوردستانی بوونەوە هەیە کە ئێستا باسی سەر مێژوو دەکەین ئێمە شتەکان وەکو مێژوو باسکەین بەڵام هەندێک جاریش لە بۆرە ئەوەی کە وڵاتێکی داگی کراوین کە وڵاتێکی داگی کراوین لەلایەن چوار وڵاتی گەورەوە بە تایبەت لە ئیسلامیشەوە دەست پێ بکەین ئەگەر بگەڕێنەوە بۆ 1400 ساڵ چۆن داغاندراوین بە هەموو شێوازەکانیەوە ئایا بەڕاستی پەیوەندی سەلاحەدینی ئەیوبی لەگەڵ کووردا چییە بێجگە لە کوردبوونیەکەی ئایا مامۆستا سۆران تەنانەت
بیستێتی کە باس بیگەڕێنێتەوە بۆ ناو مێژووی کورد لەبەر ئەوەی کە کووردە چونکە دەزانم باش دەزانم لە ناو عەرەبا لە عێراقا کە من لەدایک بووم لەو کەمپێک ئاوارە هەر بە عەرەب ناسراوە لە هەتا مصر لە ساڵەکانی 90دا هەر بە سەلاحەدین و عەرەبی ناسراوە هەتا بگەڕێ بۆ لیبیا و بۆ مەغرب و ناوە لە ساڵەکانی تا 95 ساڵەکانی 2000 خەڵک نەیزانێت کە سەلاحەدین کووردە ئەگەر بەو شێوازە بیگەڕێنەوە کە بڵێن کەسێکی ئاوا کە تواتوانە کە ئیسلام بەدەستیەوە بۆ ماوەیەکی دوور و درێژ یەکەمتر کە کورد بووە کێشە نییە گەر باسی بکەین بۆ شێوە کە لەقەبی کوردی پێ بنین نابێ ئێستا ئێمە 500 ساڵی ڕداهاتوو لە نەسلێکە مەلا مەزهەر و مەلا هەڵۆ بڵێن کورد بووە کە بڵێ کورداتیان کردووە لە هەمان کاتا بەڵێکە کورد بوون خوێنیان کورد بووە لە ناو کووردا سەرهێڵداوە لە داکی کورد و لە باوی کورد بوون بەڵام لە هەمان کاتیشا بیرروڕای ئایدیۆلۆژیەکی داعشیان هەبووە کە دژ بە بیرۆکەی کوردستانی بووە بە مێژووی کوردستانی بووە ئایا بگەڕێنەوە بۆ ئەو کاتێک کە باسی سەلاحەدین دەکەین بەڕاستی ئایا سەلاحەدین زەربێکی گەورەی لە کورد نەداوە بە تایبەت ئێستا بگەڕەوە بۆ ئاڵما بۆ ئوردن هەفتا عەشیرەی گەورە نام هەفتە یا هەفتا پێم وایە هەفتایە ئەگەر لە هەڵە نەبم ئەگەر هەڵبم داوای لێبڕن دەکەم عەشیرە هەیە کە لە ئوردنە هەموویان ڕەچاوەکە کوردن دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە سەلاحەدین لەوێ دایناوە دەگەڕێنەوە بۆ سۆمالیا بە هەمان شێوە دەگەڕێنەوە بۆ سودان بە هەمان شێوە لە مسرا بە هەمان شێوە هەتا بێ بۆ فەلەستینیش کە دەوروبەری لەقەبەکانیان کە کوردیە هەر لەوێ کوردیش داناوە بەڵام ئایا بەڕاستی ئامانجەکەی سەلاحەدین ئامانجێکی ئیسلامی بووە یا ئامانجێکی ئەوە بووە کە کوردێکی ئیسلامیە بۆ کوردستان و ئیسلام دەیکا ئەوە جیاوازی هەیە ئێستا عوسمانیەکان جیاوازە بگەڕێ بۆ عەباسیەکان بە هەمان شێوە بگەڕێ بۆ ئەنی مامۆستا سۆران ئێستا گوتی دەتوانم بڵێم لە کوورش گەورەترە بڵێ من هەموو کوردێکی هەتا لەگەڵ ڕێز مەقسەم جاشێکیش لە کوورش بەگەورەتر دەزانم بەڵام لە هەمان کاتا کوورش بۆ فارس بوونی خۆی کردی بۆ ئەمپراتۆریەکی ئێرانی ئیمڕۆی کە ناوێ ئێران کردوێتی نەک بۆ دینێک نەک بۆ بیرروڕایەک نەک بۆ ئایدیۆلۆژیەک بەڵام ئایمانجەکەی سەلاحەدین بیرروڕا و ئایدیۆلۆژیەک بووە جا کوردستانی تا کوردستانی بێ پرسیارەکەم شە لەوەیە دەکەم پێم خۆشە مامۆستا سۆران ئەوە پێ بڵێ یا ڕوونی کاتەوە ئایا بەڕاستی هێنانەوەی سەلاحەدین بۆ مێژووی کورد کە باسە سەری دەکات چەند جارە زەخشی لەسەر کردێتەوە تەنانەت لەبەر ئەوەی کە کورد بۆ بە عەرەب ناسراوە دەنگێرە بینێتەوە بۆ کوردبوونیەکەی یا لەبەر ئەوەی کەسێک بگی باڵا بووە هەمیشە لە کەسێکی باڵا بووە کەسێکی نەتەوەخواز بووە کەسێکی کوردستانی بوو زۆر سپاس بۆ کاتەکە و دەرفەتەکە دەستخۆشتان لێ دەکەم سپاس کاک گوشیار مەمنون کاک مەنسووری سۆفی وە بزانم لەگەڵمان نەماوە کاک ژیوار دێمە لای جەنابەت فەرموو کاک ژیوار مایک بۆ جەنابەت یەک ببوورە کاک سەسان پێشەوەی ئەو بڵم ئێمە 12 کۆتایی پێێنین لەبەرەوە ئاگاداری یانی نیو سەعاتی دیکە مامۆستا ئەزانی بۆ من چونکە من لە 8:30 لەسەر ختم هەر خۆشمم ئێوە بەسەرە قساکەن من ماندوو بم پێم نامێنێ لە ئیترەبێ بە بەڵێ ینی مەبەستت نیو سەعاتی دیکەیە مامۆستا بەڵێ تا نیو ساعتی دەتوانین زۆر دانابوو پرۆگرامەکە وا دانێن چکە ئیترەوە 3 ساعت و نزیکەی 3 ساعت و نیو نەک نزیکەی 3 ساعت و نیوە کات ئیتر هەرەو نەئەتوانم ئێمە کاتەکە ئاوادا بەش دەکەین ئەو 5 کەسەی کە ئێستا لەسەر ستەیج ماونەتەوە بە کورتی وەریان دەگرین من هێندێک بابەتی دیکەشم دانابوو ئەوانیش بە کورتی مامۆستاگەر زۆر بە کورتکە با کورتی بکەن چکە ینی پرسیارەکان پوخت و هین بۆ ئەوی کارمە بات سپاس بەڵێ سپاس کاک ژیوار فەرموو تکایە ڕەچاوی کاتەکەش بکەن لانی کەم لە 2-3 دقەدا بۆ هەر یەک لە بەڕێزان فەرموو کاک ژیوار کاک ژیوار لەگەڵمانی مایکت کراوەیە بەڵام جۆمان لە دەنگت نییە کاک ژیوار کاک ژیوار ئێستا مایکەکەت بکەوە بزانین دەتوانین جۆمان لە دەنگت بێ مایکت داخراوە کاک ژیوار من بەداخەوە جۆم لە دەنگت نییە تا کاک ژیوار ئامادە دەبێت کاک مەسعود وەردەگرین کاک مەسعود فەرموو تکایە لە کاتێکی کورتە پرسیارێک ئەگەر تێبینێکتان هەبێ بیفەرمون بەڵێ سپاس من سوالەکەم لەبارەی ئەو میتۆلۆژی بەڕاستی ئینەسە زوحاک یەکێ لەو سوالان منەوەیە ئایا ئەو کاک سۆران یعنی ئەو میتۆلۆژیە ئەڵێ کە ئێمە کوردەکان
بەشێکین لەو ماوەی بڵێن کە مزەحاک کوشتی و ڕایان کردەوە کێوەکان. یەکێکیش مەسەلەی هەخامەنەشی و ئاشکانی، یعنی پشتبەستن بە ئەو دەورەی لە مێژوویە کە دروست کراوە بۆ یعنی بەڕاستی دەستکردە کە ناو مادیش نڕیاوات کە ئێمە بەساتەوە وەختێکە مات هەیە وەختە ئەوان هینیان پێ ناوە دییانیان پێنا بۆ ئێمە بێ ئەو وشەی مادە و ئەو بە غەڵەتی بخەینەوە. دوایەوە ئەو سوالیش مەوەسە ئایا تۆ زوانەکانی سومەری، ساسانی، ئاکەدی ئەزانی بە یەک وشە ئەزانی یان کاک سۆران؟ دوایەوە من خۆم بناسێنم بێت، من زیاتر لە 30 ساڵە کار لەبارەی مێژووەکەم پشتم نەبەستۆ تەنیا بە تەکست و کتێب، یعنی لەوحەکان سەمبۆل ناسین. ئەو سەمبۆل ناسیەکە لەبارەی ئەوە کە ئاینی زەرتەشت بوونی نەبووە مامەگە. ئەمە دەورەی کە لە ئینگلیسا لە هێندۆ دروست کرا، یعنی تەواو مێژووە بوو کە دروست کرا لە مەقابڵ دەوڵەت عوسمانی و دەوڵەت ملەتی دروست کردیە کە دەوڵەتی عوسمانی پێ بڕوخێ بە دروستکردنی مەذهەبی شیعە و ئەم داستانانە. جا بەشێکیش لەو ئەڵبەتە خۆ ئەم کاتە بۆ من زۆر کەمە، یعنی منزور مەوەسە تۆزە پشتبەستنت بە مێژوویەکە دروست کراوە کە بۆ دەوڵەت ملەتی ئێران و ڕەوایەتە دروست کراوە بەناو ئەم کابرایشە کێ فردۆسیەکیان دروست کردن تاریخ دەوڵەتی معلومە کە لە وەختە تواشایەکەی حەچێک کەسە ئینسانەکانە کە لە 1000 ساڵ لەمە پێشە یانە ژیاون و شاعر بوونەمانە حتا حەچشتیانە دیارە لەکوێ بوون و لەکوێ نین. شتێ بەناو فردۆسی هیچ دیاریەکی نییە، تەنیا دوو کتێوەیە کە هاوپەیمانی ڕووس و بریتانیاست کە قەرار بوو لە هەند و دەستی پێ بکەن کە ئەم داستان ئاریایی و ئاری و نازانم ئەم داستانیانە دروست کرد. و تۆ ئەمانە هەمووی بە دروست دەزانی، یانێ من پێم وایە تۆ غەیرە زەو کتێبەکان نەبێت کە خۆش و ئاماژەت پێکرد کە کتێبی فڵانە کەس و فڵانە کەس و 1000 کتێب خوێن و 2000 کتێب خوێنوە، هەمووی ئەم کتێبانە لای منەوە هەمووی خەتێکی بوتڵان هابەبانی. چونکە من یەک شت ئاماژە بە یەک مەسەلاکەم لە دەورەی هینەکانە، یعنی بڕا ئینسانەونە تووشی مشکلەی هینەس لە بیرکردنی مێژوو. لە دەورەی ئەم قاجارەکانە کە دەورەی نەسرەدین شا بوو و ئەمیر کەبیر کە ئەوە زلیان کردو حتا کوردیش بە ئینسانێکی زۆر باش ێزان و وەزانەژن ئەمیر کەبیر ئینسانێکی زۆر گەورە بوو کە بینی هینەکان لێنا قەتڵعامی لە کرمانە، قەتڵعامی زەنجان زەنگیان بەسڵا هەمووی کورد بوو. یانێ ئەو قەتڵعامە کە لە دەورەی ناسرەدین شا کرا لە کورد و لەو لاوەتیان داستانە دروستەکەن کە ناسرەدین شا لەگەڵ ئالیە خانم بەسڵا لە سنا ارتباطێکی تەنگاوتەنگ بووە و تە کووردە ئەم مێژووە یانێ زۆر بەرعەکس کراوەتەوە و داستانەکە کە ئێمە زاوامان بووە ناسرەدین شا. یعنی ئەوە داستانەکان هەمووی غەڵەت و خەتەر و یعنی ئەمە بریتانیا تاسیرێکی زۆر گەورەی بوو لە دروستکردنی ئەم مێژووە مەخسوسەن لە جەنگ جیهانی وەڵا تەواو یەکسەرەی کردووە هەموو شتەکان. ئاماژە بەوەی شاکەم لە هەمەدان غەیرە ئەگەر کو بە کورتی بێت وەێ من کاتەکەمان بەڕاستی کەمە نزیک دقەیەکمان ماوە ساس دەکەم. وەێ ئەو سوالە بۆ من ئەو چەند سوالە بۆ من زۆر گرنگە بەڕاستی. یەکێک کاوەیا سنگەر، دوو مەسەلەی زوحاک، دوو ئاینی یارسانی تۆ کامەسە ئاینی یارسانی. ئەڵبەتە من نەزانم کامەسە وەێ پرسمەیە لە تۆ کە ئەمە چییە؟ دواییش ئەو زوانەکان ئایا سێ زوانە زانیت؟ سپاس.
بەڵێ سپاس کاک مەسعود. کاک سۆران ئەگەر ئیجازە بدەم سێ برادری دیکەش بە کورتی وەربگرین بۆ چوونی من وەڵام بەمەوە با هەندێک چکە زۆرە هیچی ناکەین. من تۆزێ بە کورتی وەڵامەوە بۆی کاتەکە فریا بکەین. سیاست و دەسەڵات من تا 2013 نزیکەی 70-80 پرۆگرامی BBC تەلەڤیزیۆنیش و رادیۆ بانکراوم لەسەر سیاست و ڕۆژهەڵات سەب کردو. ئەوە تیاتومەتە کوردستان بە هیچ شێوێ لەسەر سیاست قسە ناکەم. بە تایبەتی لەم چەند ساڵانە سیاست بووە ناشین بووە، سیاستی حیزبی ئەڵم ئەجینە من خۆم حەز لە سیاست دەکەم وەکو حەز، بەڵام حەز لە کاری حیزبی لە سەردەمێکی زۆر خراپە کوردستان کە من هەوڵێم وەکو هاوڕێ لە هەموو حیزبەکانە هاوڕێ و پەیوەندیم هەیە، بەڵام ئەمەوێ لەژێر باڵی هیچ حیزبێکان نەبم. من لەژێر باڵان نامەوێ بم چکە ئەم مێژووە هینەتەوەیە کە نامەوێ بچێتە ژێر باڵی حیزبەوە. ڕاستە دەسەڵات شت بە قوتەکە و لە ژێریان نەبی ئەینەکە، بەڵام ئەتوانێت ناشینیشی بکە. هەندێک جار حیزبی سیاسی ئەتوانێت کارەکەت ناشین کە. منیژەم کارە ئەرکێکم هەیە کە بیپارێزم وەکو مناڵێکی خۆم مێژووی نەتەوەیە کە من خەریکی نووسینەوەیم چەنە سەرکەوتووە من چەند نازانمەوە کاریگەریەکان نەزانێ و ڕۆژانی دوایی، بەڵام من زۆرم خۆشەوێ لەبەرەوە هەمێ بیپارێزم. هەرکێکم هەیە کە نێڵم بچێتە گەمەی سیاسیەوە جینە ئاگاداری گرنگی سیاست کە کاکاوە ئاماژەی پێکرد. سەبارەت هەمەدان من هەمان وشەکەی وشەکە هەر بۆی بزانی هەمە وشەیەکی مادیە مادەکان بەکاریان هێناوە. دان کە لە نیزیە بۆ بەدێن بە مانای هێلانە، وشەکە دان لە کوردیا شوێنە وەکو ئەسپەدان ئەوەی ئەسفەهانی پێڵێن ئەمڕۆ لە هەندێک کەسایەتی یارستان هەیە بەو ناوە کۆنە بە ئەسپەدان ناوی هاتووە. بە کوردیەکەی هەمەدان منیش لەگەڵ گەشتومەتە هەمان ئەو بۆ چوونەی ئەو کەسە. پێم وایە هەرچەنە سەرچاوە دێرینەکان ئەکبەتانە زۆر نایی هاتووە، بەس من گومانێکم هەیە ئەم ئەکبەتانە بوو بێ بە هەمەدان، ینی گۆڕانەکە جێی گومانە هەمان لێگانەوەم بۆی هەبووە. سەبارەوەی تورکەکان دنیایان کردو بە تورک بڕۆ سەیری لێکۆڵینەوەکانیان کەس لەسەر سۆمەری هەندێک جار پێکەنی نییە، یعنی وشە هەیە عەرەبیە لە ئی ئەکەدیەت تێکەڵ یەکەن، ینی تێگەیشتیان بۆ سۆمەری زایڤە. من کتێبی دینەکانیانم خوێنێتەوە بە ئینگلیزیۆمانە، تورکی نازانم، بەڵام بینیومە چەنە لاوازن چەنە چکە ینی هاتنی تورکەکان ڕوونە بۆ ناوچەکە، ینی یەکلایە ئەم شتە. لەبەرەوە سەیریان کرد سۆمەری کەس خاوەنی نییە، خۆیان پێوە هەڵواسیوێنی هیچ بەڵگەیە نییە، ینی تو بڕۆ پەرتووکە بخوێنەوە کێ ماڵین سۆمەریەکان کوردی دەشتن، ئەمە بە هەزاران بەڵگەی زمانەوانی و فەرهەنگی و مێژووی و لەسەرەوە ساسایینە. من خۆم دژیەوە ئاڕاستەم ناسنامەی خیاڵی بۆ کورد دروستێت. تورکەکانەوەکەن ئێمە و کارە ناکەین، بەراوردیش ناکرێت، کارەکانی تورک هیچ بەراورد ناکرێت بە کاری ئێمە، چکە ئێمە لەسەر بنەمای زانستێکن ئەوەی تورکەکان ببینە هەر لە گاڵتە جاڕێچێ. کاگوشار کۆمەڵەیە پرسیاری کرد سەلاحەدین، من سەلاحەدین بە تێگەیشتێکمان هەبێت سەلاحەدین کێ؟ سەلاحەدین پەرتووک لە سەردەمی حکمی ئەیوبیەکانە نووسراوە، تاریخ دەولەت الئەکراد، مێژووی دەوڵەتی کوردان، واتە دەوڵەتەکە لە سەردەمەکە بە دەوڵەتی کوردان ناسراوە. ئەمە ئێمە کێشەکەمانەوە لە سەدەی 20ەمە عەرەبی سونی لەسەر سەلاحەدین نووسێ، ناسنامەیەکی عەرەبی سونیان، یعنی ئێمە لە چاوی عەرەبەوە سەلاحەدین ناسین، خۆمان لێ کۆڵینەوەمان لەسەر نەکرۆ. سوپاکەی سەلاحەدین عەرەبیتیانە هەر بۆی بزانی، سوپاکەی سەلاحەدین یا کووردە و تووشیشی بەکارهێناوە، تورکەکانیش یا تورک بوون کوردیشیان بەکار، ئەمە هەوڵی سەردەمەکە، بەڵام عەرەبیتیانە. ئەڵێ وڵا خزمەتی ئیسلامی کاکە سەلاحەدین ئیسلامی لە خزمەتی دەوڵەتێکی کوردیا بەکارهێناوە. من پێ دەڵم کە چۆتە میسر هاتووە بۆی ینی پێشینەی سەلاحەدین باو باپیری لە ئازربایجان و هاتوونەتە بەغا و دوایی بۆ تکریت، لێەوە بۆ سووریا لە تکریت لەدایک بووە، لێەوە لە سووریاوانە دوایی کچوونەتە میسر سەربازێ بۆ لەگەڵ مامی لە میسر، لەوێەوە وردەوردە ئیمپراتۆریەتەوە لە میسرۆ دروستکەی وردەوردە بەرەو کوردستان بێ شارە کوردیەکان زۆربەی بگریتەوە، شارە زور و هەولێر و مووسڵ و مەیفارقین و ئەمە
ئەمە لەمە کورتتر چیت ئەوێ لە دەوڵەتێ لە میسرەوە دەست پێ بکەی لە ناو میسرا تۆ بیتەوە بەرەو خاکەکە بەرەو دوایی مناڵ و کەسوکارە وردە بەرەو ئازربایجان وڵاتی خۆشیان ڕۆشتن بۆ ئاراستەیە ئێستا کە تۆ لە سەدەی 20ەما هاتووی لە چاوی عەرەبەوە سەلاحەدینە ناسی فلیمە عەرەبیەکان سەلاحەدینیان بە تۆ ناسیوە ئەمێ سەلاحەدین هات قازیەکی کوردی هەزەبانی لە هەولێرەوە بردبووە میسر بۆ ئەوەی ئەو وەختە زۆرینەی کوردی بوسڵمان شافعی بوو مەزهەبی شافعی بەکار بێنێ چۆن فارس زۆرینەی کە شیعەیە هەندێک کوردی شیعە بەڵام زۆرینەی فارسیعەیە بەکارێنێ بۆ داکۆشی لە ناسنامەکەی ئەویش هەچی زانای شافعی بۆ کورد بووە مفتی شافعی لە مەکا کورد بووە لە سووریا کردووە ئەمیش هەمان مەزهبی سوێتی پسەپێنێ بەسەر میسرا ئەمە بەکارهێنانی دینە بۆ خزمەتی دەوڵەتەکەی کە بە دەوڵەتی کوردی ناسراوە لە ژێر سای سەلاحەدینە کورد ئەو پەڕی بەهێزی بینیوە بوژانەوەیەکی گەورەی کەسایەتی و شاعری کورد 6 شاعر لە هەولێرەوە براوە بۆ دیوەخانی ئەیوبیەکان گۆرانی بێژ لە هەولێرەوە براوە بۆ دیوەخانی ئەیوبیەکان تەنانەت نەوەی سێمی ئەیوبیەکان کە لە یەمەنی مەلیکی یەمەن بووە پێشەوەی بمرێ لای کوردێکی هەولێری لە مەککە ئەڵێ لا تۆ بمنێژن کە مردم وەسێر لایەوەکە بنە ماڵێکی کورد بە کوردی قسەیان کردووە دەوڵەتەکان پێی وتراوە کوردی ویسویانە بەرەو کوردستان هاتوون هەموو کوردستان ئەم دەوڵەتە کوردیە گەورەکەن ئێستا ئەمڕۆ تۆ عەرەبی پێی ناسانووی تو ناسنامی عەرەبیاوەتێ من ئەو ناسامی لێسەر وەڵام کاکەم دەوڵەتە کوردی بووە ئێمە لە 100 ساڵە ئەم مێژوە شێواوە و ئەم سەلاحەدینە عەرەبیە بێمە ناسراینەوە بەداخەوە سەلاحەدین وەکوتم گەورەترین سەرکردێ لە جیهانە وەکو مرۆڤ ئەگەر کوردیش نەبێ مرۆڤایەتی ڕێز یەکرێت دانتی بەیەکێ لە گەورەترین کەسی غەیرە مەسیحی دایناوە یعنی ئێمە بۆ کەسایەتیە کە لەو پەڕی دەسەڵاتە لێبوردەیی کە ئەو پەڕی شارستانیەتە مرۆڤێکی بۆ بەمانای مرۆڤ ئەگەر کوردیش نەبێ هەر ئەبێ ڕێزی بگرین بەداخەوە ئێمە کاگوشار ئێمە لە چاویلکەی عەرەبەوە سەلاحەدینە ناسین بۆیە وەکو عەرەبێ ناسانیانە پێمان بەڵام بنە ماڵێکی کورد دەوڵەتێکی کوردیان دروستکرا هاتوونەتەوە ویستوانە مەزهەبی کوردی سوود لێ وەرگن لە دین بۆ خزمەتی دەوڵەتەکەیان ویستوانە کوردستان ئەو ناوچەی ژێردەسەڵاتی کە بە دەوڵەتی کورد پێناسە کراوە سنووری دیاریکراوی هەبوو ئەو سنوورەکەی بەڵێ سنووری دیاریکراو لە پەرتووکەکە مایبینی لە میسرەوە هەتا هەموو سووریا تا مووسڵ تا بەشێکی کوردستانی باکوور و بەشێکی کوردستانی باشوور وردە دوای سەلاحەدین لە هەوڵی فراوان بوونی بان بەرەو ئازربایجان بەرەو باکووری کوردستان هەمووی بگرنەوە ئەمە هەوڵی ئەو دەوڵەتە بووە ئیتر ئێمە بۆ گلەی لە پیاە بکەین لە سەربازیەوە ئیمبراتۆریەتێکی جیهانی دروستکەی ببی بە ناسراوترین و دەوڵەتەکەت لە وڵاتێکی بێگانەوە بێتەوە بەرەو خاکەکەت دەوڵەتەکەت لە سەردەمی خۆیان بە دەوڵەتی کوردی ناسراوێ و چەندین سەرچاوی تریترم هەیە ملوکل ئەکرات مەلیکەکانی کورد ئیترمە بڵێ چی لە سەدەی 20ەما عەرەبی سوننە کەسی نەبینی لە مێژووی ئیسلامە هێندەی سەلاحەدین مەزن بوو هات ناسنامەکەی دزی و بەرجێکی عەرەبی کرد بەبەرە ئەمە دزینەکەیەتی سەدام ئەویست لە سەلاحەدین چێک چۆ کەسێ نەبوو نمونەیەکە حەسکا لێی بچێت لە سەلاحەدین مەزنتر ئەمەیە کێشەکانی ئێمە لە چاویلکەی خەڵکەوە خۆمانە خوێنینەوە با پچمە بابەتەکانی تر ئەمێ سەلاحەدین کە من ئەمەوێ بیناسێنمەوە خەڵک کاک مەسعود سەبارەت زوحاک و کاوە ئەفسانەیە بەڵام ئەفسانەکە بنچینێکی زۆر دێرینی هەیە بۆ سەردەمی سۆمەریەکەڕێتەوە زوحاک ئاساک کە خوداوەندی گوتیەکان بووە هەژدیها بووە ڕێک هەژدیها ناوەکەشی معنای هەژدیهایەوە و گوتیەکان خۆیان ئەڵێن ئێمە لە شاخ و لە هەژدیها دروست بووین می دەکان کە خەڵکی دەشت بوون ڕقیان لە گوتیەکان بووە هاوزمان بوون بە زاراوی جیاوازیان کرد بە شەڕیان لەگەڵ یەک بووە چکە ئەمان شاخاوی بوون و بەرووبوومیان کەم بووە ئەمان دەشتی بوون و ژیانێکی سادە زوو گوتیەکان پەلاماریان ناو خوداوەندێکیان هەبووە کە ناوی نینورتا بووە دوای سەردەمانێکی زۆر بووە بە کاوە ناوەکەی لەگەڵ گۆڕین سەردەما ئەم دوو خوداوەندە لە داستانێکی سۆمەریا شەڕەکەن دوایی نینورتا زوحاک و ئاساکی گوتی سرە بڕێ هەمان چیرۆکە لەگەڵ سەردەما گۆڕاوە
ئەوە وەکو ئەفسانە گێڕامەوە کەوتم کورد لەوە دروست بووە ئەوەی شەکە لە ئەفسانەکانی دروستبوونی نەتەوەی کورد ئەفسانەیە نەک مێژوو کورد لەبەرەوەی مێژووی خۆی بووە چیرۆکی خۆی بووە خۆی خسۆتە ناو چیرۆکەکەوە ئەوە سەرچاوە نییە کاک مەسعود بۆ دروستبوونی کورد بەڵکو ئەوە ئەفسانەیەکی کوردی یەکێکە لە ئەفسانەکانی دروستبوونی نەتەوەی کورد سەبارەت بەوەی ئایا من ئەکەدی نازانم بەهۆی عەرەبیەوە هەندێک لەشتی ئەکەدی تێگەم و لە ئاشووری هەندێکی وشیان تێگەم بەڵام هیچ لەو زمانە سۆمەریە زانم من سۆمەریە توانم ڕستە دروستکەم بەڵام بڵێم وڵا سۆمەری زانم و هەمووی نەخێر بەڵام لەوانەیە لە هەندێک ڕۆ لەو ئەوروپیەی کە پرۆفیسۆرەتیایە لە هەندێک ڕۆ لەبەری کوردم هەندێک شارەزاییم لەو باشترە بەڵام ئەو تایبەتمەندە لە سۆمەریە من تایبەتمەند نیم لە سۆمەریە من متمانە کەمە سەر فەرهەنگی جیهانی بۆ تێگەیشتن لە زۆن بەڵام ئەتوانم ئاوا لەگەڵ تۆ قسە بکەم ڕستەی سۆمەری پێ بڵێم لەبەرمە و تێگەم لە شێوەی دروستکردنی ڕستەی سۆمەری و چەندەها ڕستە ئاوا بۆ دروست دەکەم و بە هەزاران وشە لە مێشماهی سۆمەری لە بەروی کوردم ئەوە هاوکاری کردوم ئەوە وەڵامیەوە اینجا ئایا زەردەشتی من ئەوە بتومە کورد زەردەشتی نییە ئەوە یەکلا کردوێتەوە ئاری یەکەم ئەتوانم بڵێم سەرەتا کەس بووم کە ئاریم هەڵوەشانەوە لە کورچەیە من بە هیچ نەوێ ناڵم ئاکورد ئاریە و ئاری حەقایەتێکی بێمانای نازانستی دروستکراوی ئەوروپیەکانە لە سەدەی هەژدەیەم و دروستیان کردووە بە خەیاڵات و بناغەی زانستی نییە من بە هیچ نەوەی لەگەڵەوە نیم زەردەشتی کورد زەردەشتی نییە بەڵام ئاینێ هەیە بەو ناوە و بەڵام بەشێکی زۆری ئەو مێژووی ئەوروپیەکان گەورەیان کردووە بەڵام ئاینێکە ڕۆڵی هەبووە بڵێ ئاین نییە ئاینە و من تێگەیشتم بۆ یارستان من لێرە بەم کورتیە وەڵامیەوە ناموێ یارستان ئاینێکی کوردیە و ڕۆڵێکی زۆر گەورەی هەبووە لە پێش ئیسلامە و لە دوای ئیسلامیشە و ڕۆحی کوردی و فکری کوردی لە ناو ئاینی یارستانە خۆی ماداوە ئێمە چۆن لی تێبگەین من شعرێکی کڵامێکی پیرشاریارم لێ گاوەتەوە توانی ئەگەر ئەو نووسینە بینی بێت قوڵایی فکری کوردی لە ناو کڵامی یارستانە بۆ من گەوهەری و ڕۆحی کوردبوون لە ناو یەزیدی و یارسان و دروز و ئەمانەیە ئەبینیتەوە هەر بۆ زانینتان دروزەکان من پەرتووکم هەیە بە عەرەبی کە مێژووی لوبنان نانووسێ دروست هەرە نووسێ دروز الئەکرات هەروان بە کوردیش قسەیان کردووە کۆن وردە لەبەر دووریان کە کوردستان هین کراوە جاران کورد هەتاوەکو سووریا و بەڕی سووریا ڕۆشتووە لە پێش ئیسلامیشە وردە دابڕاون لە کورد ناسنامەکەیان گراوە نەسرەدین شاو ئەم مێژووە تازێ من قسەم لەسەری نییە لەبەرەوەی من لەسەر مێژووی نوێی کورد کار ناکەم لەبەرەوە هیچ قسێکم لەسەر ئەو بابەتە نییە پێم وابێ وەڵامەکانم مایەوە بۆ پەڕی هەوڵما بە کورتی بێ و مایکێکەتانێمەوە بەڵێ مامۆستا فەقەت یەک شت من پرسم ئەو مەوزوعی زەحاک و کاوەی ئاسنگەر ئەوانە واقعەتی نەبوو تەنیا ئەفسانە بۆ بە پێی لێکۆڵینەوەکانی جەنابەت کاکساسا زۆحاک و خۆی ئەفسانەیەکی سۆمەری و گوتی و سۆمەریەکان لە شەڕابوون لەگەڵێک شەڕی هین ناوڵەم سوپاومانە بەڵام گوتیەکان لە ڕووی هینەوە ئەوان شاخاوی تر بوون و دەرامەتی مادیان کەمتر بووە چکە ئەو کشت و کاڵە فراوانەی سۆمەریەکانیان نەبووە لەبەرەوە مەجبور بوون وەکو چۆن تا سەدەی بیستەم کوردی ڕەوەند پەلاماری کوردی نیشتەجێیە لەبەرەوە ئەمان توانای دەرامەتی خواردنی و چاندنیان هەبووە بەڵام ئەمان هینتر بوون کەمتر شەڕانی من بەڵام کێشە بۆ لەوان سەردەمێک گوتیەکان حکمی سۆمەریان کرد دوایی سۆمەریەکان حکمیان کردووە لەبەرەوە ئەم کێبڕکێ بۆ بە ئەفسانە خوداوەندێ نوێنەرایەتی سۆمەریەکانی کردو کە کوردی دەشمون پیان و تۆ نینورتاخ خوداوەندێ ئاساک کە ناوەکی ڕێک بین پیشان تێم لە مێژووە چۆن ئاسس و حاک هەژدیایە ئەم هەژدیهایە تا یعنی دڵی فەرهەنگی دوایی لە گوتیەکانە دوایی چۆتە ناو مادەکانیش هەژدیها بۆیە دوای پاشایان ناوی هەژدیها ئەژدەهاک یا زوحاک ئەوە دوا پاشای مادە جا ئەمە پەیوەندی نە بە فارسەوەی نە بە نەتەوەی نترەوەی ئەمە
کێشەی ئەم ناوچەی کورد بووە لە مێسۆپۆتامیا وردە ئەمە ئەفسانەیە لەگەڵ کاتا گۆڕاوە دوو خوداوەندن خۆیان لە بنەچا خوداوەندن بەڵام لە سەردەمی ئیسلامە ناتوانێ بڵێمە خوداوەندن لەبەرەوە کردویان بە کەس ئەمە هەژدی هایە بۆ ئاوا بووە چونکە لەگەڵ سەردەما مرۆڤ بۆچوونی ئەگۆڕێ ئەوە تا قادر الیاسی بە منەڵێ با نەڵین داد و با بڵین باو باپیران بڵێن باو داپیران ئەمە بۆ چونکە بۆچوونمان لەگەڵ سەردەما گۆڕێ لەگەڵ گۆڕینە چیرۆکەکە بە قوڵی لەم کتێبا ئەیبینی هەمووی بە بەڵگەوە خسوومەتە ڕوو کە چۆن ئەم ئەفسانەیە هی سۆمەریە سۆمەری و گوتیەکانە چۆن گوێزراوەتەوە و تەنها نەتەوە کە لە ئەفسانەی بڵین نەورۆز ئاماوەتەوە نەتەوەی کووردە ئەو کورد لەکوێوە دروست بوو لەگەڵ کاتا نەیانتوانێت خۆیان دابڕن لەم چیرۆکە خۆیان بەستۆتەوە هەر بۆ ئەفسانی نەورۆزەوە چکە هی خۆیانە هی کووردە لە ئەسڵا ئەم ئەفسانەیە دوایی ئەفسانیشان دروست کەوتوانێ ئێمە لەوە دروست بین کە لە شاخەکانە هین بووین چکە نیانتوانیە لەم ئەفسانە سۆمەری و گوتیە دا ببڕێن هەتا سەدەی بیستەم ئەم ئەفسانەیە بەردەوام بووە ئەمە بنەچەی ئەو هینێ بەڵێ بەڵێ سپاس مامۆستا ئەمە ئەو سێ بەڕێزەی دیکەش وەردەگرین لەسەر ئەو مێژووی نەورۆز و هێندێک کە ئەو مەشعلەی ئاگری نەورۆز وڵایە بۆ نەورۆزێ دانین ئێستا پێم وابێ با ئەوە بەس بێ چونکە کاتەکەم من وەکوتم زۆر ماندوم زۆرم مامۆستا ئەگەر و چەند دقەیەک زیاتر کاتمان بۆ دابنەی سپاست دەکەین چون ئەو مێژووی نەورۆزە زۆر بۆچوونی جیاوازی هەیە هێندێک دەڵێن لەویایە بێ خوێنەریش بخوێنێتەوە من بە بۆچوونی من بە ئەمە بە گشتی مێژووی کورد بێ بچینە قوڵای نەورۆزەوە زۆرە خایەنێ من یەک بەشی تەواوم لە پەرتوکەکە بۆ داناوە و لە چەند بەشێکی جاری تری بەسمەوە بۆ نەورۆزەوە چکە نەورۆز بێک بێ نەورۆز لە کورد ناگەی بێ کوردیش لە نەورۆز ناگەی نەورۆز جەژنی کووردە لە کوردستان سەری هەڵاو بە سەرچاوەکانە بینی ئەمە بە خەیاڵات پێ ناڵم هەمووی سەرچاوی زانستی لە پشتەوەی بەڵام ئەفسانەیە ئەفسانەیەکی دێرینی کێشەی نێوان دوو خوددایە بڕۆنە هەچ کەسێ مەبەستی بێ کتێبێک لەویایە با شەوەکە بەوە تەواو نەکەین چکە زۆر قوڵە و زۆر کاتەبات من لە حەزەکەم لە کۆتایی بێ لەسەر ئەو هینە بە داوای لێبوردنەوە ئەزانم کاتەکە من خۆم زۆرم حەزلێتی بەڵام بێ شەوێ بۆ نەورۆزدانی بچیتە ئەو قوڵاییەوە قسەی لەسەرکی بەڵێ سپاس مامۆستا حتمەن لە بەرنامەیەکی دیکەدا ئەگەر کات و مەجال بۆ جەنابەت هەبێ ئەمە میوانداری بەڕێزت دەکەین چون بەڕاستی زۆر شتێکی قوڵە ئەوڕۆ کەمە باسی نەورۆز دەکەین ئەنی ناسیۆنالیزمی داگیرکەری فارسی وای شتەکە پێناسە کردو تەنانەت هێندێک لە ئەفسانە کوردەکانی هەر بە دژی خۆمان بەکاردێنێتەوە ئەوە ڕادەگرین بۆ جەنابەت هەر کات هەبوو یا ئەوەی کە لە کتێبەکەدا باسی کردبێ دۆستان بیخوێندنەوە کاک فەرشاد تکایە دێمەوە لای جەنابیشت کاکاوە وەردەگرین کاکاوە ئەگەر کو بکرێ لە دوو هەر من ویستمەوەت ئەرزکەم بە مامۆستا ماندوو نەکەین لە کاتێکی دیکەدا ئەگەر ئیمکانی هەبێ هەر ئەو قەولەی لێرە لێوە بگرین کە لە خزمەتی دابین و لە بەشی نەورۆزیشدا ئەو بەرنامە بەپێژ و باسە بەپێزی گوێداری بکەین با بچینە لای ئازیزان ئەو دووسێک ئازیزە ماون بە کورتی لە خزمەتیان دابین و با لەوە زیاتر کاتی مامۆستان نەگەین بەڵێ سپاس مامۆستا پس ئێمە لە بەرنامەیەکی دیکەدا حتمەن لەسەر مێژووی نەورۆز و ئەفسانە کوردیەکان بۆ نمونە مەسەلەن شاماران وەک ئەفسانەیەکی کوردی زۆر کەس پێی خۆشە بزانێ من کە بەڕاستی ئەو وێنەیەمان هەبوو لە ماڵێ من زۆریشی لێ دەترسام کاتێک کە منداڵ بووم حتمەن دەبێ ئەو شتانە ئەو ئەفسانە کوردیانە زیاتر باسی لێەوە بکرێ و ئێمە لە بەرنامەیەکی دیکەدا لەسەر ئەفسانە کوردیەکان میوانداری بەڕێستان دەکەین کاکاوە فەرمو مایک بۆ جەنابەت ئەگەر کو بکرێ لە دوو خولەکدا فەرمو جەنابەت ببیسین زۆر سپاس کاک ساسانجان سڵاو ڕێز بۆ ئێوە بۆ بەڕێوەبەرانی ژوورەکە کاکاوە جەنابەت مامۆستا سۆرانی خۆشەویست مامۆستا ماندوویە دەمێکی درێژە لێرێ من یەک پرسیاری کورتمەیە لە مامۆستا سۆران ئاڵقەی ئەسڵی ون بووی مێژووی کورد چۆیە مامۆستا سۆران بە بڕوای جەنابەت یعنی ئێمە لە زۆر قۆناغی مێژووییدا مێژوەکەمان دەستکاری کراوە بە تایبەتی لە هێڵی ئێرانیەکانەوە دوایەوەی کە دەوڵەت نەتەوەی ئێرانی ساز دەبێت بریتانیایەکان دێن
و مێژووی کورد دەدزن بە ناوی فارسی دەکەن ئەوە ئاڵلقەیەکێتی بەڵام ئاڵلقە ئەسڵەکەی یعنی ئەوەی کە لەباری مێژویەوە زۆر کەونارە ئەمن لەوە دەگەڕێم ینی ڕەچەڵەکان وە کوردێک پێم خۆشە بزانم کە ئێمە لە کوێی مێژوودا ونین لە چۆ ونیان کردین یەکەم جار ئەوە زۆر گرینگە چونکەوە سەرچاوەیە کە دەتوانین بگەڕێنەوە بۆ ڕیشەکانی خۆمان جەنابەت باش ئاماژەت داوە لە کتێبەکەدا چەند کتێبەکەم ئەمە زۆر نەخێندوێتەوە نەگەشتوێتە دەستم بەڵام ئەو نووسینانەی کە نووسیوتانە و لێکۆڵینەوەکانت زۆر زۆر سنجڕاکێشن وە زۆر منتقین لە بواری مێژوویەوە بۆیە ئەو پرسیارەتان لێ دەکەم ئاڵلقەی ونبووی مێژووی کورد چۆە یەکەم بۆ یەکەم جار لە مێژوودا کە دەستیان بۆ مێژووی کورد برد وە چێ ئەو کاری کرد ئەوە زۆر گرینگە چونکە لەباری سیاسیەوە ئێمە کە ئێستاش ناوێرین دەست بۆ مێژوو خۆمان بەرین زۆری مەسایلی سیاسی و بەرژەوەندی زلهێزەکان و بەرحەڵ کۆمەڵێک زڵهێزی مێژووی ناوچەکەیە پێم خۆشە ئەو ئەگەر وڵامێکە هەبێ بۆ ئەوە سپاست دەکەم دوبارە دەستخۆشیت لێ دەکەم بەردەوامبی پایەداربی ڕاوەستاوبی بۆ کورد و کوردستان سپاس بۆ جەناب سپاس کاکاوەجان کاک حامدی فەرازی سڵاوێکی دووبارە بۆ جەنابەت فەرموو ئەگەر لا دوو خولەکدا جەنابیشت وەربگرین بەڵێ ڕێز و سڵاوم هەیە بۆ هەمووان خۆشحاڵم کە لە خزمەتتانام و ئەمەوێ بڵێم بژیت کاک سۆران حەمەڕەش بەڕاستی ماندوو نەبی من بەداخەوە کتێبەی دووەمەم هێشتا نەخوێندۆتەوە بەڵام کتێبی کورتکێیەم خوێندۆتەوە و بە خاتری هەنێک باس کە لە ناو کاناڵی جۆرە و جۆرە لە فەزای ڕۆژهەڵاتی کوردستانە پێش هاتووە هەرەوە بۆ هۆیەوە کە لەو ماوەیە جارێکی تریژە و کتێبی کورتکێیە بخوێنمەوە و بازێک شوێنی چەندین جار دووبارە بخوێنمەوە و بەراوردی بکەم لەگەڵ هەنێک سەرچاوەی مێژوویی تر کە بە ڕوانگە و لە ڕوانگە و بە نەفەسێکی بۆ نمونە ئێرانیەوە نووسراون بەراوردیان بکەم و بڵێم سەرڕای ئەوەی کە ئەو پەرتوکەی کاکسۆرانی ژۆکو هەموو کارێکی زانستی ترەتوانی هەنێک تێبینی و ڕەخنەی لەسەر بێت دەباری مێتۆدۆلۆژیەوە بەڵام وەکو بەیسێک شتێکی زۆر سوودمەندە من خۆم زۆر کەڵکم دێوەرگرت من وەک کەسێکە ئەگەرچی پسپۆریم لە بوارێکی ترایە کاری مهندسی وەوانەکەم بەڵام حەوزەی مەوردی عەلاقەم کۆمەڵناسی و تاریخیان مێژووە بەڕاستی کەیفم پێهات بەو کتێبە و ورد کە ئەچمە ناویەوە بینم کارێکە کە ئەکرێ وەکو بەیسێک کاری زۆری لەسەر بکرێت ئێمە وەکو کورد بەداخەوە وەختەکەش چون درەنگە سا یەکەم خولاسەی بکەم و زۆر پەرە بە شتەکە نایم پێشنیارەکەم هەر بەم بۆنەوە کە ئەگەر بکرێت بە شێوەیەکی مستاقی کتێبێکی تر کە لە ڕوانگەیەکی ترەوە نووسراوە بێنین هەنێک شوێنی ئەو باسانەی کە لە ناو کتێبی کورتکێیە مەسەلەن باسی بەفەرز ئەوێستا کراوە زمانی ئەوێستا لەسەری قسە بکرێت پێم وایە باشتر نەتیجەی لێ بگیر دێت بەڵام کەلکی ئەو کتێبە بۆ من خۆی ئەو کتێبەی کورتکێی کە سۆران بۆ من ئەوە بوو کە ئەمەوێ بڵم کە ئێمە کورد بەداخەوە هەمومان کەم و زۆر ئەو تایبەتمەندیەمان هەیە و کاریگەریە لەسەرمان هەیە کە بەهۆی ئەوە کە نەتەوەیەکی ژێر دەستین جۆرێک بڕوا بەخۆبوونمان لێ ئەستێنراوەتەوە و زۆر جار لە ناخوداگای خۆمانە پێمان وایە ئەو کارێک کە لەلایەن خۆمانەوە ئەکرێت ئەمە کەم و زۆر لە هەمومانە هەیە چون ئەو باوەڕەمان بخۆمان کەمە من خۆشم احترافەکەم تا ڕادەیەک لە ناگاما هەیە بازە وەختێ سا یەکەم بەسەری ئازابم پێما وایە و کارێکە لەلایەن خۆمانەوە کرێ لەوانەیە کێشەی جدی هەبێ لەوانەیە ناواقعیانە بێت بەڵام ئەگەر کارێکی زۆر لاواستر لەوە لە دەمی کەسێکی ترەوە کە کورد نییە بێتە دەرەوە زۆر بە ڕاحەتی زیاتر قبوڵێکە من لەو کتێبە کاکسۆران زۆر شت فێر بووم بۆ نمونامیوێ بڵێم جاران کە زۆر کتێبی مێژوویمان نەخوێندەوە زۆر جار ئەو شارستانیەتانە ئەو تەمەدونیانەی وەکو هۆریەکان وەکو هیتیەکان وەکو گۆتیەکان لە پەراوێزە ئێمە ئەماندی ئەوەندە لەژێر کاریگەری و لە سایەی شتە بەرجەستەکراوەکانی تر وەکو تەمەدونی پارس و تەمەدونی تەنانەت ماد و یۆنانیەکان و هەموو ئەوانە بەڵام کتێبی کورتکێیە دەستی ئێمە ئەگرێ ئالەوێ و زۆر گرنگە کە پێمان بڵە شارستانیەت لە زاگرۆسەوە دێدا ئەبەزێ
ئەچێ بۆ دەشت سومێریەکان لێەوە چوون جا زۆر شتی تر لێەوە سەرچاوە ئەگرێ و ئەما کرێ حتا ئەگەر ڕازنە قسەی لەسەر بێ حتا بێگومان زۆر کەسی ترێتوان قسەیان هەبێت لەسەر ئەمە بەڵام ئەتوانی وەکو بیسێک پێمان بڵێ ئەکرێ لە ڕوانگەیەکی تریشەوە چاو لە بەسەر هاتە کۆنە مێژوویەکان بکەین و جۆرێکی تر بیبینین من ئەمێ وەش بڵێم کە ماوەیەک لەوە پێش کتێبێکی ترم بەدەستەوە بوو کتێبێک اتفاقا ئەمدیش بەدەستمەوە گر کە بیخوێنمەوە بەناوی هۆویەت شناخت زن ایرانی کە دوو نووسەری خانمی شالا لاهیجی و مهرەنگیزی کار نووسیبانە ئەمدەنە من خوێندەوە وتم بێگومانەوەن لە وەکو کەسانێک کە هەستی نەتەوەی فارسیان هەیە هەوڵیان شتەکە لە چوارچێوەیەکی تەمەدونی ئێرانیە بەڕەسی بکەن و بە میحوەریەتی زمانی فارسیەوە باوەڕ بکەنەوە کتێبش کە منە خوێنمەوە ئەگەرچی ئەو تایبەتمەنیە هەیە بەڵام زۆرێک لە بۆچوون و ئیدعاکانی کاکسۆران سابت دەکات و لەگەڵ یا دێتەوە ئەگەرچی لە هەنێ شوێنی شالەوانەیە دژوازیان هەبێ ئەکرێ لەسەر و دژوازیانە قسە بکردرێت بورە ئەگەر و کۆبندی بکەی سپاست دەکەین فقط ویستم دەستخۆشبوونێک بڵێم و بڵێم ئەکرێ ئەمە یەک دوو بەرنامەی تر هەڵەگرێ حەدیاقل ئەو کتێبە لەگەڵ سەرچاوەیەکی تر کە لە ڕوانگەیەکی ترەوە نووسرابێ بەراورد بکرێت و زیاتر قسەی لەگەڵ لەسەر بکرێت دەستان خۆش بێمان حتمەن لە بەرنامەیەکی دیکەمە زیاتر لە خزمەت جەنابت و هەموو هاوڕێیانی دیکەدا دەبین ئەو بەرنامەیەش حتمەن قەولی لە کاکسۆران وەردەگرین کاک عەبدوڵڵا فەرموو جەنابیشت بە کورتی وەربگرین سڵاو ساوڕێیان ماندوونە بن دەستخۆشیتان لێ دەکەم بۆ ئەو ژوورە کە کردوتانەوە لێرەوە سڵاو ڕێزم هەیە لە خزمەت مامۆستا سۆرانی حەمەڕەش دیارە زۆر چەند ڕۆژێک بوو هەر پلانم دانابوو کە بگەم بۆ بەرنامەی و بتوانم بە تەواوەتی جوێ لێ بگرم بەداخەوە لەبەر کار نەمتوانی کە بە تەواوەتی جوێ لە قسەکانی کاکسۆران بگرم دیارە من کتێبەکانی کاکسۆرانم خوێندوویتەوە هەم ئینگلیسیەکەم لەلایە و هەم کوردیەکەم لەلایە ئینگلیسیەکەم هێناوە بۆ منداڵەکانم کە بیخوێننەوە کوردیەکەشم ئێستا هێناوە کە بۆ خۆم دەیخوێنمەوە بڕیارشم داوە دوایی لە زانکۆی یەکێک لە زانکۆکانی دانمارکی دابنێم بۆی کە خەڵکی دیکە ئیستیفادەی لێ بکە زۆر شتی سەرنجڕاکێشی تێدایە ئەو کتێبەی کاک سۆران بەڵام من چەند ڕۆژێک لەوەی پێشێش بابەتێکم نووسی و کاک سۆرانیشم تا کرد بوو کە ببینێ بەداخەوە وا دیارە نەیدیوە ئێستاشی لەگەڵدا بێوانەی کەەوە کاک سۆران باسی دەکات لە کتێبەکەیدا بەشێک لە واسەوارە میژوانەی کەەوە ئێستا لە ناوچەکانی کوردستان لە بەتایبەتی لە ڕۆژهەڵاتی کوردستان بوونیان هەیە لە کتێبەکەی کاکسۆراندا بەداخەوە ئاسەوارێکی یەکجارێک جارجێک گرنگی مێژووی کە ونە ئەویش بەردی چێلەشینە کە مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ 2000 زیاتر لە 2000 ساڵ پێش زاین کە لە دەورانی سۆمێرەکاندا نووسراوە و ئێستا لە مۆزەخانەی ورمێدان دراوە ئەو بەردە خۆزگەم دەخواست کاکسۆران لێکۆڵینەوەی لەسەر و بابەتە کردبایە و دیارە زۆر کەسی دیکەش لێکۆڵینەوەیان کردو بە تایبەتی چەند کەسێک لە ئەڵمانیا بۆ یەکەم جار وەبزانم لێکۆڵینیان لەسەر و بەردە کردووە بابەتێکی دیکەش ئەو جەنازەیە کەەوە چەند ساڵەوەی لە پێش لە حەسەناوای سنا دۆزراوە دیارە زۆر شتی دیکەش هەیە کە ئەو جەنازەمەمیایە کە پێما بێ بابەتێکی یەکجار زۆر گرنگ بوو کە ئەو بابەتانە ونن لە کتێبەکەی کاکسۆراندا هیوادارم لە داهاتوودا کاکسۆران بتوانێت زیاتر لێکۆڵنی و لەسەر ئەو بابەتانە بکە من پێم وابێ بەتایبەتی لە ڕۆژهەڵاتی کوردستان پڕە لە ئاسەواری مێژووی ئێمە دیتومانەکە لە ماوەی لانیکەم 20 ساڵی ڕابردووە دەست بە تاڵانکردنی ئاسەوارە مێژوویەکان کراوە لە ڕۆژهەڵاتی کوردستان و بەتایبەتی لەلایەن فارسەکانەوە و بەشێک لەوانە لە کوردستان دزراون و کراون بە مڵکی خۆیان و مۆرچی خۆیانیان لێداوە و مێژووی فارس پێم وابێ هەمووی خەون و خەیاڵەوە بەشێک لەوانە مێژۆکانی ئێمە نەکەوڕەکانەوان لەسەر خۆیان سەبت کردو هەر بۆکو نەورۆز و زۆر شتی دیکە من پرسیارێک لە کاک سۆران نەگە بکەم سەبارەت بە کوردەکانی خوراسان و خاڵخاڵ و ئەوانە دیارە من تقریبا 20 ساڵ 25 ساڵەوەی لە پێش جۆم لێ بوو کە
لە زۆر شوێن ئەنجۆم لێ دەبوو کە کورد لە قسمەتی ئەردەبیلێ و قسمەتی سەراب و ئەو کاروبارەی دەستفرۆشنەوانە. ڕاستی لەو بابەتە نەدەگەیشتم هەتاکو ئەوەی کە چەند ساڵەوەی لە پێش کە لە ڕێگای هاوڕەیەکەوە کە کوردی خەڵخاڵ بوو لەگەڵ یەکاشنا بووین و ئەو باسی بۆ من لەوەی کرد کە ئێمە مێژوویەکی دوور و درێژمان هەیە لەو شارەیەوە تەنانەت هەتا 100 ساڵ پێش ئێستا خودی فەرمانداری خەڵخاڵ و ئەو بەشانە لە دەست کووردا بوو وە کورد ساڵانێکی یەکجار زۆرە لە کە لەو ناوچەوەیدا دەژی. کوردەکانی خوراسان بە هەمان شێوە ئێستا کە باس لەوەی دەکەن کە لە دەورانی سەفەویەکاندا کوردەکان بەڕێ کراون بۆ خوراسان وانە، بەڵام لە حاڵێکدا کە چەنگیزخانی مغۆڵ ئەو کاتە باس لەوەی دەکات لە کرێبەکەی خۆیدا کە باس لەوەی دەکات کە ئەو کاتە کە هاتووە واردی ئەو منطقەی بۆ کوردەکان لەو بەشەیدا بوونیان هەبووە. بم بورە ئەبێ کورتی بکەیتەوە بۆی توانین باش بەسەرچاو جەنابەت هیچ زانیارێکت هەیە لەسەر کوردەکانی خاڵخاڵ و تەنانەت لە بەشێکی زۆر لە شمالی ئێرانێدا وەکو مازەندەران و لاهیجان و ئەو کاروبارێ. شتێکی دیکەش کە بۆ من زۆر سەرنجڕاکێش بوو لەو کتێبەیدا کە باز لەوەی کرا کە لە دەورانی سومێرەکان و دوای ئەوانەوە زۆر جێژنیان هەبووە. ئەو جێژنانە ئەمن کە دەبینم هەتا 30 ساڵ لەوەی لە پێش لە نێو ئێمەدا بەڕاستی ئەو شتانە هەر بەڕێوە چوونە. یعنی زۆر شت هەیە کە ئێستاش ئەو شتە دنێوەمەدا بوونی هەیە. زۆر وشەکە لەو کتێبەدا کە من چاوم لێ کرد خوێنمەوە کە لە زمانی سومێرەکاندا ئێستاش ئەو وشانە لە نێو کورددا بوونی هەیە. سپاس دیارە کاتەکە زۆر کەمە، من لەوە زیاتر کاتت ناگرم، بەڵام هیوادارم کە لەسەر بابەتانە سپاسی جەنابەت دەکەیت. ببوورە بەرنامەکە ڕیکۆرد کراوە دوای ئەوەی کە تەواوی دەتوانی ڕێکۆردەکە جۆ بدەیەوە. کاک عەبدوڵڵا سپاس بۆ بەشداریتان. کاک فەرشاد 30 چرکە لە 30 چرکەدا دەدەین بە جەنابەت ئەگەر کو بتوانی کۆبەندی بکەیت. دەستان خۆش بوو، فرەفرە سپاس و دوارەیش وە خێر هاتن و ئەو میوانەی لە تازەکەی من کە تازە هاتنە. کاک سۆرانگیان ئەو لە جێگە ئاماژەوە ئاسیدەهاک یا ئاژدەهاک کریا، ئەوە ئیمە لە لای خۆمانوە لە لای سەرپێڵ یەکجیک دری من وە پێویشیم دوکانەکەی داو یا کەلداو ئەورە ئیمە لە ئەورەوەی گۆڕەگەی ها لە بقەی کوێگەوە ناو کوێگەوە کەنی نەسێ وە گۆڕەگەی ئاسیدەهاک یا ئاژی دەهاک یا هەر ئەوە کە ئیوەوە پێ ئاماژەکردین ئەوە گۆڕی ئەوەوە ئیمە ئێستەیشە هەر پەرستشگامانە و پەرەسیمنێ و لە یەکی ترێکیشوە ئاماژەوە ئیزەدیەگان کردین. ئیزەدیەگان لە زەمانە شاوەی سقولی کە یەکێک لە گەورەی لە یارسانە وە خزمەتدان بیشم لە ئاوایی یا ئێستا بێسە شار و گەورایشە لە شارە کوێشت یا کۆدەشت کەوە فارسیۆ پیش کۆدەشت ئیمە خۆمان وە زوانە کوردی وە پیشیم کوێشت لە شارە کوێشت وە گشتیان لۆرە داشتنە لە لیان کوشتنەوە قەتڵیان کردنە لەورە هەڵاتنە چینە یەکوتە لیان لاگرتنە چینەسە سنجار کە ئیزدی و دروزی و یانە ئەوانە هەر یارسانن و لە یارسانیش جیانین وەلی خۆ ئیمە لە ناو یارسانە تەجەلی زاتی دەورەیی دیری من کە یانە لە ناو ئەو دەورە و ئەو تەجەلی زاتیە منە زانی چەوە خزمەتدانیشم کە لەناو ئەو دەورەی تەجەلی زاتیە هەم منە هەر دەستنەزەی خۆیان و ئەو زەمانە منە کە ئابدەیت نەکریانە ئاینی یارسان ئابدەیت کریێت هەمیشە هەر 100 ساڵ یا هەر 2 ساڵ یە جاریمە یەک گەورەمان تێت و پێمان وشێت ئەو چتێ لەگە ئەوسا کردیمە هەڵا بیە بان لە نووە یەکە تازەست لێو لە یە بکەن و هەر 100 ساڵ یا 2 ساڵیمە ئابدەیت کریێ من و ئەو ئیزدی لە ئەو دروزی لە لۆرە منە ئەوانە هەروەژوە ئەوانەیشە کە هانە دەرسیم یانە لە ئەسڵا گشتیان لە کولوڕ کە لە شار کوێشت وەچینە و هەتواسم یە بیشم فەرە سپاس کە وەختای نەبێمەوە دیارەکە کاکسە سۆران وەخت نێرێدونا لە بوارە شتێلی تر تواسم قسە بکەم سپاسدان بەڵێ سپاس کاک فەرشاد جان مامۆستا سۆران دێنەوە لای جەنابەت
البته بابەت زۆر بوو من لەسەر 5 بەشی جغرافیای کوردستان ویستم لەگەڵ جەنابەت قسام بکەین. یەک کرماشان بوو، بەڕاستی کرماشان و دەوروبەری بە تایبەتی دینەوەر و ئەو مەسیرەی ئەو شوێنانە زۆر شوێنێکی زۆر گرنگ بن هەر لە دروستبوونی شارستانێتە سەرەتایەکاندا. دواتر گرێمرازان بوو، حەسکیف، بەرزایەکانی گوڵان لە باکووری ئیسرائیل و ئەوان هەموو دەمانەویست باسی لێوە بکەین. لەسەر مێژووی نەورۆز و شاماران و هێندێک ئاینە کوردەکانیش بەڕاستی کات نەبوو. حتمما لە بەرنمێکی دیکەدا من لە ئێستاوە داوا لە جەنابەت دەکەم ئەو قەولەمان پێ بدەیکە ئەو بەرنمەیە دەگەڵ جەنابەت دابنین و فەرمو ئێستا مایک بۆ جەنابەت. و کاس ساسان بۆخشی دووەڕیشاتمە ناو کاس سۆرانبایی یە قەوڵەلیم لە لێ توان بسنم کە دووارە بایدوەوە ڕامان باس پیگیان بەڵێ حتمما قەوڵ سەدان سەد لە لێ بەسەر چاو باشە بابینەوە سەر بابەتەکان. کاکاوەوتی لە کێوم ئەڵقە بزکراوە. ئەم ئەڵقەیە لە سەردەمی فارسەکان وەکو سەرچاوە جینە دایما نەتەوەی کە نوێیەت ئێوە خۆی بسەپێنێ. لە سەردەمی سەرەتا سۆمەری و گوتیەکان لەویا بوون کە نەتەوەی بێگانە هاتوون. ئەمان بێگانە نەبوون بێک، بەڵام دژیەکیش بوون، دوو ناوچەی جیاواز و دوو ئابووری جیاواز. ئەم ئەکەدیانەکەیان لە فەرهەنگێکی زۆر جیاوازەوە هاتوون. ئەوان ژنیان ژنی گوتی و ژنی سۆمەری سەری دانەپۆشیوە. ژنەکانیان خاوەن هەندێک جار ژنی گوتی سوپای دەهزاری هەبووە و لە خاوەنی بازرگانی بوون، خاوەنی شت بوون، ژنی ئەکەدی و شت ئەمەیان نەبووە. جا لە وەختەوە ئەوانەیانەوێ فەرهەنگی خۆیان بسەپێن و ئەو وردە پاش چەند سەدێک ویستیانە ئەم شارستانیە بکەن بەهی خۆیان، شارستانی سۆمەری بشارنەوە بڵێن هەمووی خۆیانە. بۆ نمونە ئیبن وەحشیە کە پاژماوەی ئەو نەتەوە سامیانەیە لە سەردەی نوێ ماڵە چی ئەڵێ کوردەکان ئەڵێن هەموو شارستانیت لە بنەچاهی کووردە، بە کوردی نووسراوە، بەڵام ڕاز ناکەن لە ئێمەیان وەرگرتووە. ئەمە هەمووی لە ئەسڵا هی ئێمە بووە، هی زمانی ئێمە بووە، بە زمانی ئێمە نووسراوە. چاوە لێکە لە وەختەوە ئەوانی ژیانەوێ چیرۆکێکی خۆیان دروستکەن لەسەر ناوە. هەر نەتەوەیەکێتە ناوچەیە ئێوێ چیرۆکی خۆی وردە بڵێ ئەمەیە بناچەکەی ئێمەیە. ئەمە سروشتی مرۆڤایەتیە لە هەموو ناوچەیەکە. ئەوێ چیرۆکێکی خۆی دروستکە و خۆی بەسێتەوە بەو ناوچەیە و مانا بە ژیانی با لەو شوێنە. بەڵام لە بنەچاه ئێمە خەڵکی ڕەسەنەکەین کە لێرا بووین، خەڵکی تر هاتوۆتە ناومان. جا ئەوە لە چەندین شوێنە ئەیبینی کە ئەو هەوڵە دراوە کە نەتەوەی ترێوێ ئەم مێژووە بشارێتەوە و مێژووی خۆی بسەپێنێ بەسەرە. کاک حامید وتی باسی کورچەیی کرد بۆ چوونی من کورچەیەم بۆیە نەکرد بە ئەنگلیزی، هەستم کرد لە ئاستی جیهانانی. ینی کتێبە کەشتی زۆر تایە هەندێ شتی لەم پەرتوکانیە، بەڵام لە ئاستی جیهانانیە. بەڵام مێژووی بزرو نەجێڕاوی کورد کتێبێک کە ڕۆژێک ئەیبینی لە جیهانە چۆن ئەزانم لە چه ئاستێکی جیهانایە. و حەزمە کرد کاک حامید کتێبی ئەم بابەتی زیاتر باسکرا، چکە من چەند ساڵە خەڵک هەوڵیە لەگەڵ منا کتێبی کورچەیە بکەم بە ئەنگلیزی، ناکەم بە ئەنگلیزی. من پەرتووکێ نووسم کە بۆ جیهان ببێ. کورچەیە بۆ کە نووسیومە بۆ خوێنەری کورد بنووسیوە. لە مێشکمە ویستومە خوێنەری کورد بیخوێنێتەوە، بەڵام ئەمە بۆ کورد و بۆ جیهانم نووسیوە. جیاوازیەکەی ئەوەیە ئەمە ئەمریکیەک لەسەر ئەمەزۆن ئەمە نەس بە ئەنگلیزیەڵە واو ئەمە چیم کتێبە سپاس بۆم نووسیم کتێبە کابرا ئەمریکیە، بەڵام ئەتوانێت لی تێبگا. بەڵام کورچەیە کە نووسراوە بە مەبەستی کورد نووسراوە، ئەم بە مەبەستی جیهان نووسراوە. لەبەرەوە ئەم کتێبە لە ئاستی جیهانایە و بەو ئاڕاستەیەش نووسراوە. حەزمە کرد کە هەمی زیاتر باسی ئەم پەرتوویە و بەڵام بەدەستی نەگەیشتووە لە کۆتایی تا بۆ شتام ڕوونەکەمەوە لەکوێ لە هەج وڵاتێبی ئەم پەرتووکە دەست بکەوێ. کاک عەبدوڵڵا کێلەشین هی باشوورە لە بنەچە. ئەمە سوپای ئێران کە هاتن لە وەختی شەڕی ئێران و عێراقا لەو ناوچەیە بوون، بینیان بردیانە لە کێلەشین کە لە باشوورە
بە ناوچەکەش ناوی چێلەشینە بۆ ئەم چێلەوە ئەم چێلە هی ئورارتووە هی سەردەمی سۆمەری نییە باشتەکان بە هەڵە باز نەکەین نزیکەی 2700 ساڵەکەم بیر لەبەر نییە بەڵام 3000 ساڵ کەمترە تەمەنی هی سەردەمی سۆمەری نییە بە هیچ شێوەیەک و من بابەتی قوڵم لەسەر نووسیوە بابەتەکە هەندێکیان لێ بردووە ئەم پەیجە بێدایک و باوکانە و ناوی منیشیان نەهێناوە کردویانە بە ڤیددیویەک بڵاویشیان کردوتەوە من لەسەر کێلەشینم نووسیوە کێلەشین ناوەکەشی لە سەردەمی یۆنانیەکانە هەر بە کێلەشین نووسراوە کە پیشانیە زمانی کوردی لە هەموو سەردەمێکە ئەوە زمانەکەیە و هەر پێی ئەو ناوچەیەتە کێلەشین سەرچاوی یۆنانی لە ئەو وتاری بڵاوم کردوتەوە سەرچاوەکانم داناوە سەبارەت بە جەناسەکەی سنە ئەوە شتێکی دروستکراوە من لەسەر ڤیددیۆ کتێب نانووسم من سەرچاوەیەک بڕوا پێکراو نەبێ ڤیددیۆیشان هێناوە شتێکە دروستکراوی ئەم سەردەمێ لایسنەوە گوایە پاشای میدیا مێژوو بەم شێوەیە نانووسرێ مێژوو بە ڤیددیۆیەکی تەڵخی زەلامی کەس نازانێت چیەیە ئەمە ئەوە بازرگانیی زۆر هەیە ئێرانیشەکە لە وڵاتانەی لە تارانۆمانە بازرگانی زۆر وریا هەیە کە چۆن بە شوێنەوار دروزەکەن و ئەیفرۆشتنەوە جاری وا هەیە خەڵکی تایبەتمەند هەستی پێ ناکە ینی خەڵکی زۆر بە شارەزانێ لە ئیسرائیل هەیە و لە ئێرانیش ئەو کاراکەن ئەوە بە هیچ ڕاستی نییە من بە چاو ئەی بینیم یەکسەر نەزانم یعنی ئەو نە ئاسانە بە چاو هەستی پێکەم کە هی ئەم سەردەمێ دروستکراوە شوێنەوار ئەمنە زۆرە لە کوردستان خۆ من فریان ناکەوم خۆ منە کتێبی شوێنەوارم نەنووسیوە من مێژوم نووسیوە ئەڵی کاک سۆران فریانەگوێن ڕاستەکەی فریانەگوێن لە بەروی کاری من نییە من شوێنەوار بەکارێنم بۆ خزمەتی تێگەیشتنی مێژوو کتێبی شوێنەواریم نەنووسیوە کتێبی مێژوو نووسیوە کتێبە مێژووە زمان بەکاری کتێبی زمانیش نییە بە زمان بەکارێنم بۆ هاوکاری مێژوو واتە کە شوێنەوار کە بۆ ماوەیی کە تەنانەت ئاماژە بە مۆسیقا بە گۆرانی بەماناکەین ئەمە ئەوە ناگەێنە کتێبەکەمان هی ئەو بابەتە کتێبەکەمان مێژووە بەڵام هەموو کەرەستەیەشی زانستی بۆ خزمەتی تێگەیشتنەکە بەکار ئەهێنێت وە فریای هەموو شوێنە ناکەی کوردانی خوراسان ئاماژەم بێ نامێ ئاماژی پێ بەمەوە باسم کردوتم لە سەدەی نوێمە باسییان کردوون ئەمە هی پێش ئیسلامن بەڵام بەڵگەی ڕوونمان نییە ڕوونتر لە سەدەی نۆماوە کۆنترینە تاسە دۆزی بەتەوە بەس یەکلایەکە هی پێش ئیسلامن چێ بردوونی چۆن لەویان نازانین چونکە بەڵگە نامەمانەیە بە ئەگەرێکەوە لەوانەیە مادەکان ئەو ڕێگایان گرتبێ یا ئەشکان سەردەمی ئەشکانیەکان برابنە ئەوێ نازان ئەوە یەکلانیە چکە سەرچاومان نییە جەژنی سۆمەری و ئەمانە هەمووی لە پەرتوکەکە بە قوڵی باسکراوە و ئەی بەشێکی زۆری وشەکان باسکراوە تۆڵی وشانە ئەمڕۆ بەکارێنین بەڵێ بەکارێنین لە پەنا وشە کوردیەکە و سۆمە یەکەم نووسیوە وابزان وەڵامیم ئەوانم مایەوە کاک فەرشاد ڕاستە یەزیدەکان یارسانین و یارسانەکانی ژێزیدینین با لە ئاینی کورد تێبگەین ئاینی کورد بۆی تێبگەی ئەبێت سەرێکی هندستان بکەین لەوانەیە هاوکاری مامکە خەڵکێکی زۆر هندۆسە بەڵام هندۆز لە ناوچێ بۆ ناوچەیەکی تر فەرقی هەیە کورد لە ڕابردووە هێڵە سەرەکیەکانی دینی هاوبەشە ئێستا یەک دنیا خاڵی هاوبەش لە نێوان یەزیدی و یارسان هەیە بەڵام هەندێک جیاوازیش هەیە و دروزەکانیش بە هەمان شێوە ئەمانە چونکە وەکو زمانی کوردی وەکو زاراوەکانیشمان وایە یعنی لە هاوبەشی بناغەیمان هەیە بەڵام جیاوازیشمان هەیە ئاینەکانیشمان وایە من ڕوونم کردوتەوە بۆ ئەمە ڕوویاوە لە بەشی دێمی پەرتوکەکەما کە ئەڵم مێژووی کورد بۆ وای لێهات ئەمەی کە خەڵک لە کورد تێنەگەیشتوە کورد لە سەرەتای شارستانێتی و ئەم جیاوازی زاراوەی هەبووە ئەم جیاوازی زاراوەی هیپ زۆر پێش ئیسلامیشە لەبەرەوە ئێمە هەر ئاوا هاتوین و هێناومانە و یەکمان نەتوانێتەوە لەم سەردەما مەسن لە هەندێک ناوچەی کەرکووک زۆربەی گۆرانەکانە توێنەوە بەداخەوە ئەوە ڕوا زۆر کەس ناوچەی هەورامان ومانە خەریکە زمانەکەیان لە دەزێن زۆربەی لەم سەدەی بیستەیەمە ڕووی یا وەک لە ڕابردووە ئێمە بەم جیاوازیە هێناومانە تا ئەوەی چەکە لە تایبەتمەندیەکانی کورد ئاژی دەهاک و داو و ئەمانە ناڵم گەوهەر دڵی کوردان یارسان و ێزدی و دروزۆمانێ بەهۆیمانەوە لە کورتێکین وە قوڵایی تێگەیشتن وە قوڵایی فەلسەفی کوردی من سیرەکەم بەداخەوە
هەوڵیان نابوو پیرشالیار بکەن بە زەردەشتی و من لە بوتارێکا چەند ساڵ پێش ئەو بابەتەم یەکلاکردەوە کە ئەمە بەهیچ شێوەیەک من چەندین سەرچاومەیە کە پیرشالیار یارسانە و هیچ پەیوەندی بە زەردەشتیەوە نییە ئەمە ڕەشی بیاستی و ئەو ئێرانگەرەکان ویستیان لە خزمەتی شا فەرهەنگی کوردی بە زۆر بکەن بە ئێرانی لەو هەوڵانە بوو هەرچەندە لەسەر یارسان کەم قسە بکەم تەواو نابێ بۆیە دامناوە پەرتووکێکی تایبەت لەسەر ئەم ئاینە کوردیانە بنووسم و هەموو ڕۆژە من شتی تازە نوێ فێرە بم لەسەر یارسان و ئێشتا هەر لە هەوڵەرام ئێشتا هەندێک قسە نامێ بکەم چکە شتم زۆر دۆزیوەتەوە هی پێش ئیسلام لەم پەرتووکە ئاماژەیەکم بەوەیاوە کە خودای زروان چۆن لە باوە نجوم باسیەکە چۆن میدەکان باسیەکەن چۆن هوریەکان باسیەکەن ینی ئەمە یەکێکە لەو نمونانەی کە لە یارسان هێناومەتەوە ئێمە هەرە و فەرهەنگە دێرینین لە کۆتاییە سپاس بۆ هەموو ئەو ئامادەبوون و گوێگرتن و پرسیار و ڕەخنە و هەر شتێک کردبێتان من زۆر سپاسانەکەم بەداخەوە هەرخۆمم نزیکەی 4 سەعاتێ بەردەوام بوو ئەمەوێ پێتان بڵم هەندێک کەس لە ڕۆژهەڵات لە هەموو شارێکی کوردستان من پەرتووکەکەم ناردووە و لە هەموو بپرسیت دەستێکەوێ بە نرخێکی زۆر گونجاویش لەوێ داماناوە لە ڕۆژهەڵا لە ئەوروپا لە جوڵەیەتێکی جیهانی کتێبخانەیەک هەیە کە برادرانی ڕۆژهەڵاتین کۆمەڵی خەڵکی زۆر بەڕێزن ناوی کتێبخانەی 49 وابزانم کتێبی 49 شتێکی وایە ئەگەر هەچ کەسێ نایزانێ ینی لەسەر سۆشیال میدیا زۆر فراوانن لە ئەڵمانیا لە فینلەندا لە هەموو ئەوروپا ینی بەشیانەوە توانن پەرتووک بۆ هەموو جیهان بنێرن کوردیەکەش و ئینگلیزیەکەشیان لایە و من حەزەکەم ئینگلیزیەکە لەوان قسەش دەفەرمووی ببوورە ئەو ئادرەس و عنوانی ئەو کتێبخانەیە چۆیە چۆن ئەو هاوڕێیانەی ما کتێبخانەی 49 ناوە وابزانم کتێبخانەی 49 کتێب شتێکی وایە تەلەفۆنێک یا ئادرس ئیمەیل هەر شتێک ئەوە لە لامان هەیە کە ساسانجان ئەوە جێبەجێ دەکەین مامۆستاجیان جێبەجێکەن بکەن و دەستگایکی زۆر باشن و بەش لە هەموو ئەوروپا ئەگەر لە وڵاتەکەش نیان بێ بۆ پۆستەکەن لە هەر شوێنێکی جیهان بیت و نرخەکەیان لە ئەمەزۆن باشترە هەرزانترە و با دەستگایکی کوردی بیفرۆشێ پێم خۆشە وەک لە ئەمەزۆن ئینگلیزیەکەی هەیە لە لەندەن لەو قاوەخانەیە کە زووتر ناوم داناوە بەڵام ئەم دەستگایچوونەوە بۆ هەموو ئەوروپایانێرن بۆ هەموو ئەوروپا ئەیگەێنن و جاری تر ئەوەش دووبارەگەم 26 مانگ لە فینلەندام ئەو کەسانی لە فینلەندان و لێرا گوێگرن لەوێ ڕۆژێک بۆ فەرهەنگی کوردی دانراوە من سیمینارێکمە بێت لەوانێ بە ئینگلیزی بێت لە بەرەوەی دیپلۆمات و شت زۆریان ئەو هەوڵین کارەکە بە کوردیش بکەین و مانگی کۆتایینەوە بۆ لە ئەڵمانیا لە چەند شارێک زۆربەی شارەکان هەوڵین شارە گەورەکان سیمینار بکەین چالاکیەکانمان بەردەوامە و بەردەوامە بێ لە نەمسا لە ئەمریکا لە داهاتووە دانانیشین ئەمانەیە ئەم پەیامە بگەێنین بە جیهان و هیوام وایە سووتان لە شەوکە بینی بێت و من بەڕاستی ماندووم بەس لەگەڵ تا ناخۆشیی زۆرم بینی بۆ من مێژوو لە ناو دڵم وایوانی عشقێکی زۆرم لەگەڵ بابەتەکەینە زۆر ماندوو بووم بە سپاس بۆ هەموو شتێک فەرموو مایکەکە بۆیەوە بەڕێز بەڵێ سپاس مامۆستا سۆرانی هەمەڕەش مێژوو نووس و لێکۆڵەری باری مێژووی کوردستان سپاس بۆ ئەو بەرنامەیە کە ئەو کاتێک کە داتناو ئێمە میوانداری جەنابتمان کرد و لە خزمەتت داین حتمەن بۆ بەرنامەیەکی دیکە باس زۆرە مێژووی کوردستان مێژوویەکی بەڕاستی نەک بڵێ ئەوەی کە بۆ خۆمان گەنجی نوێنەوەی نوێ یا حتا تەنانەت ئەو کەسانێک کە لە ڕیزی تێکۆشەرانی سیاسیشدا بوون باش و بەو پێویست بەڕاستی تێگەیشتنەکە نەبوو هیوادارین جەنابەت بەردەوامبی لە کارەکانتدا نمونەتان زۆر بێ و زیاتر ئێمەش لە نەدای زاگرۆز لە خزمەت جەنابەت دابین حتمما بۆ بەرنامەیەکی دیکە لەسەر ئەفسانە کوردەکان کە زۆر گرینگن بەڕاستی زۆر من پێم خۆش بوو کە ئەو بابەتە بتوانین ئەو شۆژ لەسەری بەردەوام بین دیارە کاتی جەنابەت کەم بوو ئێمە حتمما بۆ بەرنامەیەکی دیکە لە خزمەت جەنابەت دادەبین لەسەر ئەفسانە کوردەکان و بابەتەکانی دیکە
شارە گرنگەکانی کوردستان مێژووی ئەو شارانەی کە ئێستا گرنگن وەک مەسەلەن هەولێر کرماشان یا حەسکیف کە بەداخەوە دەسەڵاتی تورک سەدێکی لە پەنداوێکی لە پێش ساز کرد و وەژێر ئاو کەوت کە داژیرکەران بە هەموو شێوەیەکدایان هەوێ مێژووی کوردستان بسڕنەوە. هەموو ئەوانە لە بەرنمێکی دیکەدا حتمما لەگەڵ جەنابەت باس دەکەین. مامۆستاگەرک و ئێستا قەولی ئەو بەرنمەیەمان پێ بدەیت. کاک ساسان وت مامۆستا کاتی کەم و من 4 ساعتە لێرەم ێنی تا ئێستا بەرنامەی وا درێژ بەشدار نەبووم. سوپاس بە خۆشحاڵیەوە زۆربەی خەڵکی ڕۆژهەڵات بوو خۆشحاڵ بووم چکە بەڕاستی زۆر بە قوڵی لەگەڵ مێژوان و زۆر بە حەسرەتەوە هەستی پێکەم من زۆر خۆشحاڵ بووم کە زۆربەی وازام هەمووشی ڕۆژهەڵاتە ئەم شەو و خۆشحاڵم چکە خوێنەری باشن هەوڵەری باشن لە بواری مێژا تینووی بابەتی مێژوین و بە قوڵی کاری لەسەرەکان. لە داهاتووە هەوڵین لە پێش نەورۆزە هەوڵین لەسەر نەورۆز بە قوڵی قسە بکەین بە دڵنیایی پەیوەندیمانە بێ و بەردەوامە بین و جاری تر سپاس بۆ ئێوەی بەڕێز کە ئەم دەرفەتەتان دروست کرد و سپاس بۆ تاک بە تاکی ئەندامانی ئەوانی بەشدار بوون ئەم شەو بە هەر شێوەیە بێ سپاس بۆ هەموو لایەک. مامۆستاجیان ئەمنیش بۆ خۆم هەم بە نۆبەی خۆم و هەم لەلایەن هەموو لێژنەی بەڕێوەبەری تۆڕی نەدای زاگرۆسەوە پڕ بەدڵ سپاسی جەنابەت دەکەین ماندوود ناکەین لەوە زیاتر و یەک دنیا مەمنون تا دیدارێکی دیکە و جارێکی دیکە هەر شاد بی بمێنی بۆ کورد و کوردستان. مامۆستاجیان شەوتان شاد سپاس. بەڵێ دووبارە سپاسی مامۆستا دەکەین و هەموو ئەو ئازیزانەی کە لەو بەرنمەیەدا لەگەڵمان بوون ڕێز و سڵاو و خۆشەویستیمە ئاراستەی تاک بە تاکی ئێوە تا بە گەیشتنەوەیەکی تر و بەرنمەیەکی تر هەمووتان شاد و سڵامەت و بەختەوەر و سەرکەوتوو بن.